کتێبخانەی شنەوای دەنگی، ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. ناوی کتێب نهێنیەکانی شارستانی یۆنانی کۆن، وەرگێڕانی زایر محەممەد ڕەشید، چاپی یەکەم ساڵی 2008. ئامادەکردنی ئاوات کوێستانی، خوێندنەوەی شەهلا، کاری دەنگ و مۆنتاژ ئاوات کوێستانی ئەنوەر ئەحمەد. بەرواری تۆمارکردن 12/7/2011. بە ناوی خوای جوانکاری بوونەوەر. پێناسەی کتێب، ناوی کتێب نهێنیەکانی شارستانی یۆنانی کۆن، بابەت مێژووی، نووسینی بەهنام محەممەد پەنا، وەرگێڕانی زایر محەممەد ڕەشید، تایب سورکێ و مستەفا، نەخشەسازی چوارچرا، نۆبەتی چاپی یەکەم سلێمانی ساڵی 2008، چاپخانەی چوارچرا، دیزاینی بەرگ هەرێم عوسمان، تیراژ 1000 دانە، ژمارەی سپاردن 1251 ساڵی 2008 پێدراوە، بە هیوای سوود بەخشین بە هەموو لایەک. پێڕست لاپەڕا 5. بەشی یەکەم ئەم بابەتانەی لەخۆ گرتووە: خواکانی یۆنانی و باستان، شەڕی خواکانی تیتانی و ئۆلۆمپیک، خواکانی ئۆلۆمپیک. بەشی دووەم ئەم بابەتانەی لەخۆ گرتووە: ئەفسانەکانی یۆنانی باستان، ئەفسانەی هێرکۆڵ، ئەفسانەی ئەوروپا، ئەفسانەی پرسۆس و ئەندرۆما، ئەفسانەی ئەسپی باڵداری بیگابۆس، ئەفسانەی تەنئۆز و گای مینتۆرۆ، ئەفسانەی ئۆدۆپیس، ئەفسانەی ئیلیادە و ئۆدیسەی هۆمیرۆس، ئەفسانەی ئیلیادا، ئەفسانەی ئۆدیسا. بەشی سێیەم ئەم بابەتانەی لەخۆ گرتووە: مێژووی یۆنانی کۆن، یۆنان لانکەی شارستانی ئەوروپا، شارستانی مینۆسی ساڵی 2200 تا 1450 پێش زاین، شارستانی مینیسی 1500 تا 1200 پێش زاین، وێنە ڕەنگیەکان، سەردەمی تاریکی 1100 تا 750 پێشزاین، سەردەمی کۆن 750 تا 480 پێشزاین، دەستپێکردنی شەڕ و کێشەکانی نێوان ئێران و پۆلیسەکانی یۆنان، شەڕی ماراتۆن 490 پێشزاین، شەڕی ترۆمپێڵ سالامیس ساڵی 480 پێشزاین، دۆڕانی کلاسیک 480 تا 323 پێشزاین، دۆڕانی زێڕینی ئاتن، سەردەمی پریکلیس، دەستپێکردنی شەڕی نێوخۆیەکانی پلۆپۆنیز ئیمپراتۆرێتی مەکدۆنی 359 تا 323 پێشزاین، سەردەمی هێلینی 323 تا 31 پێشزاین، دەرکەوتنی ئیمپراتۆرێتی ڕۆم و ڕوخانی دنیای هێلینی، کیلۆباترا دوایین فرعونی یۆنانی، یۆنان داگیرکراوی ئیمپراتۆرێتی ڕۆم 30 پێشزاین تا 330 دوای زاین، یۆنان داگیرکراوی ئیمپراتۆرێتی بێزانس 330 تا 1453 پێشزاین، یۆنان داگیرکراوی ئیمپراتۆرێتی عوسمانی 1453 تا 1803 زایانی، سربەخۆیی یۆنان لە پاشایەتیەوە تا کۆماری 1833 تا 1974 زایانی. بەشی چوارەم ئەم بابەتانە لەخۆ دەگرێ: پەرستگای یۆنانی کۆن، پەرستگای ئۆرۆکۆپۆلیسی ئاتن، پەرستگای ئۆپۆلۆی لە دۆفی، پەرستگای زیئۆسی لە ئۆلۆمپیا. بەشی پێنجەم ئەم بابەتانە لەخۆ دەگرێ: ناودارەکانی یۆنانی کۆن، یۆنانیە کۆنەکان دامەزرێنەری شارستانێتی پێشکەوتووی مرۆڤایەتین، سوقڕات، ئەفلاتۆن، ئەرستۆ، بورقات، دیمۆکریتۆس، فیساگۆرس، ئەقلیدۆس، بەطلیمۆس، ئەرشمێدۆس، سۆکفڵ و ئۆرپیدد، ئەرستۆڤان، هیرۆدۆت، گازنۆف، ئەریستاخۆس، ئەریستاتن، هیپاراخۆس. وێنە ڕەنگیەکان. پێشەکی کتێب لاپەڕا 7. دیاردەیەکی مێژوویە کە بە ناوی یۆنانی کۆنی باستان دەیناسین. شارستانیەتیەکە وەک هەر شارستانیەتێکی مرۆڤایەتی دەورانی لەدایک بوون، ترۆپک و ڕووخانی هەیە.
سەرەکیترین و گرنگترین شارستانیەتیەک کە لە یۆنان دەرکەوت، شارستانەتی دوورگەی کریت بوو کە لە دەوروبەری 2800 پێشزاین گەیشتە ترۆپک و لە دوایین ساڵەکانی هەزارەی دووەمی پێشزایندا بەهۆی هێرشی نەتەوەکانی باکوور لە ناوچوو. شارستانەتی یۆنانی سەردەمی مەفرەخ کە بە شارستانەتی ئەژی ناو دەبرێت دەوڵەتە پێشکەوتۆکانیان دروست کرد. یۆنانیەکانی ئەم سەردەما بازرگانیان دەناسی و لە ڕێگەی گەشتە دەریایەکانەوە لەگەڵ وڵاتانی میسر و سووریا پەیوەندیان بووە. بارودۆخی سروشتی شێوەی دوورگەکانی یۆنان و بوونی دوورگەی جۆراوجۆرەکان گرنگترین بربەستی کۆبوونەوە و نیشتەجێبوون و یۆنانیەکانە لە جەمسەرەکانی گەورەی دانیشتوان بوون. لە سەرەتای هەزارەی یەکەمی پێشزایندا یۆنانیە جوتیار و ئاژەڵدارەکان لە دێهاتە بچووک و بەربڵاوەکاندا کە هەر کام سنوورێکی سربەخۆیان بۆ دەژیان. ئەم بەربڵاویە ژیانە کە دەبووە هۆی بەربڵاوی و ناسەقامگیربوونی ئابووری و سیاسەتی یۆنان تایبەتمەندی شارستانەتی یۆنانیە. شارستانیەتیەک کە لەسەر بنەمای سەدان پۆلیس دەوڵەتی شاری بچووک و گەورە پێک دەهات. گرنگترین ئەم پۆلیسانە ئەسپارت و ئاتن بوون کە دواتر بوونە چەقی شارستانەتی یۆنانی. ترۆپکی شارستانەتی کلاسیکی یۆنانی لە سەدەی پێنجەمی پێشزاینەوە لە پۆلیس و ئاتن بوون. لەم زەمەنەدا ئاتن گەشتە ترۆپکی هێزی خۆی لە ناو پۆلیسەکانی یۆنان و ئەو شتەی دروستی کردن کە هەندێک لە مێژوون و سەری ڕۆژئاوایەکان بە ئیمپراتۆرێتی ئاتنیان ناو دەبرد. لە ڕاستیدا ئەگەر ئاتن بەهۆی عادەتی داگیرکەری نەکەوتایەتە شەر لەگەڵ یەکێتی پۆلیسەکانی دیکە بە سەرۆکایەتی ئەسپاردا تێک نەشکایە بە ئاقارێکدا دەڕۆیشت کە یەکەم ئیمپراتۆرێتی سەقامگیری ئەوروپای دروست دەکرد. لە ساڵی 478 پێشزاین بەهۆی هەڕەشەی ئێران یەکێتیەکی دەریایی لە نێوان پۆلیسەکانی یۆنان دامەزرا کە لە سەرو هەمویانەوە ئاتن بوو. ئاتنیەکان لەم هێزە دەریایە بۆ بەرژەوەندەکانی خۆیان کەڵکیان وەرگرت جیاواز لەوەی ئاتن سیاسەتی داگیرکەری و فراوانخوازیشی گرتە بەر، سیاسەتێک کە مەبەست لێی سەروەری بەسەر پۆلیسەکانی دیکە و لە دەستگرتنی ئابووری سەرانسەری یۆنان بوو. لە ئەنجامدا سیاسەتی پاوانخوازی ئاتن بووە هۆی یەکێتی پۆلیسەکانی دیکە بە سەرۆکایەتی ئەسپارتا لە یەکێتیەکی تازەدا کە بە ناوی یەکێتی پلۆپۆنز ناو دەبرێت و ئەم یەکێتیش سەرئەنجام لە ناو شەڕەکانی پلۆپۆنزی کۆتایی بە ژیانی ئیمپراتۆرێتی ئاتن هێنا. لەم شەڕانەدا سەرانسەری یۆنان وێران بوو بەهۆی شەڕ و تاعون یەک لە سەرچواری دانیشتوانی یۆنان گیانی خۆیان لەدەستدا. بە ڕووخانی ئاتن هەموو پۆلیسەکانی دیکە بە نۆرە خۆیان شانسی خۆیان بۆ سەروەری بەسەر یۆنان تاقی کردەوە. لەم هەوڵە خوێناویەدا توانای ئابووری و نیزامی خۆیان لەدەستدا، هەرچەندە مەقدۆنیەکان بە سەرۆکایەتی فلیپ و کوڕەکەی ئەسکەندەر بۆ ماوەیەکی کورت بە دروستکردنی دەوڵەتێکی یەکگرتووی یۆنانی ئیمپراتۆرێتێکی بەهێزیان دروست کرد. بە شکاندنی ئێرانیەکان بەشێکی گەورەی سەرزەمینی ناسراوی ئەو سەردەمەیان داگیر کرد، بەڵام بە مەرگی ئەسکەندەر دووبارە یەکێتی نێوان یۆنانیەکان تێکشکا و دوای ماوەیەکی کورت سەرزەمینی دایکی یۆنان بۆ زیاتر لە 2000 ساڵ بووە بەشێک لە خاکە داگیرکراوەکانی ئیمپراتۆرێتی ڕۆم و بێزانس و دواتر تورکە عوسمانیەکان. سەرنجام لە ناوەڕاستی سەدەی 19ەمی زاینی گەنجە وڵات پەرستەکانی یۆنان دووبارە یەکیان گرت و وڵاتەکەیان لەژێر داگیرکاری بیانیەکان ڕزگار کرد. دووبارە تامی دیموکراسی سەردەمی زێڕینی خۆیان چێشت. بابەتی یەکەم خواکانی یۆنانی باستان لە بەشی یەکەم لاپەڕانۆ شەڕی خواکانی تیتانی و ئۆلۆمپیک. یۆنانیە کۆنەکان وەک خەڵکانی هاوچەرخی خۆیان باوەڕیان بەبوونی خوای بەهێز و هەمیشەیەکان بووە. بەم جیاوازیە کە خواکانی یۆنان بە پێچەوانەی خواکانی میسر و بینن ئەلنەهرین بوونەوەری تۆقێنەر و ئەفسانەی نەبوون، بەڵکو هەمویان لە شێوەی مرۆڤ و تایبەتبەندی مرۆڤی وێنە دەکران. یەکەم خواکان لە ئەرستۆکانی یۆنانی باستان گای زەوی و ئۆرانۆس ئاسمان ناویان بووە کە بە شێوەیەکی پڕنهێنی لە ناو بوونەوەرەکاندا دروست بوون. ئەوان پەیوەندی هاوسەرگیریان بەست و خوا دێ و ئاسانەکانی تیتانیان هێنایە دنیاوە. خوای دێ و ئاسانەکانی تیتان بۆ چەندین ساڵ لەسەر فەرمانڕەوایی دنیا شەڕیان کرد تا ئەوەی یەکێک لەوان بە ناوی کۆرۆنۆس توانی بەسەر ئەوانی دیکەدا زاڵ بێت و ببێتە فەرمانڕەوایی ڕەهای جیهان. بەڵام کۆرۆنۆس کە لە خەودا بینی بوو یەکێک لە کوڕەکانی دژی ئەو شۆڕش دەکات و تەختی پاشایەتی لێدەستێنێت، هەر منداڵێک کە لە هاوسەرەکەی ڕێئا لەدایک دەبوو بەبێ بەزەیانە دەیکوشت و جەستەکەی دەخوارد. شاژن ڕێئا لە مەرگی مناڵەکانی زۆر خەمبار بوو. کاتێک شەشەمین مناڵی خۆی زیئۆسی هێنایە دنیاوە، ئەوی بردە سەر چیای ئۆلۆمپیک و بەرزترین چیای یۆنان دای شارد. دواتر پارچەیەکی لە بەردێکەوە ئاڵاند و دای بە کۆرنۆس و تابی خوات. بەم شێوەیە زیئۆس ئەو خوایانەی لە ئۆلۆمپیک شاردرابوونەوە لە مەرگ ڕزگاریان بوو.
چەندین ساڵ دواتر کاتێک زیئۆس بوو بە گەنجێکی بەهێز و توانە چەکی هەورە تریشقەی لە ئاسمانەوە بەدەست بێنێت، ڕۆیشتە شەڕ و خوای تیتانیەکان یان باوکی و مامەکانی و بەزاڵبوون بەسەر ئەواندا گەیشتا پاشایەتی جیهان. بەڵام زیئۆس کە نەیدەویست وەک باوکی فەرمانڕەوایەکی زاڵم و خۆسەر بێت، فەرمانڕەوایی دەریاکان و جیهانی ژێرەوەی دوای مەرگ بە دوو براکەی پۆزۆئیدۆن و هایدس بەخشی. دواتر زیئۆس عشقی خوشکەکەی هەرابوو، پەیوەندی ژن و مێردایەتی لەگەڵدا بەست، بەڵام لەوێوە کە خواکانی یۆنان کەنیان دەتوانی لە بەرامبەر ناز و عیشوەکردنی ژنان خۆڕاگر بن، زیئۆس بەنهێنی دوور لە چاوی خوشکەکەی هەر لەگەڵ ژنانی جوانی دیکەدا پەیوەندی ژن و مێردایەتی دەبەست. ئەو منداڵانی لەوان بوون ئەم دەهاتە دنیا دەیبردن بۆ کۆشکەکانی خۆی لە چیای ئۆلۆمپیک. کاتێک ژمارەی خواکانی ئۆلۆمپیک بوو بە 12، زیئۆس مرۆڤەکانی ئافراند و دەستوری بە منداڵەکانیدا چۆنێتی ڕاو ژیان فێریان بکەن. بەڵام یەکەم مرۆڤەکان کە لە ناو ئەشکەوتەکە دەژیان شەوانە لەسەر مادەلەرزین چونکە ئاگر تەنیا لای خواکان بوو. لەم ناوەندەدا یەکێک لە خواچاکەکارەکان بە ناوی پرۆتما کە بەڕێکەوت کوڕی مامی زیئۆس بوو، بەنیهێنی ڕۆیشتا ناو کۆشکی ئۆلۆمپیک و ئاگری لە هەورە بروسکەی زیئۆس دزی و پێشکەشی مرۆڤی کرد. زیئۆس کە لەم کاری پرۆتما بە تەواوی تووڕە و ناڕەحەت بوو، فەرمانیدا لە چیای قەوقاز بە زنجیر بیبەستنەوە. دواتر ئەوی بە ئازارێکی هەمیشەی مەحکوم کرد و تا هەر ڕۆژە هەڵۆیەک جەرگی ئەو لەدلت بکات و بیخوات. پرۆتما دوای بەرگەگرتنی ڕەنجێکی زۆر لە سەردەستی هیرۆکل ڕزگاری بوو بە نێوە جێگیری خواکانی دیکە. سەرنجام خوای زیئۆس ئەوی بەخشی. بابەتی دووەم، خواکانی ئۆلۆمپیک لا بەشی یەکەم لاپەڕا 11. زیئۆس دوای ئەوەی زاڵ بوو بەسەر خواکانی تیتانی گەیشتا فەرمانڕەوایی جیهان. ئەو لەگەڵ ئەوەی پەیوەندی هاوسەرێتی لەگەڵ خوشکەکەی خۆیدا هەودا بەست بوو، ژنی زەمینی و مناڵی زۆری بوو. چەکی ئاگرینی ئەو هەورە تریشقەیە، باڵندە وەفادارەکەی ئەو هەڵۆ بوو، ئەو دارشی زۆر خۆشی دەویست بەڕوو بوو. پۆزۆئیدۆن برای زیئۆس فەرمانڕەوای دەریاکان بوو. گەشتیاری دەریاکانی پێش لە گەشتەکانی تر دەریایەکان مەترسیدارتر بوو. بۆ ڕەزامەندی و بەدەستێنانی پشتیوانی ئەو خاوەندانە دەڕۆیشتە پەرستگا و داوای پاڕانەوە. بۆ کاهینەکانی پەرستگا قوربانی دەکرد. پۆزۆئیدۆن کۆشکێکی بەشکۆی لەژێر دەریادا هەبوو، بەڵام زۆربەی کاتەکانی لای خواکانی تر لە ئۆلۆمپیک بەسەر دەبرد. ئەو ئاژەڵەی زۆر خۆشدەویست ئەسپ بوو، بەردەوام ڕمێکی سێسەری بۆ ڕاوەماسی بەدەستەوە بوو. ئاپۆلۆ کوڕی جوانی زیئۆس و خاوەندی خۆر بوو، ڕووناکی و ڕاستی بوو، بەردەوام بە عەرەبانەیەکی 4 ئەسپ لە ئاسمان دەگەڕا و خاوەندەکانی ئۆلۆمپی بە ژەنینی چەنگ شاد دەکرد. ئاپۆلۆ لە شاری دۆڵفی پەرستگایەکی بەشکۆ و ساڵانە خەڵکانێکی زۆر لە سەرانسەری یۆنانەوە بۆ زیارەت و ڕاوێژکردن لەگەڵ کاهینەکانی پەرستگا بۆ شاری دۆڵفی سەفەریان دەکرد. ئەو ئاژەڵێکی زۆر خۆشدەویست ناوی دۆلفین بوو. خواوەندی ئارمۆتیس کچی زیئۆس و هەروەها خوشکی دوانەی ئۆپۆلۆ بوو. ئەو وەک براکەی عەرەبانەیەکی جوان و شەوانە بۆ سەردانی مناڵان و زارۆکەکان دەگەڕا. یۆنانیە کۆنەکان ئارتمیسیان وەک خواوەندی ئاژەڵەکان و پشتیوانی ڕاوچەکان دەزانی. ئەو ئاژەڵی خۆشی دەویست ئاسک بوو. هێرمز کوڕی زیئۆس و هەروەها کوڕەزای ئەتلەس و لە خواکانی ئاتن بوو. ئەو خواوەندێکی زیرەک و وتاردان و بۆ یۆنانیە کۆنەکان داواکردنی باران دەچوە پەرستگا. هەروەها خواوەندی هیرمۆس بە یارمەتی پێڵاوە باڵدارەکانی بە خێرایی بەڕاکردن وەک پەیامبەری خواکانی ئۆلۆمپیک کاری ئەنجام دەدا. ئافرۆدیت یان بە خواوەندی عشق و جوانی دەزانی. ئەو بە پشتوێنێکی جادووی دەیتوانی هەمووان بۆ پەرستنی خۆی ناچار بکات. لە ئەفسانە کۆنەکاندا هاتووە کە زیئۆس بڕیاری دەدا ئافرۆدیت لە هەمسافۆسکی شەل و ناشتین مارە بکات تا بیری دڵفڕاندن و فریودانی کوڕە جوانەکانی لەسەر دەربکات. بەڵام ئافرۆدیت دەستی لە کارەکانی هەڵنەدەگرت. ئەو باڵندەی وەکو چۆلەکە و کۆتری زۆر خۆش دەویست. ئارسس تەنیا کوڕی هاوبەشی زیئۆس و هەرا بوو. ئەو خاوەندی شەڕ و ئاگر بوو، شەڕکاران بۆ سەرکەوتن لە شەڕ و قوربانیان بۆ دەکرد. ئارس بەردەوام زرەیەکی درەوشاوەی لەبەردا بوو، زۆر بەشکۆ و هەنگاوی هەڵدەگرت. لەگەڵ ئەمەشدا ئەو کەسایەتێکی بەرزی نەبوو، چونکە بە ئاسانی لە هەوا و هەوەسی خۆیدا ئەسیر و کەوتە داوی عشقی ئافرۆدی شووی کرد و دەگێڕنەوە ڕۆژێک لە ئارس و ئافرۆیت لا یەک خەوت بوون. هیلۆس خواوەندی خۆر ئەوانی بینی و هەموو خواوەندەکانی بۆ بینینی ئەو دیمەنە پڕ شەرمەبان کرد. لە هەموو یۆناندا تەنانەت یەک پەرستگا بۆ ئەم خواوەندە دروست نەکراوە.
خواوەندی ئەتێنا تەنیا کچی زیئۆس بوو کە دایکی نەبوو، بەڵکو بە شێوەیەکی سیر بە جلوبەرگی شەڕەوە لە ناوچەوانی زیئۆسەوە شکۆفەی کرد و هاتە دنیاوە. یۆنانیە کۆنەکان ئاتینیانیان وەک خواوەندێکی زیرەک و زانایی، هەروەها پارێزەری شاری ئاتین دەزانی. ئاتینیا مناڵە خۆشەویستەکەی زیئۆس و تەنیا مناڵێک بوو ڕێگەی بوو گەمە بە هەورە تریشقەکەی باوکی بکات. هەروەها ئەو یەکەم خواوەند بوو داری زەیتونی لە یۆنان چەقاند و ئەو کونە بەبووی زۆر خۆش دەویست. لە ئەفسانە کۆنەکاندا هاتووە دوای ئەوەی ئاتینا لەسەر زیئۆسەوە شکۆفەی کرد و لەدایک بوو، خواوەندی هارایش کوڕێکی بە ناوی هیفائیستۆس بە بێباوکی هێنایە دنیاوە. هەروەها دەگەڕنەوە ڕۆژێک کە زیئۆس و هەرا دەمەبۆڵەیان دەکرد، هیفتائیسۆس پشتیوانی لە دایکی کرد، بەڵام زیئۆس ئەوی لە عەرشەوە بۆ دەریا فرێدا و لەبەر ئەما یەکێک لە قاچەکانی بۆ هەمیشەیی شەل بوو، ناچار بوو بە یارمەتی گۆچان بەڕێدا بڕوات. یۆنانیە کۆنەکان هیفتاسۆسیان بە کەسێکی میهرەبان و پشتیوانی ئاسنگەران و پیشەگەران دەزانی. ئیتانیەکان پەرستگایەکی گەورەیان لە ناوەڕاستی بازاڕی ئاسنگەرەکان بۆ ئەم خواوەندا دروست کرد. هادیس برای زیئۆس و فەرمانڕەوای مردوەکانی لەو دنیایە بوو. ئەو چونکە کانی دەوڵەمەندی ئاسنی هەبوو، خواوەندێکی بەتوانا بوو خەڵک بۆ گەیشتن بە دەوڵەمەندی قوربانیان بۆ دەکرد. ئەو هەروەها کڵاوێکی جادووی لەسەردا بوو کە هەر کات دەیکردا سەری لەبەر چاوان وندە بوو. هادس زۆر بەکەمی لە ژێر زەویدا دەهاتە سەرێ. ئەو لەگەڵ ئەوەی دڵڕق و بێبەزەی بوو، بە ویژدان و دادوەریش بوو. لە گێڕانەوە کۆنەکاندا هاتووە کە ئەو خوشکەزایەکی پرۆسفانای لە زەوی فراندۆ و کردوێتە شاژنی ئەو دنیا. هەرا هاوسەری زیئۆس خواوەندی هاوسەرگیری و پشتیوانی ژنانی مێردار بوو. لە زۆربەی ئەفسانە کۆنەکاندا هەرا سەڵقاڵی تۆڵەسەندنەوە لە زیئۆس و دەستگیرانە زۆرەکانی بوو. هەستیا خوشکە گەورەکەی زیئۆس و خواوەندی ئاگر و ئاگردان و خێزان بوو. یۆنانیە کۆنەکان لە ناوەڕاستی شار ئاگردانێکی هەمیشەی داگیرساویان بۆ ئەم خواوەندە دروست کرد بوو. لە ڕۆژی مەسەبەکان ژنانی ماڵدار بۆ بەدەستێنانی ئاگر دەڕۆیشتنە پەرستگا. ئەوان هەروەها مناڵە تازە بە دنیا هاتووەکانیان چەند جارێک بە دەوری ئاگری هەستیدا دەگەڕان تا بەرەکەت بۆ ماڵەکانیان بێنن. هەڵبەتە یۆنانیەکانی باستیان جیاواز لە 12 خواکەی چیای ئۆلۆمپیک خواکانی دیکەیشیان دەپەرست کە پێگەیان لە خوامەزنەکان نزمتر بووە، کە لە ناودارترین ئەوان دەتوانین ئاماژە بە دیمیتری دایکی پرۆفسنە و خواوەندی کشت و کاڵ دینۆسۆس خواوەندی شەراب و سەرخۆشی بدەین. بابەتی یەکەم ئەفسانەکانی یۆنانی باستان لە بەشی دووەم لاپەڕا 22. ئەفسانەکانی یۆنانی زادەی بیرروڕای گشتیە کە بە شێوەیەک چۆنیەتی و بیرکردنەوە و تێڕوانینی ئەوانمان بۆ ژیان نیشان دەدات. هەرچەندە یۆنانی باستان باوەڕیان بە ئاین و مەزهەبێکی تایبەت نەبووە، لەگەڵ ئەمەشدا ئەوان وەک خەڵکانی هاوچەرخی خۆیان خوای بەهێز و هەمیشەیەکانیان ئافراندۆ و تا لە سێبەری ئەواندا بتوانن لاوازی و نەزانی خۆیان لە بەرامبەر ڕووداوە سروشتیەکان ببەڵگێنن. زادگای یەکەم ئەفسانەکانی یۆنانی باستان بە تەواوی ئاشکرا نییە. زۆرینەی زانیاریەکانی ئێمە لەو نووسراوانەیە کە شاعیران و شانۆنامەنووسەکانی سەدەی 18 تا 5 پێش زاین بۆیان بەجێ هێشتوین. لەناو ئەو داستان و ئوستورانەدا وا دەردەکەوێت کە خواکانی یۆنانی وەک خواکانی میسر و بینن نەهرین هێزی تەواویان نەبووە. هێز و لێپرسراوێتی لەناو ئەو خوایانەدا بە شێوەیەک دابەشکرابوون، تەنانەت خواوەندی زیئۆسیش نەیدەتوانی لە کاروباری خواکانی دیکە خۆی هەڵقورتێنێت. یۆنانیەکان خواکانی خۆیان بەخوای بێکەم و کورتی نەدەزانی. خواکانی ئەوان وەکو مرۆڤەکان هەندێکا تووشی هەڵە دەبوون، سۆزی وەک عەشق و بەزەیی و بێزاری و تەماحکاری لە خۆیاندا نیشان دەدا، تەنانەت بە مەبەستی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو دێوانەی کە خواکانی تیتانی لەسەر زەویدا ئافراند بوویان. لە پاڵەوانەکانی وەک هیرۆکلیس و تیزۆئۆیس یارمەتیان وەردەکرد، بەڵام ئەم تایبەتمەندیە کرداریانە بەڵگەیەک بۆ لاوازی ئەوان نەبوو، چونکە خەڵک باوەڕیان بەهێز و ڕاستەقینەی خواکانیان بوو. هەوڵیان دەدا هیچ کارێک بە پێچەوانی خواست و ئیرادەی ئەوان ئەنجام نەدەن، چونکە دڵنیا بوون گەردڵی خواکان بڕەنجێنن بە دڵنیایەوە سزایان دەدرێت. لەم بەشەدا هەوڵ دراوە بە ناساندنی ژمارەیەک لە ناودارترین ئەفسانەکانی یۆنانی خوێنەر لەگەڵ بیر و باوەڕەکانی یۆنانی باستان ئاشنا بکەین.
ئەفسانەی هیرۆکل لە بەشی دووەم لاپەڕا 23. پاڵەوانی ئەفسانەی یۆنانی و بەهێزترین مرۆڤی سەرزەوی پیاوێک بوو بە ناوی هیرۆکل کە ڕچڵەکەکەی دەگەڕێتەوە سەر خواوەندی زیئۆس. لە ئەفسانە کۆنەکان هاتووە ڕۆژێک هیرۆکل بەهۆی هێرشی دەماغەوە شێت بووە و ژن و مناڵەکەی کوشتووە. بەڵام ماوەیەک دواتر کە هەست و نەستەکانی بۆ گەڕاوەتەوە هەستی بە تاوانەکەی خۆی کردو بۆ تۆبەکردن ڕۆشتۆ تا پەرستگای دۆڵفی. لەوێ هاتفی پەرستگا پێی وت بۆ لێخۆشبوون لە گوناهەکەی دەبێت لە 12 تاقیکردنەوە سەرکەوتوو بێتە دەرەوە. یەکێک لەم تاقیکردنەوانە کوشتنی ئەژدیهای نۆسەری هیدا بوو. کوشتنی ئەم هیۆلایە کارێکی زۆر دژوار بوو چونکە هەر جارە کە هیرۆکل سەری ئەژدیهاکەی لە لاشەی جا دەکردەوە بە خێرایی دوو سەری دیکە لە جێگەکەی دەڕوە. یولاسۆس بە مەشخەڵێک جێگای دەسووتان تا سەرێکی دیکە لەو شوێنەدا نەڕوێت. تاقیکردنەوەکەی دیکە دۆزینەوەی سێوی ئاڵتونیەکان بوو کە تەنیا خواوەندی ئەتلەس شوێنەکانی دەزانی. لەبەر ئەمە هیرۆکل ناچار بوو باری قورسی ئاسمان لەسەر شان هەڵگرێت و دوای ئەوەی هیرۆکل تاقیکردنەوەی دژواری تری وەک کوشتنی شێری دڕندەی نیمارە، وەرگرتنی پشتێنی زێڕین لە شاژنی ئەمەزۆنەکان و دیلکردنی ئەژدیهای سپرۆس بە سەرکەوتووی ئەنجامیدا لە گێڕانەوەی باستیانەکاندا هاتووە. هیرۆکل لەبەر ئەوەی ئازارەنی لە جیهاندا پێی بڕابوو دوای مەرگ ڕۆیشتە ئاسمان و لەسەر خواستی خواکان لە ناو ئەستێرەکاندا جێگەی بۆیەوە. ئەفسانەی ئەوروپا لا بەشی دووەم لاپەڕا 25. لەیەکێک لە جوانترین ئەفسانەکانی یۆنانی باستیاندا هاتووە لە بەرەبەیانێکی بەهاری کە زیئۆس لە عەرشەکەی خۆیەوە سەیری زەوی دەکرد لە ناکاو کچێکی جوانی بینی هاوڕێ لەگەڵ هاوڕێکانی لە باخێکی پڕگوڵ و شکۆفە لە قەراغ بەستنێکی دەریایی سەرقاڵی چینینەوەی گوڵە عەتر ئامێزەکان بوون. زیئۆس بەبینینی یەکێک لەو کچە جوانانە بە ناوی ئەوروپا لە ناکاو عاشقی بوو لەوێوە کە دەترسا کە هاوسەرەکەی هەرا ئەو دوانە پێکەوە ببینێت. بە شێوەیەکی وەزرا گای نێری بەرەو زەوی ڕۆیشتن. کچەکان کە لە بینینی وەزرا سپی و جوان شاد بووبوون بەرەو ئاژەڵەکان ڕایان کرد و دەستیان بە ناسکێشان کرد. لەم کاتەدا وەرزە ڕۆیشتە لای ئەوروپا و بە ئارامی لای ئەو لەسەر زەوی دانیشت. کچ کە لە نهێنی زیئۆس بێ ئاگا بوو سواری پشتی بوو. لە ناکاو ئاژەڵەکە هەستا و بە خێرایی بەرەو دەریا ڕۆیشت و دوای بڕینی ڕێگەیەکی زۆر لە دەریا لەسەر ئاوەکە وەستا. لەو ساتەدا شەپۆلەکانی دەریا لە جوڵە وەستان و فریشتە جوانەکان سوار لەسەر دۆلفین لەژێر ئاوەکە هاتنە دەرەوە. کچ کە بەبینینی ئەم دیمەنە ترس ئەنگێزانە ترسا بوو تێفکری کە ئەم وەزرایە نابێت ئاژەڵێکی ڕاستەقینە بێت و بێگومانێکێکە لە خواکان. بە پاڕانەوە داوای لە وەرزرا کرد بە زەیی بەو دابێتەوە بە تەنیا لە ناو دەریا بەجێی نەهێڵێت. وەرزە ئەوروپای تێکەیان کە گومانەکەی ڕاستە و ئەو دەیەوێت ئەو وەک بووکێکی تازەی خۆی بۆ دوورگەی کرید ببات. دواتر زیئۆس بۆ ئاسمان هەڵفڕی و ماوەیەک دواتر لە دوورگەی کرید نیشتنەوە. دوای ئەوە ئەوروپا سێ کوڕی بۆ هێنایە دنیا کە هەمویان گەورە بوون و دادپەروەریان لە زەویدا بڵاو کردەوە. ئەفسانەی پیرسیۆس و ئەندرۆمدا لا بەشی دووەم لاپەڕا 27. ڕۆژێک ئاکریسپۆس پاشای خۆرسی ئاتن لە خەودا بینی کە تەنیا کچەکەی دانەکوڕێکی دێتە دنیاوە ئەو دەکوژێت. ئاکریسپۆس کە لەو خەونە بە تەواو ترسا بوو بڕیاریدا ڕێگەی شوکردن لە کچەکەی بگرێت و لە ناو سیاچاڵی کۆشکەکەدا زیندانی بکات. دەناء چەندین شەوی و ڕۆژی بە تاریکی بردەسەر تا ئەو شەوێک خوای زیئۆسی ئەوی بینی و لە شێوەی بارانی زێڕین لە ئاسمانەوە ڕۆیشتە لای. زیئۆس لە پێناوی ئازادکردنی دەناء بەڵێنی شوکردنی لێوەرگرت. دەناء بە ناچاری ڕازی بوو. دوای تێپەڕبوونی چەندینمان لە هاوسەرگیری ئەوان کوڕێکیان بە ناوی پرسیئۆس هاتە دنیاوە. ئاکریپۆسیس کە لە نهێنی دووگیانی بوونی کچەکەی ئاگادار بۆیەوە بڕیاریدا کچ و کچە زاکەی بکوژێت، بەڵام کاهینەکان لە ترسی تۆڵەی خواکان ئەویان لەو کارە دوور خستەوە. ئاکریسپۆسیش بڕیاریدا ئەو دوانە بخاتە ناو سندوقێکەوە و لە ناو دەریا بەرەڵایان بکات. لە گێڕانەوەکاندا هاتووە زیئۆس لەو کاتەدا لەگەڵ یەکێک لە خۆشەویستەکانی دیکەیدا بوو لەبەر ئەمانەی توانی یارمەتی هاوسەر و منداڵەکەی بدات. سندوقەکە بۆ ماوەیەک لەسەر ئاو بوو تا ئەو لە دوورگەیەکی دوور لە قەراغ دەریا وەستایەوە. فەرمانڕەوای دوورگەکە بەکردنەوەی سندوقەکە
کاتێک چاوی بەدەنا ئەکەوت عاشقی بوو بڕیاریدا لەگەڵ ئەو ژنە گەنجەدا پەیوەندی ژن و مێردایەتی ببەستێت بەڵام لەبەر ئەوەی کوڕەکەی وەک ئەرکێک بۆ خۆی دەبینێ داوای لێکرد تاوەک دیارێکی جژنی هاوسەرگیری سەری ئاژەڵێکی بە ناوی مندۆزای بۆ بهێنێت. پرسیئۆس کە مندۆزای شەیتانی نەدەناسی بە خێرایی ڕازی بوو بەڕێکەوت ئەو سەرەتا ڕۆیشتە پەرستگای ئاپۆلۆ تا لە هاتفی پەرستگا لەبارەی مندۆزاوە پرسیار بکات. هاتف پێیوت مندۆزا ئاژەڵێکی زۆر مەترسیدارە، شەیتانێکی ترسێنەرە بەموو هاوشێوەی مارە و کە هەر کەسێک لە ڕوخساری بڕوانێت دەست بەجێ دەبێت بەبەرد. پرسیئۆس کە زۆر دەترسا و بڕیاریدا بڕواتەوە بگەڕێتەوە بۆ دوورگەکە، بەڵام لەم کاتەدا خواوەندی ئەتینا و خواوەندی هێرسم ڕۆیشتنە لای و ڕێگەی زاڵبوون بەسەر ئەو شەیتانەیان فێر کرد. پرسیئۆس ڕۆیشتە سەر زەمینی تاریکەکان و کاتێک گەیشتا ئەشکەوتی مندۆزای شەیتان بەو ئاوێنەی خواوەندی ئاتن پێیدا بوو سەیری مندۆزای کرد و کاتێک دڵنیا بوو ئەو ئاژەڵە خەوی لێکەوتووە بە لێدانێکی شمشێر سەری جا کردەوە. دواتر بە خێرایی بێ ئەوەی سەیری ئەو ئاژەڵە بکات خستێ ناو کیسەیەکە و بە خێرایی بەو پێڵاوە باڵداری کە لە خواوەندی هێرمسی وەرگرتە بوو بۆ ئاسمان هەڵفڕی. دوای ئەوەی پرسیئۆس بەرەو یۆنان بەڕێکەوت، بەڵام لە ڕێگا کچێکی جوانی بە ناوی ئەندرۆمادای بینی کە بە زنجیر بە بەردەکانی قەراغ بەستێنەوە بەسترا بوو. دایکی ئەندرۆمادا وتبووی لە هەموو خواوەندەکان جوانترە و کاتێک ئەو وتەی بەگوێی ئافرۆدۆی تاگەیشت بۆ سازدانی دەستور بە کاهینەکانی دابوو کچەکەی ئاندرۆمادا لە بستێنەکەدا زنجیر بکەن تا ئەژدیهای دەریابی خوات. پرسیئۆس کە بینی ئاندرۆمادا بە تەواوی عاشق بوو بە ئیزن وەرگرتن لە خوای ئاتینا ئەوی ئازاد کرد و لە چاوەڕوانی ئەژدیهای دەریادا مایەوە. کاتێک ئەژدیها لەسەر ئاو دەرکەوت، پرسیئۆس بە شمشێری زێڕین کە ئاتینا پێیدا بوو بە لێدانێک ئەژدیهای لەناو برد. کاتێک ئەو هەواڵە بە گوێی دانیشتوانی شار گەیشت، هەمویان شادمان بوون و بۆ خۆشی و هاوسەرگیری ئەوان جەژنێکی گەورەیان ڕێکخست. ماوەیەک دواتر پرسیئۆس بۆ دوورگە گەڕایەوە، بەڵام لەوێ هەستی کرد فەرمانڕەوا لە ترسی ئاکریپۆس دایکی دەرکردو بۆ یۆنان گەڕاوەتەوە. پرسیئۆس ڕۆیشتە کۆشکی فەرمانڕەوا و پێش ئەوەی کەس بتوانێت لە شوێنەکەی هەستێت سەری شەیتانی مندۆزای لە کیسەکە دەرهێنا و هەمویانی کرد بەبەرد. پرسیئۆس دوای سندنی تۆڵە لە فەرمانڕەوای دوورگا بۆ یۆنان ڕۆیشت تا دایکی بدۆزێتەوە. گەیشتنی پرسیئۆس بۆ ئاتن ڕێکەوت بوو لەگەڵ دەستپێکردنی کێبڕکەی پاڵەوانی لە شاردا. ئەو لەسەر داوای هاوسەرەکەی ئەندرۆمادا لە کێبڕکەی دیسک هاویشتن بەشداری کرد. بەڕێکەوت ئەو دیسکەی ئەو هەڵیدا ڕێگەی خۆی گۆڕی و بەسەر سەری باوە گەورەی ینی ئاکریپۆس کەوت کە لە ناو ئاپۆڕای خەڵکدا بۆ سیرکردنی دانیشت بوو کەوت و بەم شێوەیە خەونەکەی پاشا هاتە دی و ئەو بەدەستی کچە زاکەی کوژرا. دوای ئەوە پرسیئۆس سەری مندۆزای شەیتانی بردە پەرستگای پارتۆن و کردی بە قەڵغانی پەیکەری ئاتین تا دوژمنەکان لە ترسی بوونە بەبەرد نەتوانن هێرش بکەنە سەر ئاتن. لە درێژەی ئەم ئەفسانەدا هاتووە پرسیئۆس و ئاندرۆمادا چەندین ساڵیان بەخۆشی لەگەڵ یەکدا بردە سەر و چەندین مناڵیان هێنایە دنیاوە. خواکانیش لەبەر ئازایەتی پرسیئۆس و عشقی ئەو بۆ ماڵ و مناڵەکەی ئەو دوانەیان دوای مەرگ بۆ ئاسمان برد و بە شێوەی ڕوخسارێکی فەلەکی لە ناو ئەستێرەکاندا جێگایان کردنەوە. ئەفسانەی ئەسپی باڵداری بیگاسۆس لا بەشی دووەم لاپەڕاسی و یەک. لە ئەفسانەی باستیانەکاندا هاتووە دوای ئەوەی پرسیئۆس سەری مندۆزای لە لاشەی جیا کردەوە، لە ملی شەیتان ئەسپی باڵداری جوان بە ناوی بیگاسۆس هاتە دنیاوە و دەستی بەفرین لە ئاسماندا کرد. لەم ناوەدا شەوێک خواوەندی ئەتینا لە خەوی پاڵەوانێک بە ناوی بلفرۆن دەردەکەوێت و پێی وت تا بەیانی بڕواتە سەر چاوەی پیرۆز و کاتێک بیگاسۆس ئاو دەخواتەوە جڵەوی جادووی لە مل بکات و کاتێک بلفرۆن لە خەو هەستا و جڵەوی زێڕینی لای خۆی بینی بە خێرایی هەستا و بەرەو سەرچاوەی پیرۆز بەڕێکەوت. لەوێ ئەسپێکی باڵداری جوانی بینی کە سەرقاڵی خواردنەوەی ئاوی پیرۆز بوو. بلفرۆن هێدی لەسەر خۆ لە ئەسپەکە نزیک بۆیەوە و بێ هیچ بەرگریەک جڵەوی جادووی کردەملی بیگاسۆسی جوان. دوای ئەوەی بلفرۆنی سوار لەسەر ئەسپەکەی خۆی گەشتێکی دوور و درێژی دەست پێ کرد، ئەو لە ڕێگا ڕوبەڕووی هیولایەکی مەترسیدارن بە ناوی چیمارا بۆیەوە. سەری ئەم ئاژەڵە دڕندەیە لە شێوەی شێرێک و کلکەکەی لە مار دەچوو کە لە دەمیەوە ئاگر دەهاتە دەر. بلفرۆن بێ ئەوەی لە چیمارە نزیک بێتەوە بەسەر سەری ئاژەڵەکەدا هەڵفڕی و بە تیرێکی ژاراوی ئەوی کوشت.
بە کوژرانی چیمارە بلفرۆن ئەوەندە لە خۆبایی بوو بڕیاریدا بڕواتە بنکەی خواکان لە لووتکەی چیای ئۆلۆمپیک. ئەو گومانی دەکرد بە بوونی بیگاسۆس لە ناو نەچوونی دەتوانێت بڕواتە ڕیزی خواکان، بەڵام بیگاسۆس کە لە خاوەنەکەی ژیرتر بوو لە سزای خواکان دەترسا لەگەڵیدا نەڕۆیشت. بلفرۆن بڕیاریدا بەتەنیا لە لووتکەی چیاکە بڕواتە سەر، بەڵام لە ناکاو لە ڕێگا قاچی خلیسکا و دوای کەوتنە خوارەوەی بۆ ناو دۆڵەکە کوژرا. خواوەندی زیئۆس کە بینەری هەموو ڕووداوەکە بوو بیگاسۆسی لە ناو تەوێڵەی کۆشکی ئۆلۆمپیک جێگە کردەوە و ئەوی کردە لێپرسراوی هەڵگرتنی هەورە بروسکە. بیگاسۆس دوای مەرگی لەبەر ئەو زەحمەتانەی کێشا بووی ڕۆحی ڕۆیشتە ئاسمان و لە پاڵ پیسۆس ئاندرۆمادا بوو بە ئەستێرەیەکی فەلەکی. ئەفسانەی تیزئۆس و گای مینتۆرۆ لابەشی دووەم لاپەڕاسی و سێ. ڕۆژێک خواوەند پۆزئۆیدۆن بە مینۆسی پاشای دورگەی کرد وەرزایەکی سپی و جوانی بەخشی تا لە پەرزگاکەی بیکاتە قوربانی. بەڵام لەبەر ئەوەی مینۆس خۆی لەم کارە بە دوورگرت، پۆزئۆیدۆن بۆ سزادانی ئەو کارێکی کرد هاوسەرەکەی شێت ئاسا عاشقی ببێت. بەرهەمی ئەم عاشقا هەویلایەکی نیوە مرۆڤ و نیوە وەرزایی بوو بە ناوی مینتۆرۆ کە هاوسەری پاشا لەنەو کۆشک هێنایە دنیاوە. کاتێک مینۆس لەم نهێنیە ئاگادار بۆیەوە بۆ پاراستنی ئابڕووی خۆی بڕیاریدا لە جیاتی کوشتنی هیۆلاکە لە ئەشکەوتێکی گەورەدا زیندانی بکات. ئەشکەوتێک کە هیولای مینتۆرۆی تێدا زیندانی بوو زۆر تاریک و ترسێنەر و پڕ پێچ و پەنا بوو، هەر کەس بڕۆشتایە ناوی نەیدەتوانی ڕێگەی گەڕانەوە بدۆزێتەوە. لەو سەردەمەدا وڵاتی یۆنان لەژێر دەسەڵاتی حکوومەتی کریت بوو. مینۆسی خراپەکار بۆ سزادانی خەڵکی ئاتن دەستوری دابوو هەر ساڵ 7 کوڕ و 7 کچی جوان لە ئاتنەوە بۆ کرد بنێرێت. ئەو ئەم گەنجانەی لە ناو پێچ و پەناکانی ئەشکەوتەکە بەڕەڵا دەکرد تا ببنە خۆراکی هەویلای مینتۆر. ئەم بارودۆخە چەندین ساڵ درێژەی کێشا تا ئەوەی ئەژنۆس پاشای ئاتن کوڕێکی بوو هاتە دنیاوە بە ناوی تیزئۆس. تیزئۆس وەک کوڕەمامەکەی هێرکۆڵ بوو بە پاڵەوانێکی گەورە. ئەو ساڵەی بڕیار بوو دی لە ئاتنیەکان بۆ کرد بنێردرێن، تیزئۆس ڕۆیشتە لای باوکی و داوای کرد هاوڕێ لەگەڵ قوربانیەکان بڕواتە دوورگەی کرد تا هەیولای مینتۆرە بکوژێت. ئەزیئۆسیش سەرەتا ڕازی نەبوو کوڕەکەی بۆ ئەو کارە مەترسیدارە بنێرێت، بەڵام بەهۆی پێداگرتنی کوڕەکەی سەرنجام ڕازی بوو. تیزئۆس بە باوکی وت ئەگەر لە کارەکەیدا سەر بکەوێت بە چارۆکەیەکی سپیۆ بۆ وڵات دەگەڕێتەوە تا ئەو پێشگەیشتنی کەشتێکە تێبگات کە کوڕەکەی تەندروستە و ئەگەر کەشتی بە چارۆکەی ڕژ بگەڕێتەوە بەو مانایە دێت کە ئەو لە ڕێگای وڵاتەکەدا کوژراوە. چەندین ڕۆژ دواتر و کاتێک قوربانی ئاتنیەکان لە بەستنی دوورگەی کرێت لە کەشتی دابەزین، ئاردینا کچی پاشای مینۆش هاوڕێ لەگەڵ خەڵک بۆ سەیرانکردن وەستا بوون. ئەو کاتێک تیزئۆسی لە ناو قوربانیان دابینی عاشقی بوو. هەمان شەو ڕۆشتە لای تیزئۆس و گوڵۆڵەبەنێکی درێژی پێدا و پێی ڕاستپارد. دوای بەسترانی دەرگای ئەشکەوتەکە گوڵۆڵەبەنەکە بکاتەوە تا بتوانێت ڕێگەی گەڕانەوە بدۆزێتەوە. بەیانی ئەو ڕۆژە کاتی قوربانیان ڕۆیشتە ناو ئەشکەوتەکە، تیزئۆس بەوانی ود لە هەمان دەرگای ڕۆشنە ناوەوەی ئەشکەوت چاوەڕێ بکەن. تیزئۆسی بوێر نەترسانە ڕۆیشتە ناو سیاجەکانی ئەشکەوتەکەوە. چەندین کاتژمێر بە دوای میتۆرەدا گەڕا. سەرنجام وەرزای نیوە مرۆڤی بینی کە لە سوچێکی ئەشکەوتەکەدا خەوت بوو. ئەو بە ئارامی لێی نزیک بۆیەوە و بە لێدانی گورزێک ئەوی کوشت. تیزئۆس دوای کوشتنی هەیولاکە بە یارمەتی گوڵۆڵەبەنەکە ڕێگەی گەڕانەوەی دۆزیەوە. دوای ئەوەی تیزئۆس لەگەڵ ئاریانەدا پەیوەندی هاوسەرگیری بەست و هەمویان سوار لەسەر کەشتی بۆ وڵات گەڕانەوە، بەڵام تیزئۆس لەبیری کردبوو چارۆکەی ڕەش هەڵگرێت و چارۆکەی سپیەکە هەڵبدات. کاتێک پاشا چارۆکە ڕەشەکەی لە دوورەوە بینی، بەو گومانەی کە کوڕەکەی کوژراوە لە تاو خەم و ناڕەحەتی لەسەر تاشە بەردێکەوە خۆی فڕێدایە ناو دەریا و کوژرا. بە مەرگی ئەژۆس تیزئۆس بووە پاشای ئاتن و فەرمانڕەوای دوای ئەو دەریایی باوکی ئەزۆسی تێدا کوژراوە ناوبنێن ئەژە.
ئەفسانەی ئۆدیپۆس لا بەشی دووەم لاپەڕا 36 شەوێک لە ئیسۆس پاشای شاری تبس واتە تبت خەوی بینی کە لە هاوسەرە دووگیانەکەی کوڕێکی دێتە دنیاوە کە لە دوای کوشتنی ئەو پەیوەندی ژن و مێردایەتی لەگەڵ هاوسەرەکەی دەبەستێت. لە ئیسۆس کە بە سەختی ترسابوو لەگەڵ لەدایکبوونی کوڕەکەی لە داوێنی کێوێک لە دەرەوەی شار بەڕەڵای کرد، بەڵام شوانێک مناڵەکەی بینی و بردیەوە لای پاشای شاری کۆرنیت. ئۆدیپۆس چەندین ساڵ لە دەرباری پاشا ژیا و تابوو بە گەنجێکی بەهێز. ڕۆژێک کە ئۆدۆپیس بۆ گەڕان ڕۆیشت بۆ دەرەوەی شار، عارەبانەیەکی بینی بە خێرایی لەو نزیک دەبێتەوە. پیاوێکی لە خۆبایی لەسەر عارەبانەکە بوو کە لە کاتی تێپەڕبوون لە لای ئۆدۆپیسەوە قامچێکی لە جەستەیدا. ئۆدۆپیسی تووڕە پیاوە لە خۆبایەکەی لە ناو عارەبانەکە هێنایە خوارێ و بە لێدانێک ئەوی کوشت. ئەو پیاوە لە خۆباییەکە کوژرا بوو هەمان لە ئیسۆس و پاشای تبت بوو کە ئۆدۆپیس نەزانرا و نەخوازرا و کوشتی. دوای ئەوە ئۆدۆپیس بڕیاریدا بەرەو تبس سەفەر بکات لە ناو دەرگای چوونە ناوشار لە ناکاو هەیۆلای ئسفێنکس کە لە شێوەی ژنێکی باڵدار بە جەستە شێر بوو ڕێگای لێبەست. دانیشتوانی شاری تبس چەندین ساڵ لەدەست ئەم هەویولایە لە ترسان ژیانیان بەسەر دەبرد. هەر جارێکە کەسێک دەیویست بڕواتە ناوشار، ئەسفنیکس لێ قوت دەبۆ و مەتەڵێکی سەرگێشکەری لێ دەپرسی. ئەوە کامبوونەوەرەیە بەیانیان چوار پێی هەیە و نیمەڕوانیش دوان و شەوانسیان. هەر کەس وەڵامی ئەو پرسیارەی نەزانایە لەسەر تاشەبەردێکەوە فڕێدەدایە ناودۆڵەکە. لەولاوە گەورەکانی شاری تبس کە لە کوژرانی پاشا ئاگادار بوونەوە ئەسفەنکسیان با هۆکاری کوشتنەکە دەزانی. ڕایان گەیاندبوو هەر کەسێک بتوانێت وەڵامی مەتەڵەکەی ئەسفنکس بداتەوە، خەڵک لە شەڕی ئەم بوونەوەرە مەترسیدارە ڕزگار بکات، بۆ پاشایەتی هەڵی دەبژێرن و شاژنی لێمارە دەکەن. هەڵهێنانی ئەم مەتەڵە بۆ ئۆدۆپیس دژوار نەبوو. لە وەڵامی پرسیارەکەی ئەسفنکس داوتی ئەو بوونەوەرە مرۆڤە، لە مناڵی بە چوار دەست و پێ بەڕێدا دەڕوات و لە لاوێدا لەسەر دوو پێ و لە پیریدا بەو گۆچانی لە دەستێتی لەسەر سێ پێ بەڕێدا دەڕوات. بەم وەڵامەی ئەم مەتەڵە کە تا ئەو ڕۆژە کەس نەیدەتوانی وەڵامی بداتەوە، ئەسفنکس لە تاوت و ڕێی قیژاندی و خۆی لەسەر تاشەبەردەکە فڕێدایە خوارێ. دانیشتوانی شار بە بیستنی ئەمڕووداوە بە خۆشحاڵی و پێشوازیان لە ئۆدۆپیسس کرد و تاجی پاشایەتیان لەسەردانا. دوای ماوەیەک ئۆدۆپیس کە لە چارەنووس و سەربوردەی خۆی بێئاگا بوو، لەگەڵ شاژن کە دایکی خۆی بوو پەیوەندی ژن و مێردایەتی بەست و بووە خاوەند و کوڕ و دوو کچ. بەڵام خواکان کە ئەم نهێنیان دەزانی تووڕەبوون و بەڵای تاعونیان بەسەر دانیشتوانی شاری تبس باراند. خەڵک ترسان و هاوڕێ لەگەڵ ئۆدۆپیس ڕۆیشتنە پەرستگای دۆڵفی تا لە کاهینی پەرستگا پرسیار بکەن بۆ خواوەندی ئۆپۆلۆ ئەم بەڵایی داباراندووە. کاهینی غەیبزانی پەرستگا لە وەڵامی ئەوان داوتی لە ناو ئێوەدا گوناهکارێک هەیە کە باوکی کوشتۆ و دایکی خۆی هێناوە. ئۆدۆپیس دەست بەجێ دەستوریدا لە ناو شاردا بگەڕێن و ئەو پیاوە بدۆزنەوە. خۆی ڕۆیشتە لای غەیبزانی پیری شار تا یارمەتی لێوەرگرێت. ئەو پیرە پێیوت گوناهکار ئۆدۆپیسس خۆیەتی کە باوکی کوشتۆ و دایکی خۆی هێناوە. ئۆدۆپیسس بەزانینی ئەم بابەتە گەڕایەوە بۆ کۆشک و تا ڕاستێکە لە دایکی بپرسێت، بەڵام کە گەشتە ناو کۆشک تێگەیشت کە شاژن خۆی هەڵواسیوە. ئۆدۆپیسس کە نەیتوانی بەرگەی ئەم کارە ساتە بگرێت، بێ ئیرادەی دەرزی بەرۆکی سینەی دایکی دەرهێنا و لە چاوی خۆی چەقاند. لەو کاتەدا خەڵک هاتنە ناو کۆشک و بە تووڕەیی ئۆدۆپیسیان لە شار دەرکرد. کوڕەکانی ئۆدۆپیسیش لە جیاتی پشتیوانیکردن لە باوکیان بۆ گەیشتن بە تاج و تەختی پاشایەتی هاوکاری خەڵکیان کرد. ئۆدۆپیسی دڵشکا و تووڕە کوڕەکانی نەفرین کرد و تەنیا و سەرگەردان لە شاری تبس ڕۆیشت. خەڵکانی کۆڵان و سەرشەخام کە ئۆدۆپیسیان بە هۆکاری دابارینی تاعون دەزانی بەرباریانیان کرد و ئەویان بریندار کرد. بەڵام ئانتیگۆنا تەنیا کچەکەی ئۆدۆپیس بوو نەیتوانی بەرگەی ئەم کاری ئەوان بگرێت و بۆ ڕزگارکردنی باوکە کۆرەکەی بەرەولای ڕای کرد. ئەو دوانە دوای ڕۆشنە دەر لە شار چەندین شەو ڕۆژ بە ڕێگادا ڕۆیشتن تا گەیشتنە شاری ئاتن. لەوێ تیزۆس و هاوسەرەکەی ئاریدانا بە گەرمی پێشوازیان لە ئۆدۆپیس و کچەکەی کرد و ئەوانیان لە کۆشکەکەی خۆیان جێگە کردەوە. لە کۆتایی ئەم ئەفسانەیەدا هاتووە ئۆدۆپیس و کچەکەی چەندین ساڵ لە ئاتن ژیانیان بەسەر بردووە، بەڵام لە شاری تبس کوڕەکان گیرۆدەی نەفرینی باوکیان بوون و دوای کەمتر لە ساڵێک هەردووکیان کوژران.
ئەفسانەی ئیلیادە و ئۆدیسەی هۆمیر لە بەشی دووەم لاپەڕاچل. هۆمیر ناوی ناودارترین شاعیری حەماسەی سەرای یۆنانیە کە لە سەدەی هەشتەیەمی پێش زایندا دەژیا. دوا کتێبی ئیلیادە و ئۆدیسەی کە بۆ ئەو دەگەڕێنەوە هەردووک لە شاکارەکانی ئەدەبیاتی جیهانی هەژماردە دەکرێن. خەڵکانی یۆنانی بە درێژایی 2800 ساڵ ئەم شیعران وەچە دوای وەچە و سینە بە سینە گێڕاوەتەوە لە بارودۆخێک کە زۆربەی دیوانەکانیان لەبیر کرابوون. بەرهەمەکانی هۆمیر هیچ کات گیرۆدەی ئەم چارە نووسە نەبوون و هێشتا ئەو دوو کتێبە یەکێکن لەو کتێبانەی زۆرترین خوێنەریان لە جیهاندا هەیە. کتێبی یەکەمی هۆمیر بە ناوی ئیلیادا باس لە شەڕێکی ئازا و نەترسانەی بە ناوی ئاشیل دەکات کە گیرۆدەی شەڕێک دەبێت لەگەڵ دانیشتوانی شاری تەراوە، و کتێبی دووەم باس لە پاڵەوانێکی تر بە ناوی ئۆدیسا کە دوای شەڕی تەراوە و گەشتێکی دوور و درێژ بۆ لای هاوسەرەکەی دەگەڕێتەوە. ئەفسانەی ئیلیادا لە بەشی دووەم لاپەڕاچل و یەک. نزیکەی 3000 ساڵ پێش لەدایکبوونی مەسیح و لە قەراغەکانی ڕۆژئاوای تورکیای ئەمڕۆ شارێکی گەورە و ئاوەدان بە ناوی ترۆی بوونی هەبووە کە بەپێی ئەفسانەکان بەهۆی دووبەرەکایەتی و ڕاجژی بردننی خواکانی یۆنان بۆتە وێرانە. لە کتێبی ئیلیادەدا شەڕ لە شوێنێکەوە دەست پێ دەکات کە شەڕکەرانی یۆنان لە پشت دەرگاکانی تروان خواوەندی ئەپۆلۆ گیرۆدەی نەخۆشی تاعونی کردوون. بەڵام لە ڕاستیدا ئەم شەڕە بۆ چەندین ساڵ پێشتر دەگەڕێتەوە، یانی کاتێک ئیریس خواوەندی ڕق و کینا ڕێگەی پێنەدرابوو بۆ بەشداریکردن لە جەژنی خواکان بڕواتە ناو کۆشکی ئۆلۆمپیک. لەبەر ئەما بۆ تۆڵەسەندنەوە نەخشەیەکی کێشا تا خواکان گیرۆدەی دەردەسەرێکی گەورە بکات. شەوێک کاتێک خواکان سەرقاڵی میوانی بوون، ئەو بە هێواشی و بێ ئەوەی کەس پێی بزانێت لە دەروازەی کۆشکەوە تێپەڕی و سێوێکی زێڕینی جوانی کە لەسەری نووسرابوو پێشکەشە بە جوانترین خواوەند لە پەنجەرەیەکەوە هەڵیدایە ناو تەلاری کۆشکەکە. سێ خواوەندی گەورەی یانی هەرا، ئافرۆید و ئاتینیا هەر کام دەیانوت کە جوانترین خواوەند و دەبوایە سێوی زێڕین بەوان بگات. ئەوان ماوەیەک لە ناو خۆیان و توێژیان کرد و چونکە بە ئەنجام نەگەشتن بۆ دادوەریکردن ڕۆیشتنە لای خواوەند زیئۆس. بەڵام زیئۆس ژیرانە داواکەی ئەوانی ڕەت کردەوە. خواوەندی ژنەکان دووبارە دەستیان بە وتوێژ و دەمەبۆڵەکردەوە تا ئەوەی زیئۆس پێشنیاری کرد هەرسێکیان بڕۆن بۆ چیای ئایدا لە نزیک شاری تەراوە تا شازادەیەکی گەنج بە ناوی پاریس لە نێو ئەواندا دادوەری بکات، چونکە ئەو جوانترین پیاوی سەر زەوی و شیاوترین کەس بۆ ئەو کارە بوو. دوای ماوەیەک خواوەندەکان لە بەردەم پاریسدا دەرکەوتن. شازادەی گەنج بە ڕادەیەک لە بینینی خواوەندەکان سەری سوورما کە توانای قسەکردنی نەما. ئەوان بە پاریسیان وت مافی ئەوەی نییە سەیری ئەندامی خواکان بکە، و تەنیا بەهۆی ئەو دیاریانە و پێشکەشی دەکەن دەبێت ئەو دادوەریان بۆ بکات. لە سەرەتادا هەرا پێشنیاری کرد تا ئەگەر ئەو وەک جوانترین خواوەند هەڵبژێردێت پاریس دەکاتە پاشای ئاسیا و یۆنان. ئاتینیاش بڕیاریدا تەراویەکان بەسەر دوژمنە هەمیشەیەکاندا سەرکەوتوو بکات و سەرئەنجام ئافرۆید بەڵێنیدا کە هێلین جوانترین کچی یۆنانیە بەو دەگەێنێت. پاریس ماوەیەک بیری کردەوە، دواتر لە شوێنەکەی هەستا و سێوە زێڕینەکەیدا بە ئافرۆید. بەڵام لە بەختی ڕەشی ئەو هەمان ڕۆژ هێلینی جوان ڕوخسار شووی کرد بە مەنلۆس برا ئاگای مامون پاشای یۆنان. ئافرۆید کە هاوسەرگیری هێلین و مەنلۆس بێ ئاگا بوو پاریسی بردە ئاسمان و دوای ماوەیەک لە شاری میسن پایتەختی ئەوسا یۆنان دایبەزان. پاریس ڕۆیشتە ماڵی ملنۆس و وەک شازادەی تەراوە بوو بە میوانی. چەندین ڕۆژ دواتر میلنۆس بۆ ئەنجامدانی کارێک لە ماڵ ڕۆیشتە دەر. دوای گەڕانەوەی هێلین و پاریس لە ماڵەوە نەبینی، زانی پاریس خیانەتی لێ کردووە و هاوسەرەکەی هێلینی ڕفاندووە. دوای ئەم ڕووداوە منلوس بە ناڕەحەتی زووە ڕۆیشتە لای برای ئاگا مەمنون و ڕووداوەکەی بۆ باس کرد. پاشا کاتێک ئەو هەواڵەی بیست بە منلوسی وت لە چەندین ساڵ پێش ئێستا بە دوای ئەم دەرەفەتەدا دەگەڕا و ئەمڕۆ ڕۆژێکا دەبێت یۆنانیەکان بۆ تۆڵەسەندنەوە هێرش بکەنە سەر تەراوە. هەمان ڕۆژ ئاگا مەمنون پەیامی بۆ دوو پاڵەوانی گەورەی یۆنانی یان ئاشیل و ئۆدیسە نارد تا لە شەڕی تەراویەکاندا بەشداری بکەن. لەگەڵەوەی ئاشیل لەبەر چاودێریکردن لە دایکە پیرەکەی و ئۆدیسا لەبەر مناڵە تازە بە دنیا هاتۆکەی خوازیار نەبوون لەم شەڕەدا بەشداری بکەن، بەڵام بۆ پشتیوانیکردن لە هاوڵاتیانی خۆیان ناچار لەگەڵ یۆنانیەکانی دیکە سواری کەشتی بوون و بەرەو تەراوە بەڕێکەوتن. دوای ئەوەی شەڕکەرانی یۆنانی لە بەستێنەکانی تەراوە بەدابەزین و شەردەستی پێکرد،
یۆنانیان بە خێرایی لە دەروازەکانی تەراوە نزیک بوونەوە تا ئەوە یەکێک لە سەربازە یۆنانیەکان ڕۆیشتە ناو پەرستگای ئۆپۆلۆ و دوای کوشتنی هەموو ئەو کەسانی پەنایان بۆ پەرستگاکە بردبوو یەکێک لە کاهینەکانی دیل کرد و بردێ لای ئاگا مامون. ئاشیل کە شەیدای کاهینەکە بوو داوای لە پاشا کرد کچەکەی پێ بدات، بەڵام ئاگا مەمنون بەم پێشنیارە ڕازی نەبوو. ئاسیلیش لەبەر ئەم گوێنەدانە بڕیارەی ئەو درێژەی بە شەڕەکە نەدا. بە خۆ دوورگرتنی ئاشیل یۆنانیەکان ورەیان نەما و ئەوەندەی نەمابوو هەمویان لە ژێربارانی تیری تراویەکاندا بکوژرێن. لەلایەکی دیکەوە خواوەندی ئاپۆلۆ لەبەر ئەو بێڕێزیەی بەرامبەر بە پەرستگا کرابوو یۆنانیەکانی بە تیرە ئاگرینەکانی خۆی تیرباران کرد و ژمارەیەکی زۆری لەوان گیرۆدەی نەخۆشی تاعون کرد. بەهۆی نەخۆشی و پشتیوانی نەکردنی ئاشیل یۆنانیەکان نەیانتوانی لە قەڵای بەهێزی تەراوەدا تێپەڕن و ناچار بوون بۆ ماوەیەکی زۆر لە پشت دەروازەکانی تەراوەدا بمێننەوە. لەو ماوەیەدا کە یۆنانیەکان بە هیوای کرانەوەی دەرگای شاری تەراوەدا چاوەڕیانیان دەکرد شەڕی زۆر لە نێوان ئەو دوو سوپایەدا ڕوویدا، بەڵام هیچ کام نەیانتوانی سەرکەوتنی تەواو بەدەست بهێنن. ئەم شەڕە گەشتە کۆشکی ئۆپۆلیش خواوەندی ئافرۆید لەبەر پاریس و براکەی ئاپۆلۆ لەبەر بێڕێزیکردنی یۆنانیەکان بەرامبەر بە پەرستگای پیرۆز پشتیوانی لە دانیشتی تەراوە کرد و لەلایەکی دیکەوە خواوەندی ڕەشدیش کاهینە هەرای خواوەندی شەڕخوازی ئەتینا هاوڕێی لەگەڵ پۆزئیدۆن و لایەنگرانی یۆنانیەکان بوو. زیئۆسیش کە لە دڵەوە تەراویەکانی خۆش دەویست لە ترسی هاوسەرەکەی هەرا خۆی بێلایەن نیشان دەدا. سەرئەنجام دوای 9 ساڵ چاوەڕوانی سەردارە یۆنانی و تەراویەکان ڕێکەوتن کە منلۆس لەگەڵ پاریس دونیێل بکات و هێلین بۆ براوە بێت تا بەم شێوەیە شەڕ کۆتایی پێبێت. ئەو ڕۆژە ئەو دوانە ڕوبەڕووی یەک بوونەوە. منلۆس توانی لە ئەزمونەکەی خۆی کەڵک وەربگرێت لە هەمان سەرەتا بەلێدانێکی بەهێزی شمشێرەکەی پاریس بشکێنێت. پاریسیش کە سیلاحەکەی لەدەستدا بوو تیغی منلوسی لەسەر سەری خۆی دابنێ لە گۆڕەپانی شەڕڕای کرد و پەنای بۆ براکەی هیکتۆر برد. لەو کاتەدا ئاگا مەمنون پاشای میسیسین ڕایگەیان کە پاریس شکستی خواردووە و پێویستە هێلین تەسلیم بە یۆنانیەکان بکرێتەوە، بەڵام لەم کاتەدا سەربازێکی نەزرانراوی تەراوی بە هاویشتنی تیرێک بۆ منسیس برینداری کرد و بەم کارە ئاگری شەڕ دووبارە بڵێسەی سندەوە. بە دەستپێکردنی شەڕی تەراویەکان بە هەموو هێزی خۆیان هێرشیان کردە سەر شەڕکەرە یۆنانیەکان و دەیانویست کەشتیەکانی ئەوان کە لە قەرەغ دەریا لەنگەریان خستبوو لەناو ببەن. لەم کاتەدا پارتۆکۆلۆس هاوڕێی خۆشەویستی ئاشیل کە بینەری ئەم دیمەنە بوو بێدەنگ ڕۆیشتە خێوەتەکەی ئاشیل و بێ ئەوەی هیچ بڵێت جلوبەرگی شەڕی ئەوی لەبەر کرد و ڕۆیشتە گۆڕەپانی شەڕ. یۆنانیەکان بە گومانی ئەوەی ئاشیل پەیوەستیان بۆ و هێز و ورەیان برد بۆیەوە تا پشت دەرگاکانی شار پاشەکشیان بەرتەراویەکان کرد. بەڵام لەناو ئەم شارەدا پاترۆکلۆس بەدەست هیکتۆری برای پاریس کوژرا. ئاشیل کە لە کوژرانی هاوڕێ خۆشەویستەکەی زۆر ناڕەحەت بوو بەرەو تەراوە غاریدا و لە پشت دەرگای شاردا هیکتۆری بۆ شەڕبان کرد. هیکتۆر ئازا لە کاتێکدا دەیزانی لەم شەڕەدا دەکوژرێت لەبەر براکەی وڵاتەکەی ڕازی نەبوو بە تەنیا ڕوبەڕووی ئاشیل ببێتەوە. هیکتۆر پێش شەڕ ڕۆیشتە لای هاوسەر و مناڵە بچووکەکەی کە بۆ دوجار ماڵاوایی لێ بکات. کاتژمێرێک دوای دەرگای شار کرایەوە و هیکتۆر بە جلوبەرگی شەڕ ڕوبەڕووی ئاشیل وەستا. لە هەمان سەرەتادا هیکتۆر بە شمشێر هێرشی کردە سەر ئاشیل، بەڵام پێش ئەوەی ئاشیل ڕمەکەی بە هەموو هێزیەوە بۆ بهاوێژێت ڕم لە قورگی هیکتۆر چەقی و ئەوی کوشت. ئاشیل کە تۆڵەی هاوڕێکەی وەرگرت بوو بۆ ڕوخاندنی ورەی تەراویەکان قاچەکانی هیکتۆری کون کرد و بە تەنافێک بە عەرەبانەکەی خۆیەوە بەستی و دەستەکەی لای یۆنانیەکان بەسەر زەویدا ڕاکێشا. پیریامی پیر پاشای تەراوی و باوکی هیکتۆر ئەم دیمەنە دەرهێنەرەی لەسەر بورجی شارەکە تەماشا دەکرد. نەیدەتوانی خۆی بگرێت و هەمان شەو جلوبەرگی گۆڕاو لە شار ڕۆیشتە دەر و خۆی گەیاندە پشت خێوەتەکەی ئاشیل. کاتێک پەریام گەیشتە لای تەختیشخەوەکەی ئاشیل و چەمایەوە قاچەکانی ماچ کرد و لە کاتێکدا فرمێسک لە چاوی دەباری وتی: من باوکی پیاوێکم کە تۆ ئەمڕۆ لەبەر چاوی مندا کوشتت و بەو شێوە ناجوامێرانە بەسەر زەویدا ڕاتکێشە. هەنووکە من پاشای تەراوەم، هەموو گەنجینەکانی شار پێشکەشت دەکەم، قاچت ماچ دەکەم و لە بەرامبەری تۆدا دەمەوێت جەستەی کوڕەکەم بە من بدەیتەوە تا بەدەستی خۆم بە خاکی بسپێرم. ئاشیل بە بیستنی ئەم وتانە لە کردەوەکەی خۆی پەشیمان بۆیەوە. دواتر بە ڕێزەوە پەریامی پیری لە شوێنەکەی هەستاند و دەستوری دا جەستەی هیکتۆر بشۆن و بۆنی خۆشی بکەن و بە کفنێکی جوان دایپۆشن و تا بە پەریام بە بینینی برینەکانی کوڕەکەی خەمبار نەبێت. دواتر ئاشیل جەستەکەی خستە ناو عەرەبانەیەک و بە پەریامی وت: جەستەی مناڵەکەت لەگەڵ خۆت ببە و دڵنیا بە
ئێمە تا کۆتایی هاتنی ڕێو ڕسمی خاکسپاردنەکەی هێرش ناکەینە سەر تەراوەکان. ڕێڕسمی بە خاکسپاردنی هیکتۆر 9 ڕۆژی خایەن لەو ماوەیەدا بە هەمان شێوە ئاشیل بەڵێنی دابوو. شەڕێک ڕووی نەدا، بەڵام لە کۆتایی ڕۆژی نۆیەم خاوەندی ئەپۆلۆ لە شێوەی پیاوێکی نەناسرا و ڕۆیشتە لای پاریس و داستانی بەهێزی ئاشیلی بۆ باسکردن. فێریکردن تەنیا ڕێگەی لە ناوبردنی ئاشیل ئەوەیە بە تیرێکی ژهراوی لە پاژنەی پێی بدات. بەیانی ئەو ڕۆژە پاریس کەوانی براکەی هەڵگرت و لەسەر بورجەکەوە تیرێک کە پێشتر ژاراوی کردبوو بە هەموو هێزیەوە بەرەو ئاشیلی هاویشت. خواوەندی ئاپۆلۆش بەنهێنی هاوکاری کرد و بە شێوەیەک تیرەکەی ڕێنوێنی کرد کە ڕاستەوخۆ بەر پاژنەی پێی ئاشیل کەوت. کاتێک ئاشیل تیرەکەی بەرکەوت ئەو پاڵەوانە گەورەیە لە تاو ئازار هاوارێکی کرد و لە ئەسپەکەی کەوتە خوارێ و دەستبەجێ گیانی لەدەستدا. دوای مەرگی ئاشیل جەستەکەی ئەویان سووتاند و ئێسقانەکانیان لە ناو گۆڕەپانی شاردا دفن کرد. دوای ئەم ڕووداوە گەورەکانی یۆنیان بەڵێنیاندا سیلاح و زیرکەی ئاشیل بە بەهێزترین و شیاوترین پاڵەوانی یۆنانی بدەن. هەمووان لەسەر ئەو بڕیارە بوون ئۆدیسە و ئاژاکس تەنیا پاڵەوانێکن شیاون بۆ وەرگرتنی سیلاحەکەی ئاشیل. لەبەر ئەمە پاشا ئاگامامون لە نێو ئۆدیسە و ئاژاکس تیر و پشکی خست. لەم تیر و پشکەدا ئۆدیسە سەرکەوت و سیلاحەکە بۆ گەشت، بەڵام ئاژاکس لەوە نەیتوانی بۆ ئەو پێگەیە بەدەست بێنێت. ئەوەندە خەمبار بوو کە شمشێرەکەی لە زەوی چەقاند و خۆی فڕێدایە سەری. بە خۆکوشتنی ئاژاکس ترس کەوتە ناو سەربازە یۆنانیەکان و گومانیان دەکرد گیرۆدەی تووڕێی خواکان بوون. ئەوان 10 ساڵی تەواو گەماروی تەراویەکانیاندا، بەڵام لەو ماوەیەدا کەس نەیتوانی لە دەروازەی شار تێپەڕێ و بڕواتە ناو شار. ئۆدیسە کە ئێستاکە فەرماندەی یۆنانیەکانی لە ئەستۆگرت بوو پلانێکی داڕشت. ئەو فەرمانی بەدارتاشەکاندا بڕۆنە دوورگەیەکی دوورەدەست و لەوێ ئەسپێکی گەورەی دارین دروست بکەن کە ناوەکەی شوێن بێت بۆ خۆحەشاردانی سەربازەکان. دوای ئەوەی ئەسپەکە ئامادە بوو بە شەو هێنایان بۆ قەراغی تەراوە. ئەو کات ئۆدیسە دەستوریدا بە سەربازەکان سواری کەشتێکان بن و لە پشت دوورگە چاوەڕێ بن. دواتر خۆی و ژمارەیەک لە پاڵەوانەکان لە ناو ئەسپەدارینەکەدا خۆیان داشارد. بەیانی ڕۆژی دواتر کاتێک پاسەوانەکان سەیری بەستنیانیان کرد ڕوبەڕووی دیمەنێکی باوەڕپێنەکراو بوونەوە. کەس لەوێ نەمابوو. ئۆردوگای دوژمن چۆڵ و هەموو کەشتەکان ڕۆیشت بوون، بەڵام لە قەراغ دەریا ئەسپێکی دارینی گەورەی بێدەنگ و جوڵەیان چاوی بڕی بووە دەروازەی شاری تەراوەکان. خەڵک بە بیستنی ئەم هەواڵە بە گومان بوو ئەوە یۆنانیەکان دەستیان لە گەمارۆدانی شەڕ هەڵگرتووە، دەستیان بە جەژن و شادی کرد. ئەوان بێترس دەروازەی شاریان کردەوە و ڕوویان لە بەستێن کرد. گەورەکانی تەراوە کە لە بینینی ئەسپەدارینەکە سەریان سوڕما بوو، گومانیان دەکرد ئەمە دیاریەکی یۆنانیەکانە بۆ پارێزگای ئەتنی شارەکەیان بڕیاریان داوە ئەسپەکە ببەنە ناو شار. بەڵام لائیکۆن یەکێک لە کاهینەکانی پەرزگا بوو کە دەیزانی ئەمە فێڵێکە و زیاتر نییە. هەوڵیدا ڕێگر بێت لە هێنانە ناوەی ئەسپەکە بۆ ناو شار. زۆری نەما بۆ دانیشتوانی تەراوە ڕازی بکات تا ئەسپەکە لە تووپەت بکەن. بەم کارە ئۆدیسە و سەربازەکانی لە ناو ئەسپەکە هەمویان دەکوژران، بەڵام لە ناکاو خواوەندی پیزئۆدۆن فریای یۆنانیەکان کەوت و ئەو ئەژدیها گەورەی لە ناو دەریاوە بەرەوە و بەستێنی تەروادە نارد. ئەژدیها کاتێک گەیشتە وشکانی بە خێرایی خۆی گەیاندە کاهین و خۆی لە ملیەوە ئاڵان. کوڕەکانی لائیکۆن ویستیان یارمەتی باوکیان بدەن، بەڵام نەیانتوانی هیچ کارێکی بۆ بکەن. چەند ساتێک دواتر لائیکۆن خنکا و گیانی سپارد. خەڵک کە بینەری ئەم ڕووداوە مەترسیدارە بوون، گومانیان دەکرد خواوەندی ئاتینا لەبەر گوناهی کاهین پەرزگاکەی سزاداوە. ئەوان دەبێت بۆ دامرکانەوەی تووڕی خواوەندەکە ئەسپەکە ببەنە ناو شار و پێشکەشی پەرزگای بکەن. هەمووان بە هەوڵێکی زۆر ئەسپەکان لە دەروازەی شاری تێپەڕاند و لای پەرزگادایاننا. ئەو شەوە خەڵکی تەراوە لەبەر سەرکەوتنیان بەسەر دوژمن و دەستیان بە سەما و جەژن کرد. نیوە شەو کاتێک هەموو خەڵک و پاسەوانەکان لە هیلاکی زۆر لە خەوێکی قوڵدا ڕۆچوو بوون، ئۆدیسە و سەربازە یۆنانیەکان بە هێواشی لە ناوسکی ئەسپەکەوە هاتنە دەر و پێش ئەوەی کەس هەستیان پێ بکات دەروازەی شاریان کردەوە. لەم کاتەدا شەڕکەرانی یۆنانی کە بە پێی پلانێکی پێشوو خۆیان گەیاند بۆ پشت دەروازەکانی شار، هێریشان بۆ ناو شارەکە برد. دانیشتوانی تەراوە کە دەنگەدەنگ و قەرەباڵخی بە ئاگا هاتنەوە بە بینینی بڵێسەکانی ئاگر و شمشێری یۆنانیەکان ترسیان لێ نیشت و شڵەژا و هەوڵیاندا ئەگیانی خۆیان ڕزگار بکەن، بەڵام پێش ئەوەی دەرفەتی ڕاکردنیان هەبێت بە شمشێری شەڕکەران دەکوژران. سەربازە یۆنانیەکان بێبەزەیانە پیاوان و ژنان و مناڵانیان لە تیغی شمشێرەکانیان تێپەڕاند و ئاگریان بەردایە هەموو ماڵەکان. کوڕە گەنجەکەی ئاشیل کە بە تەنیایی ڕۆیشت بۆ ناو کۆشکەکە ڕۆیشتە ناو ژووری پاشا و پێش ئەوەی پەریامی پیر لەسەر تەختەکەی هەستێت بە شمشێر لە سەریدا و کوشتی. ئاندرۆماکەی هاوسەری هیکتۆر کە هەوڵی ئەدا بە جلوبەرگی گۆڕا و کوڕەکەی ڕزگار بکات
بە دەستی سەربازە یۆنانیەکان بەدیل کرا. سەربازەکان بێبەزەیانە ئەستیانکسی مناڵیان لەسەری کۆشکەوە فرێدایە خوارێ و ئاندرۆماکەیان پێشکەش بە پاشای ئاگا مەمنون کرد. شەڕکەرانی یۆنانی کە 10 ساڵی تەواو لە پشت دەواازەکانی شاری تەراوە چاوەڕوان بوون تا هێلین وەربگرنەوە بۆ ڕۆیشتنە ناو شار دەستیان بە تاڵان و کوشتنی خەڵکی بێتاوان کرد. ئەوان بەزییان بەو خەڵکانشدا نەدەهاتەوە کە پەنایان بردبووە بە پەرزگای خواوەندی ئەتینا. تەنانەت کاساندرا خوشکی پاریس و کاهینی پەرزگایان لە ناو میحرابەکەدا سەربڕی. ئەفسانەی ئۆدیسا لە بەشی دووەم لە پەڕا 51. دوای ڕووخانی تەراوە یۆنانیەکان دەستیان بە تاڵانی شار کرد. ئەم وحشێتگەریە تووڕەیی خواوەندی ئەتینای بزواند. ئەو ڕۆیشتە لای خواوەندی پۆزئیدیۆن داوای لێکرد تا یۆنانیەکان لە کاتی گەڕانەوەدا گیرۆدەی سزایەکی سەخت بکات. کاتێک مەنلوس و هاوسەرەکەی هێلینی دەستکەوتەوە یۆنانیەکان سواری کەشتێکان بوون تا بۆ وڵاتەکەیان بگەڕێنەوە. بەڵام خواوەندی پۆزئیدۆن تۆفانێکی وا گەورەی نارد کە زۆری لە کەشتەکان تێکشکاند و ئەو کەسانی خیانەتیان بە پەرزگای خواکان کردبوو لە دەریاکەدا خنکان. لە ناو هەموو پاڵەوانەکانی یۆنان تەنیا ئۆدیسە لە مەرگ ڕزگاری بوو. ئەو کە بۆ شەڕی تەراوە 10 ساڵ لە هاوسەر و بنەماڵەکەی دوور بوو بەم شێوەیە سزادرا تا بۆ چەندین ساڵی دوور و درێژی دیکە لە سەرزەمینی بێگانەدا ئاوارە و سەرگەردان بمێنێتەوە. بەهۆی تۆفانی دەریایی کەشتی ئۆدیسا ڕێگەی بۆ دوورگەی سیسیل گۆڕی. ئۆدیسە و هاوڵانی دوای دابەزین لە قەراغەکانی دوورگە هەوڵیاندا لە ڕێگەی وشکانیەوە خۆیان بە یۆنان بگەێنن. بەڵام لە هەمان سەرەتای ڕێگا هاوڕێیانی ئۆدیسا بە خواردنی گەڵای لۆتۆس لەیل و پەڕی سەرزەمین و مەبەستەکانی خۆیان لەبیر کرد بۆ هەمیشە لەو دوورگەیەدا مانەوە. دوای ئەوەی ئۆدیسە و هاوڕێکانی دیکەی درێژەیان بە ڕێگادا ئەوان شەوانە نەزانرا و ڕۆشتە ناو ئەشکەوتێک کە دێوەزمەیەکی یەکچاوی سیسکۆپۆ لەوێ خەوت بوو. ئۆدیسا کە لە کۆتایەکانی ئەشکەوت گرفتار بوو بیرێکی بەزەین داهات. ئەو شەرابی ڕژاندە ناو ئەو کاسەی دێوەزمە ئاوی تێدا دەخواردەوە. دوای مەستبوونی دێوەزمە بەدارێک کە ئاگری تێبەردا بوو چاوەکانی کۆر کرد. دێوەزمە بەدەم نەڕاندنەوە لە ناو ئەشکەوتەکەدا بە دوایاندا دەگەڕا. بەڵام ئۆدیسە و کەسانێکی تر لە کاتێکدا خۆیان لە ژێر سکی گامێشێکدا شاردبەوە لە ئەشکەوتەکە ڕایان کرد. دوای ئەوەی ئۆدیسە و هاوڕێکانی بە تێپەڕین لە سەرزەمینی باکان و دێوەی مرۆڤخۆرەکان گەشتنە شارێک لە قەراغدەریە. ئەوان بە هاوکاری فەرمانڕەوای ئەو شارە کەشتێکی دیکەیان ئامادە کرد تا لە ڕێگەی دەریای باکوورەوە بۆ یۆنان بگەڕێنەوە. بەڵام لە ناو ڕێگادا گەشتنە دوورگەیەکی سیرینەکان. سیرینەکان ژنانی باڵدارن بەسەر مرۆڤ و جەستەی شێر بوون کە بە ئاوازە خۆشەکانیان پیاوانی دەریاییان شەیدای خۆیان دەکرد و ئەوانیان ئۆدیسە بۆ ئەوەی هاوڕێکانی بەم ئاوازە فریو نەخۆن گوێچکەی هەموو هاوڕێکانی بە مۆم پڕ کرد. بەڵام خۆی بۆ چێژبردن لە ئاوازی سیرینەکان دەستوریدا تا بە تەنافێکی بەهێز بەدەکەڵی کەشتێکە و بیبەستنەوە. بە تێپەڕبوون لە دوورگەی سیرینەکان ئۆدیسە و هاوڵانی گەیشتنە دوورگەی کالیپسۆ. لەوێ لە پەریەکی دەریای جوان ئۆدیسە و هاوڕێکانی دیل بوون بۆ ماوەی 7 ساڵ لەو دوورگەیە زیندانی کردن تا ئەوەی خواوەندی ئاتینا بەزەی پیاندا هاتەوە و یارمەتیدان تا بە دروستکردنی بەلەمێک لەو دوورگەیە ڕابکەن. ئەوان چەندین ڕۆژ لەسەر یەک پێبێ ئاو خواردن بەسەر ئاوە بوون تا ئەوەی شەپۆلەکانی دەریا ئەوانی گەیاندە قەراغەکانی یۆنان. لەوێ پاشای دوورگەکە کە خۆی لە شەڕکەرانی شەڕی تەراوە بوو ئۆدیسەی ناسیە و یارمەتیدا تا بۆ شارەکەی بگەڕێتەوە. کاتێک ئۆدیسە گەیشتە نزیک شارەکەی خۆی خواوەندی ئاتینا لە شێوەی پیرە پیاوێک ڕۆیشتە لای ئەو و
لە بارودۆخی شار و بنەماڵەکەی ئاگاداری کردەوە. ئۆدیسە هاوسەرێکی جوانی بە ناوی پنولیپا هەبوو. کاتێک هەواڵی کوژرانی یۆنانیەکان لە کاتی گەڕانەوەیان لە تەراوە بە گوێی دانیشتوانی شار گەیشت، دەوڵەمەندەکان بۆ بەدەستێنانی پنولیپا ڕژانە ماڵەکەی. بەڵام پنولیپا کە بە زیندومانەوەی هاوسەرەکەی هیوادار بوو، هەوڵیدا بە جێبەجێکردنی فێڵی خوازبێنەرە پێداگیرەکان لە خۆی دوور بخاتەوە. ئەو وای نیشاندا کە سەرقاڵی دروستکردنی کفنێکە بۆ هاوسەرەکەی و تا کۆتایی هاتنی ئەو کارە نابێت کەس ببێتە ئەرگ بۆی. بەڵام دروستکردنی کفنەکە تەواو دەبوو، چونکە پنولیپا ئەوی بە ڕۆژ دەیچنی لە شەودا هەڵی دەوەشاندەوە. بەڵام ئەم فێڵە تا سەر بەرگەی نەگرت، چونکە یەکێک لە خزمەتکارەکانی ئەمەی بە خوازبێنیکەرەکان وت و ئەوانیش پنولیپەیان لە کاتی لێکەڵوەشانەوەی چنراوەکاندا ناکاوگیر کرد. تلماکۆس کوڕی پۆنیلیپە و ئۆدیسە بوو، گەنجێکی تەمەن 20 ساڵ و زیاتر لەمە تااقەتی بینینی خوازبێنیکەرە دەوڵەمەندەکانی نەبوو. بڕیاریدا بۆ دێوزینەوەی باوکی سەفەر بکات. ئەو لە قەرەغ دەریا ژمارەیەک مەلەوانی بینی کە لە سەفەر گەڕابوونەوە. ئەوان ئاگاداری ئۆدیسە نەبوون، بەڵام گومانیان دەکرد منلۆس دەتوانێت یارمەتی بدات. کاتێک تیلماکۆس گەیشتە ئیسپارت، منلۆس پێشوازی لێ کرد و وتی ئەوانیش دوای بەجێهێشتنی تەراوە گیرۆدەی تۆفانی دەریا بوون، تا ئەوەی کەشتەکەیان لە قەرەغەکانی میسر نیشتۆتەوە و ڕزگاریان بووە. منلۆس لەوێ بیست بووی کە ئۆدیسە و هاوڵانی زیندون، بەڵام لە دوورگەی کالیپسۆ بوونەتە دیلی پەری دەریا. تلماکۆسیش بە بیستنی ئەم هەواڵە سوپاسی منلۆسی کرد و بە خێرایی بۆ دوورگەکەی ئیتیکا گەڕایەوە تا مزگەنی زیندووبوونی باوکی بەدایکی بدات. بەڵام پێش ئەوەی بگاتە ماڵ، خزمەتکارە پیرەکەیان ئەوی بردە ناو ئاخوڕێکەوە. لەوێ پیرەپیاوێکی کۆنەپۆش دانیشت بوو. تلماکۆس کە لە بینینی ئەو پیرەپیاوە سەری سوڕما بوو، لێی پرسی تۆ ئیترکەیت و لە ماڵی ئێمە چی دەکەیت؟ پیرەپیاو لە کاتێکدا فرمێسکی دەباراند ڕووی کردە لاوە سەر سوڕماوەکە وتی کوڕە شیرینەکەم، من باوکتم ئۆدیسا. تلماکۆس لە خۆشیاندا پەڕیە ئامێزی باوکی. ئەوان بۆ چەندین کاتژمێر پێکەوە ئاخاوتن. ئۆدیسە بۆ تلماکۆسی باس کرد چۆن بە هاوکاری خاوەندی ئەتینا لە دەست ئەو پەریە دەریایانە ڕایان کردووە و خۆیان کردووە بە گەشتیارێکی گەڕۆکتانە ناسرێنەوە و ئێستاکەش دەبێت بە پلانێکی بەرنامە بۆ داڕێژرا و خوازبێنیکەران لە ماڵەکەی دوور بکاتەوە. کاتێک کە شەو داهات، باوک و کوڕ سیلاحی شەڕیان لە هەمبەرەکانیان هێنایە دەر لە سوچێکا شاردیانەوە. بەیانی ئەو ڕۆژە پنولیپا هەموو خوازبێنیکەرانی بۆ ماڵەکەی بانگێشت کرد. دەوڵەمەندان و گەورەکان بۆ بەدەستێنانی پنولیپەی جوان جەواهێر و جلوبەرگی ڕازاوایان لەگەڵ خۆیان هێنا بوو. بەڵام پنولیپا هیچ کام لەو دیارە گران بەهایانەی وەرنەگرت. ئەو بە تیرروکەوانێک کە لە دەستیدا بوو ڕووی کردە ئەوان و وتی ئەم تیرروکەوانە هی هاوسەرەکەم ئۆدیسە بوو. من دەبمە هاوسەری ئەو کەسەی بتوانێت تیرێک لە ناوەڕاستی 12 ئەڵقا تێپەڕێنێت. خوازبێنیکەران یەک هاتن و هەوڵیاندا بەختی خۆیان تاقی بکەنەوە. بەڵام ڕاکێشانی زەی کەوانەکە دژوارتر بوو لەوەی ئەوان بتوانن. لەو کاتەدا پیرەپیاوێکی کۆنەپۆش هاتە ناو ماڵەکە و داوای کرد لەو تاقیکردنەوەیدا بەشداری بکات. دەوڵەمەندان و گەورەکان ڕخنەیان لە هاتنە ناوەوەی ئەو گرت و وتیان ئەم سوالکەرە غەریبە مافی ئەوەی نییە خوازبێنی جوانترین ژنی شارەکەیان بکات. بەڵام پنولیپا ئەوانی ئارام کردەوە ڕانگەیان هەمووان دەتوانن لەم تاقیکردنەوەیدا بەشداری بکەن. پیرەپیاو کە هەمان ئۆدیسە بوو لە ناو سەرسوڕمانی هەمووان تیرێکی خستە ناو کەوانەکە و بە هەموو هێزیەوە ڕای کێشا. دواتربی ئەوەی بجوڵێت کەوانەکەی بەرەڵا کرد. بەڵام تیرەکە لە ناوەڕاستی 12 ئەڵقەکەەوە تێپەڕی کردبوو. لە ناکاو ئۆدیسا دەمامکی لە ڕوخساری خۆی هەڵماڵی و ڕووی کردە خوازبێنیکەران و وتی لە هەموو ئەم ساڵانەدا کە من لەبەر ئارامی و ئاسایشی ئێوە شەڕم لەگەڵ دوژمنان دەکرد، بەڵام ئێوە نسوپاسی هاوسەر و تەنانەت مناڵەکەشمتان ئازار داوە. ئەمەیە سزای خراپەکاران. لەم کاتەدا تلماکۆس و خزمەتکارەکان هەموو دەرگاکانیان بەست تا کەس نەتوانێت ڕابکات. دواتر ئۆدیسا لە کاتێکدا بە خێرایی تیری دەخستە ناو کەوانەکەی بۆ خوازبێنیکەرانی دەهاویشت یەک ئەوانی کوشت.
مێژووی یۆنانی باستیان بابەتی یەکەم لە بەشی سێیەم لاپەڕا 59. یۆنان لانکەی شارستانێتی ئەوروپا، سەرزەمینێک کە ئەمڕۆ بە یۆنان ناودەبرێت، وڵاتێکە کوێستانی لە شێوە دورگەی کە لە باشووری ڕۆژهەڵاتی کیشوەری ئەوروپا ناوچەی بەڵکان جێگیرە. لەگەڵ ئەوەی یۆنان وڵاتێکی بچووکە، بەڵام لە گەشەکردنی فەرهەنگ و شارستانێتی مرۆڤایەتی دەورێکی گرنگی بینیوە. دانیشتوانی باستیانی ئەم سەرزەمینە میراتێکی گرانبەها و تایبەتی ئەوتۆیان لە خۆیان بەجێهێشتووە کە هێشتاکەش بە تێپەڕبوونی هەزاران ساڵ دەتوانن کاریگەریەکانی فەرهەنگی یۆنانی لە بوارە جیاوازەکانی وەک هونەر، ئەندازیاری و بیری و هزری و سیاسی و فەلسەفەی جیهانی ئەمڕۆمان ببینین. هەرچەندە بەردەوام شاری ئاتن وەک لانکی شارستانێت و فەرهەنگ ئاماژەی پێدەدرێت، بەڵام کۆنترین شارستانێتی ناسراوی یۆنان لە دورگەیەک بە ناوی کریت سەری هەڵدا. شارستانێتی مینوسی 2200 تا 1450 پێشزاین بابەتی دووەم لە بەشی سێیەم. لە ئەفسانەی تیزئۆس و مینتۆرۆ بەم شێوە خوێندن کە مینۆس پاش دوورگەی کریت کە لە ناو کۆشکێکی بەشکۆ فەرمانڕەوایی هەموو یۆنانی دەکرد، ئەو فەرمانی دابوو ساڵانە ژمارەیەک لە لاوەکانی ئاتن بۆ قوربانی بۆ ئەشکەوتی هەیۆلای مینتۆرا ببن. بەڵام پاڵەوانێکی ئازای ئاتنی بە ناوی تیزئۆس بە تەنیا ڕۆیشتە ناو ئەشکەوتەکە و ئەو هیۆلایی کوشت. خەڵک تا ماوەیە گومانیان دەکرد ئەم داستانە ڕاست نییە و ئەفسانەیەک زیاتر نییە، تا ئەوەی لە سەرەتای سەدەی 19 میزاین دەستەیەک شوێنەوارناس کۆشکێکی بەشکۆیان لە قەراغ باکووری دورگەی کریت دۆزیەوە کە مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ 4000 ساڵ پێش ئێستا. ئەوان بە دۆزینەوەی چەندین پەیکەر و هەروەها وێنەی نەقاشیکراوەکان لە ڕێو ڕەسمی پەرستنیگا لەسەر دیوارەکانی کۆشک ئەو گومانیان لا دروست بوو کە ئەگەری ئەوە هەیە ئەم کۆشکا کۆشکی پاشای مینۆس بێت. لەوێ کە شوێنەوارناسەکان زانیاری زۆریان لەسەر دانیشتوانی کۆنی دوورگەکە نەبوو، ئەوەیان ناو نابوو سەرزەمینی مینۆس. بەڵام چەندین ساڵ دواتر بە دۆزینەوەی لەو حێکزانیان ناوی ئەو شارە کۆنۆسۆس بووە و دێتە بەرچاو مینۆسیەکان لە دەوروبەری 2500 پێشزاین لە ئاسیای بچووک و باشووری رووسیا بۆ ئەو دوورگەیە کۆچیان کردبێت، چونکە پیشەگەری بەتوانا بوون توانیویانە بناغی یەکەم شارستانێتی ئەوروپا لەو شوێنەدا بڕێژن. مینۆسەکان خەڵکانێکی زیرەک بوون. ئەوان 4000 ساڵ پێش زاین کۆشکی 5 قاتیان دروست کردبوو بە ئەندازیارێکی سەرسوڕهێنەر بە کەرەستەی پێشکەوتۆکان وەک لولە گڵینە و جیاوازەکان بۆ هاتوچۆ و ئاوی گەرم و سارد دروست کراوە. دیوارەکانیان بە نەقاشی زۆر جوان ڕازاندۆتەوە. بە لێکۆڵینەوە لەسەر چەندین پەیکەری بچووکی دۆزراوە لەم کۆشکەدا دەتوانین تێبگەین کە مینۆسیەکان تەنیا خوای باشەکانیان پەرستووە، باوەڕیان بە خواستەمکار و دێوەکان نەبووە. هەروەها نەقاشی سەر دیوارەکانی کۆشک ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە ئەم خەڵکە شەڕەنگێز و شەڕخواز نەبوون، زۆربەی کاتەکانی خۆیان بە یاری و ڕابواردن بەسەر بردووە. لەناو ئەم دیمەنانەدا ژنان و کچان هاوڕێ لەگەڵ پیاوان لە ڕێوڕسمەکاندا بەشداریان کردووە و بە پێچەوانەی زۆر لە وڵاتە ئەمڕۆیەکان ژنانی مینۆسی لە 4000 ساڵ پێش ئێستا لە ئازادی زیاتر کەڵکیان وەرگرتووە. بەڵام ئەم شارستانیەتە بەشکۆیە چۆن لە ناوچوو؟ شوێنەوارناسەکان بە دۆزینەوەی بەرد و خۆڵە مێشەبورکانیەکان و لێکۆڵینەوە لەسەر کۆنی ئەوان گەشتنە ئەو ئەنجامەی لە دەوروبەری 1200 ساڵ پێشزاین فوارەیەکی مەزنی مادەبورکانیەکان لە دوورگەی تەرە لە 120 کیلۆمەتری دوورگەی کریت بۆتە هۆی لە ناوچوونی ئەم شارستانیەتە پێشکەوتووە. ئەوەی تا ئێستا ڕوون بۆتەوە ئەوەیە کە هەموو بیناکانی کۆشکەکانی مینۆسیەکان لە ماوەی زۆر کورتادا ڕووماون و ئەوانی دیکە لەژێر خۆڵەمەشی بورکانەکەدا دەفن کراون. شارستانی میسینی 1500 تا 1200 ساڵ پێش زاین
بابەتی سێیەم لا بەشی سێیەم. بەڕووخانی شارستانێتی مینۆسی ئەو خەڵکانی لە قەڵای میسین دەژیان هێرشیان کردە سەر دورگەکانی باکوور و هەموو ئەو کەسانەی لە بورکان و بوومەلەرزەکە ڕزگاریان بوو دیلیان کردن و بەداگیرکردنی سەرزەمینەکانی دەوروبەر بە خێرایی بوونا یەکەم هێزی سەرەکی لە یۆنان. دەوروبەری ساڵی 1200 زاینی هێزێکی مەزن لە شەڕکەرانی میسین بە پاپۆرە جەنگیەکان هێرشیان کردە سەر شاری تەراوە و لەو سەری دەریای ئیژە، بەڵام بەهۆی قەڵابەهێزەکانی شاری تەراوە نەیانتوانی شارەکە داگیر بکەن تا ئەوەی بەهۆی فێڵی ئەسپی دارین شەوانە ڕۆشنە ناو شار و ئەویان بە تەواوی وێران کرد. بیرەوەری ئەم ڕووداوە لە شاری تەراوە تا ماوەیەک سینە بە سینە دەگێڕدرایەوە. شاعیرانی زۆر بۆ وەسفی ئازایەتی و بێریەکانی شەڕکەرانی میسینی و تەراوەیی شیعری حەماسیان هۆنیەوە بۆ ڕاکێشانی سەرنجی بیسەران زیاد لە ڕادە گەورەیان دەکرد. ناودارترینی ئەو شیعرانە دەگەڕێنەوە بۆ هۆمیرۆی شاعری ناوداری سەدەی هەشتەیەمی پێشزاین کە لە کتێبی ئیلیادەدا ڕووداوەکانی ئەو شەڕە ئەفسانەیە زۆر بە جوانی وەسف کراوە. لێکۆڵەرەوەی مێژوویەکان تاماوەیەکی زۆر گومانیان دەکرد داستانی شەڕی تەراوە ئەفسانەیەک زیاتر نییە تا ئەوەی لە ساڵی 1870 زاینی شوێنەوەرناسێک بە ناوی هانریش شلمەن بە دۆزینەوەی وێرانەکانی شارێکی کۆن لە تەوپۆڵکەکانی قەراغ ڕۆژئاوای تورکیا و گەنجینەیەکی بەهێزی لە زێڕ و زیو کە لە ناوبەردی دیوارەکانی کۆشکدا شارا بوونەوە دەنگێکی سەری لە ناو کۆڕە زانستیەکانی دنیادا دروست کرد. ئەم شوێنەوارناسە ناودارە باوەڕی وا بوو ئەم شارە شاری باستیانە لە دووروبەری 1200 ساڵ پێش زاین کە بەهۆی شەڕێکی ماڵوێرانکەر بۆ تاوێرانەیەک هەمان شاری ئەفسانەی ونبووی تەراوەکانە. سەردەمی کۆن 750 تا 480 پێش زاین بابەتی پێنجەم لە بەشی سێیەم لاپەڕا 76 بە زیادکردنی دانیشتوان و پارە پێکهاتەی سیاسی پۆلیسیەکان گۆڕانی بەسەردا هات. ئەشراف و خاوەن زەوێ گەورەکان بۆ پارێزگاریکردن لە ماڵ و سامانی خۆیان سەربازیان بەکرێگرت و بۆ خۆیان ئەرتەشێکی بچووکیان پێکهێنا. بە تێپەڕبوونی کات هێزێکی ئەوتۆیان بەدەستهێنا کە یەکیان گرت و فەرمانڕەوای پۆلیسیان لەناو برد و بە دامەزراندنی شۆرای حکوومەتی جڵەوی دەستەڵاتیان گرتە دەست. لە کۆتایەکانی سەدەی حوتەمی پێشزاین خەڵکانی کە لەستەم و نالەباری فەرمانڕەوا و ئەشرافەکان تووڕەبوو بوون شۆڕشان کرد و شورای حکوومەتیان ڕووخاند. هەندێک لە ڕێبەرە سیاسیەکان لەم بارودۆخە کەڵکیان وەرگرت و بە بەڵێنی جێگیرکردنی یاساکان و چاکسازیکردن لە حکوومەت بە دەستەڵات گەیشتن، بەڵام چاکسازی یاساکان دووبارە بە زیانی جوتیاران و وەرزێران کۆتایی هات تا ئەوەی پیاوێک بە ناوی سۆڵۆن کە لە سیاسیە خۆشناوەکان بوو بۆ ڕێبەری پۆلۆسی ئاتن هەڵبژێردرا. ئەو یاسا و سزادانی تووڕەی بێبەزەیانەی هەڵوەشاندەوە و قەرزە زۆرەکانی دەوڵەمەندەکانی لەسەر خەڵک پوچەڵ کردەوە. دواتر دەستێک لە هاوڵاتی ئاسایەکانی هەڵبژارد تا بە پێکێنانی ئەنجومەنێکی ڕاوێشکردن ئەو لە داوێنی یاسای دادپەروەرەکاندا هاوکاری بکەن. پلانی چاکسازی سۆڵۆن بە تێپەڕبوونی کات بووە هۆی دروستبوونی حکوومەتێک کە بە پێی یاساکانی ئەنجومەنی یاسادانەری کاری دەکرد. ئەم شێوە حکوومەتە بە خێرایی بووە نمونەیەک بۆ حکوومەتەکانی دیکە و جگە لە ئەسپارتا دەوڵەتە شارەکانی دیکە هەوڵیان نەدا شێوەی حکوومەتێک لەسەر بنەمای دیموکراسی لە ناو حکوومەتەکەی خۆیان دروست بکەن. ئەسپارتەکان کە زیاتر لە چینی ئەشراو بوون و کۆیلەی زۆریان لە پۆلیسەکانی خۆیان بە خزمەت گرتبوو بۆ ڕێگەگرتن لە شۆڕش و چینی ژێردەست بە توندی دژی چاکسازی لە حکوومەت وەستانەوە و پێداگریان لەسەر هەمان حکوومەتی ئەشرافی خۆیان کرد. بەڵام لەگەڵ ئەم ساختگرتنانەیش بەهێزترین و شارەزاترین ئەرتەشی یۆنانی لە ژێردەستا بوو. لە ناوەڕاستەکانی سەدەی شەشەمی پێشزاین کاتێک ئاتینیەکان سەرقاڵی دانانی یاسای دیموکراتیەکانی خۆیان بوون، چاکسازی سیاسی و ئەسپارتەکان سەرقاڵی ئامادەکردنی ئەرتەشی خۆیان بوون، ئیمپراتۆرەتی گەورەی هاخامنشینی لە ئێران دەرکەوت.
سەردەمی تاریکی 1950 پێشزاین بابەتی چوارەم لە بەشی سێیەم. دەستەڵاتخوازی و هێرشە بڕبڵاوەکانی میسینی بۆ دراوسێکانی دەوروبەری بووە هۆی ئەوەی نەتەوە وەحشیەکان کە لە باکووری یۆنان نیشتەجێبوون هان بدرێن و هێرشیان بکەنە سەر. میسینیەکان بۆ بەرگریکردن لە شارەکان خۆیان ئامادە کرد، بەڵام ڕم و شمشێر و مەفرەغەکانی ئەوان لە بەرامبەر چەکی ئاسنینەکانی دوژمن کاریگەری نەبوو. لە ماوەیەکی کوورتدا هێرشبەرەکانی باکوور شارەکانی میسینیان وێران کرد، ماڵەکانیان وێران کرد و خەڵکەکانیان لە ناو خوێندا تلاندەوە. بە ڕووخانی دووەم شارستانێتی یۆنان ئەم وڵاتە بۆ ماوەی 350 ساڵ سەردەمی تاریکی بەخۆیەوە بینی. بەهۆی ئەم هێرشانەوە ئەو دەستەی لە میسینیەکان کە زیندوو مابوونەوە بەرەو سەرزەمینەکانی باشووری یۆنان دورگەکانی ڕۆژهەڵاتی دەریای ئیژە دورگەی سیسیلی ئیتالیا ڕایان کرد. ئەوان لەسەرخۆ بۆ لە ئەماندابوون لە هێرشی دووبارەی دوژمنان دەستیان بە دروستکردنی شاری تازە لە دەوروبەری تەپۆلکە و تاشەبەردە گەورەکان کرد. یۆنانیەکان بەم شاریان دەوت پۆلیس، بەرزترین شوێنیان بە ئاکرۆپۆلیس ناو دەبرد. ئەوان بە دروستکردنی قەڵا نیزامیەکان لە ئاکرۆپۆلیس لە زمانی شەڕدا وەک سەنگەر و لە زەمەنی ئاشتی بۆ کۆبوونەوەی کۆڕ و ڕاوێشکردنی کەڵکیان لێوەردەگرت. بە تێپەڕبوونی کات و زۆربوونی ژماری دانیشتوان شاری گەورە دروست بوو. ئەم شارانە کە چەندین گوندیان خستبووە ژێر پشتیوانی خۆیانەوە، خۆیان وەک وڵاتێکی بچووک دەوڵەت و سنوورێکی دیاریکرا و سکەی تایبەتی خۆیان لێدەدا. لە گەورەترین دەوڵەتی شارەکانی یۆنان لە کۆتایەکانی سەدەی تاریکی دروست بوون دەتوانین بە ئاتن، ئاتیک، ئیسپارت، تبس، کۆرنێت، ڕۆدس ئاماژەی پێ بدەین. ئەم دەوڵەت و شارانە بە تێپەڕبوونی کات و جێگیربوونی پەیوەندیە بازرگانیەکان لەگەڵ دراوسێ دەریاکانی خۆیان وەک فینیقیەکان، سووریا لەگەڵ دیاردەکانی شارستانیەت وەک خەت و نووسین ئاشنا بوون. هەرچەندە پۆلیسیەکان یۆنانی وەک وڵاتێکی سربەخۆ لەلایەک و دەوڵەتێکی سربەخۆیان بوو، بەڵام فەرهەنگ و زمانێکی هاوبەش ئەوانی بە یەکەوە پەیوەست دەکرد. خەڵکی ئەم پۆلیسانە بە یەک زماندا ئاخاوتن و خوا هاوشێوەکانیان دەپەرست. بە تێپەڕبوونی کات پەرستگای تایبەت لە یۆنان دروست بوو کە هەموو خەڵک لە شارە جیاوازەکانی یۆنان بۆ پەرستن دەیانتوانی ڕووی تێبکەن. لە کۆتایی سەدەی تاریکی و بوژانەوەی ئاسایش و ئارامی یۆنانیەکان خۆیان بۆ سازدانی جەژنە مەسەبیەکان ئامادە دەکرد. ڕێوڕسمی ئۆلۆمپیک یەکێک بوو لە گرنگترین ئەو جەژنانەی کە ساڵانە بە شانازی خوای زیئۆس لە پەرستگای ئۆلۆمپیا بە بەشداری پاڵەوانەکان لە دەوڵەت و شارە جیاوازەکاندا ئەنجام دەدرا. لە کاتی ئەنجامدانی ئەم کێبڕکیانە و بۆ ڕێزگرتن لە خواکان شەڕ لە نێوان پۆلیسەکان دەوەستا تا بەشداریکەران و سیرکەران بتوانن بە ئاسانی لەو پەڕی ئارامی خۆیان بگەینە شوێنی کێبڕکیەکان. کێبڕکیەکانی ئۆلۆمپیک لە سەردەمی باستیان لە خۆگری وەرزشە پێنجدانەیەکانی بازدان لە درێژی ڕاکردن و هاویشتنی دیسک و هاویشتنی ڕم و زۆرانبازی و هەروەها تیرهاویشتن، ئەسب سواری و عارەبانە لێخوڕین و شەڕی مشت بوو کە بەتەنها لە ناو پیاواندا ئەنجام دەدرا. ژنان مافی بەشداریکردن یا سیرکردنی ئەم یاریانیان نەبوو. خەڵاتی براوەکانی کێبڕکێ تاجێک لە لقێکداری زەیتون بوو، وێنەی کەسی سەرکەوتویان وەک خواکان و پاڵەوانە ئەفسانەیەکان لەسەر دەڤەری سواڵەتەکان نەقاشیان دەکرد و یا پەیکەرێکیان بۆ دروست دەکرد. دەستپێکردنی کێشمەکێشم لە نێوان ئێران و پۆلیسیەکانی یۆنان بابەتی شەشەم لە بەشی سێیەم لاپەڕا هەفتاونۆ. لە ساڵی 514 پێشزاین و بە دەستوری داریۆش هاخامنشینی سوپاکەی ئێران بە تێپەڕبوونی لە دەرناڵی دەردانائیل لە ڕێگای باکووری یۆنانەوە ڕۆیشتە ناو ئەوروپا و دوای داگیرکردنی پۆلیسی تراکیەکان تا ئەو لای ڕووباری دانوب و شوێنی نەتەوە وەحشی سەکاکەکان ڕۆیشتنە پێش. بەڵام لەوێ کە سکاکەکان بەردەوام لە هەڵاتندا بوون و شوێن کەوتنی ئەوان ئەنجامی نەبوو، بەشێک لە سوپای ئێران بە فەرمانڕەوای مەکابیزی لە باکووری یۆنان مانەوە و ئەوانی تر لەگەڵ داریوش بۆ ئێران گەڕانەوە. فەرماندەی ئێرانی لە ماوەی 1 ساڵدا توانی چەند دیرگەیەکی یۆنانی داگیر بکا و ناچاریان بکات باج بە ئیمپراتۆرێتی ئێرانی بدەن. بە ڕووخانی خێرای ئەم پۆلیسانە
ئاتینیەکان هەستیان بە مەترسی کرد چونکە دڵنیا بوون بە خێرایی ئەوانیش ڕوبەڕووی هێرش دەبنەوە. لەبەر ئەمە هەوڵیاندا خەڵک بۆ یەکێتی و ڕاپەڕین دژی فەرمانڕەوای ئێرانیەکان هان بدەن. لە ئەنجامدا پشتیوانی و ماڵی نەتەوایەتی ئاتینیەکان بە ئەنجام گەیشت. لە ساڵی 499 پێشزاین یۆنانە بەزیوەکان شۆڕشیان کرد و ئاتینیەکان بە ناردنی ئامادەکاریەکان و 20 پاپۆری شەڕکەر یارمەتی ئەوانیاندا. شۆڕشیەکان دوای کوشتنی فەرمانڕەوای ئێرانیەکان هێرشیان کردە سەر سارد و پەرزگاکانی شاریان ئاگر تێبەردا. کاتێک ئەم هەواڵە بە پایتەختی ئێران گەیشت، داریوش دەست بەجێ سوپاکەی بۆ لەناوبردنی شۆڕشی لیدی نارد. سوپای ئێرانی بە هێرشێکی بەربڵاو و توانایەکی بەخێرا شۆڕشەکە لە مەکدۆنیا و پۆلیسەکانی دیکەی لەناو ببن. دوای ئەوە داریوش بڕیاریدا لەبەر ئەم کاریان و هەڵخڕاندنی پۆلیسیەکانی دیکە سزا بدەن. دواتر فەرمانیدا لە ڕێگەی دەریاوە هێرش بکەنە سەر ئاتن. شەڕی ماراتۆن ساڵی 409 پێشزاین بابەتی حوتەم لا بەشی سێیەم لاپەڕا 79. سەبارەت بە شەڕەکانی ئێران و یۆنانی ناچارین بۆ تەنها سەرچاوەیانی کتێبی مێژووی هیرۆدۆت کە 50 ساڵ دوای شەڕی ماراتۆن نووسراوە بگەڕێنەوە. هیرۆدۆتی یۆنانی لە کتێبەکەیدا نووسیوێتی بە دەستوری داریۆش دوای لە ناوبردنی شۆڕشە پاپۆرە دەریایەکانی ئێران لە تەراکیە بەرەو باشوور بەڕێکەوتن، بەڵام ڕوودانی تۆفانێکی بەهێز بووە هۆی ئەوەی لە نێو ڕێگەدا بگەڕێنەوە. 2 ساڵ دواتر داریۆش سوپایەکی دیکەی بە فەرمانڕەوایی داتیس پێک هاتوو لە 6,000 سەرباز بەرەو ئاتن نارد. ئەم جارە کەشتی جەنگی ئێران لە بەندەرێک لە لیدیا بەڕێکەوت و بە تێپەڕبوون لە دەریای ئیژە لە قەراغ شاری بچووکی ماراتۆن لە 42 کیلۆمەتر باکووری ئاتن لەنگەری خست. ئاتینیەکان کە لە پلانی ئێرانیەکان ئاگادار بووبوونەوە، پێش ئەوەی سەربازە ئێرانیەکان لە کەشتیدا بەزن لە بەرامبەر ئەواندا ڕیزیان بەست. وایان گەڕاوەتەوە کە ئاتینیەکان پێش دەستپێکردنی شەڕەکە پەیامێکیان بۆ ئەسپارتەکان نارد و داوای هاوکاریان لێکردن. بەڵام ئەسپارتەکان بە بیانووی ئەنجامدانی ڕێوڕسمی مەسەبی هاوکاری خۆیان بۆ 2 هەفتە دواتر داخست. ئاتینیەکان کە خۆیان لە بەردەم سوپاکەی ئێران بە تەنها بینی، جگا لە بەرگریکردن هیچ چارەیەکیان نەمابوو. کاتێک 2 سوپاکە ڕوبەڕووی یەکوەستان، سەرەتا سوپای ئێرانی بە هێرشێکی خێرا توانی ڕیزەکانی یۆنانی تێک پشکێنێت. بەڵام بەهۆی بوونی زۆنکاوەکان لە هەردوو لای گۆڕەپانی شەڕەکە، ئەو دەستانەی لە کەنارەکانەوە ئەرکی پشتیوانی لە هێزی پێشەوان لە ئەستۆدا بوو، نەیانتوانی بوو کار بکەن و لە ئەنجامدا ژمارەیەک لە سەربازە ئێرانیەکان کە گەیشتبوونە پشت سوپای یۆنانی لە گەماروی یۆنانیەکاندا گرفتار بوون. لەم کاتەدا فەرماندەی ئێرانی کە پێشچوونی بەشێکی نائەگەری دەبینی دەستوری پاشەکشەی کرد. دوای ئەوە ئێرانیەکان هەوڵیاندا لە ڕێگای دەریا و بە دەوردانی شێوە دوورگەی ئاتیک لە پشتەوە هێرش بکەنە سەر ئاتینیەکان. بەڵام میلتادیس فەرماندەی ئاتینیەکان کە هەستی بەم پلانە کردبوو، دەستوری بە سەربازەکانیدا بێوچان گرتن بەرەو ئاتن بگەڕێنەوە. پێش ئەوەی کەشتیەکانی ئێران بگەنە بەستێنەکانی ئاتن، سەربازەکانی یۆنانی گەیشتنە دەروازەی شار و سەنگەریان گرت. ئێرانیەکانیش کە داگیرکردنی شاریان بە نەئاگەری بینی، بەرەو سارد گەڕانەوە. شەڕی ترومپێل و سالامیس ساڵی 480 پێشزاین بابەتی هەشتم لە بەشی سێیەم لاپەڕا 82. دوای شەڕی ماراتۆن یۆنانیەکان کە خۆیان لە گەمارۆدا بینیەوە، میسریەکانیان بۆ شۆڕش دژی ئێرانیەکان هاندا. لەوێوە کە وڵاتێکی دەوڵەمەندی میسر بۆ ئێران گرنگی زۆری هەبوو، داریوش دەستوری گەڕانەوەی بە سوپاکەی ئێراندا. ئەو بڕیاریدا بوو دوای دامرکانەوەی شۆڕشی میسر بۆ یۆنان بگەڕێتەوە و تۆڵە لە ئاتینیەکان بستێنێت. بەڵام تەمەن ڕێگەی پێنەدا و لە ساڵی 468 پێشزاین کۆچی دوایی کرد. بە مەرگی داریوش کوڕەکەی خاشیارشا لەسەر تەختی سەڵتەنەت دانیشت. ئەو دوای لە ناوبردنی شۆڕشی میسرەکان و لەسەر داوای فەرماندەکانی سوپا، بڕیاریدا قەرەبووی سەرنەکەوتنی باوکی
لە شەڕی ماراتۆن بکاتەوە. بەم شێوەیە سوپای ئێران لە ساڵی 480 پێشزاین ینی 10 ساڵ دوای شەڕی ماراتۆن لە لەشکرێکی گەورە بەرەو یۆنان بەڕێکەوتن. بە فەرماندەی خاشیارشا ئەم جاریش سوپای ئێران بۆ 2 دەستە دابەش کرا. کەشتێ شەڕکەرەکان لە بەندەرێک لە ڕۆژئاوای لیدی بەرەو یۆنان بەڕێکەوتن و هاوکات هێزی پیادە بە فەرماندەی خاشیارشا بە تێپەڕبوون لە دەرناڵی دەردانائیل لە ڕێگای وشکیەوە بەرەو ئاتن بەڕێکەوتن. کاتێک هەواڵی لەشکرکێشی ئێرانیەکان بە ئاتن گەشت، خەڵک ترسان، هەندێک لەسەر ئەو باوەڕە بوون دەبێت تەسلیم ببن و هەندێکیان لەسەر یەکێتی دەوڵەت و شارەکان و خۆراگری جەختیان دەکردەوە. سەرنجام گەورەکان و ڕێبەرەکان بۆ ئەنجامە گەشتن بڕۆنە پەرستگای دۆڵفی تا داوای یارمەتی لە خواوەندی ئاپۆلۆ بکەن. کاهینەکانی پەرستگا کە لەلایەن خواوەندی ئاپۆلۆوە قسەی دەکرد، لە وەڵامی پرسیارەکەی ئەوان داوتی بەرەو ئەو لای دنیا ڕابکەن، لە ماڵە بەردینەکانی خۆتان دوور کەونەوە، تەنها دیوارە تەختینەکان پارێزگاری لە ئێوە دەکەن. گەورەکانی ئاتن وتەکانی کاهینەکانیان بەم شێوەیە لێکدایەوە کە دەبێت لە ئاتن بڕۆنە دەر و سوار لەسەر کەشتی بەرگری لە خۆیان بکەن. بە پێچەوانی شەڕی پێشوو ئەم جارە ئیسپارتەکان خۆیان هاوکاری ئاتنیەکانیان کرد. دوای دروستکردنی ئەنجومەنی شەڕ وا بڕیاردرا هێزێکی پێکاتوو لە پیادەکانی ئەسپارتی لەژێر فەرماندەی لۆنداز لە دۆڵی گرنگی ترۆمپێل پارێزگاری بکەن تا ژنان و مناڵ ئەو دەرفەتیان هەبێت لە شار بڕۆنە دەر و سەربازە ئاتینیەکان کەشتەکانیان بۆ شەڕی دەریایی ئامادە بکەن. کاتێک سوپاکەی ئێران گەشتە دۆڵی ترۆمپێل، ڕوبەڕووی خۆراگری سەرسەختانی ئیسپارتەکان بۆوە. ئەوان چەندین جار هێرشیان کردە سەر دۆڵەکە، بەڵام بەهۆی پێگەی بەرز و لە پێش یۆنانیەکان ناچار بە پاشەکشێ دەبوون. سەرنجام یۆنانیەکان لە تەماحی وەرگرتنی پاداشت ڕێگایەکی نیشانی ئێرانیەکاندا کە توانیان بە دەوردانی دۆڵەکە لە پشتەوە هێرش بکەنە سەر ئەسپارتەکان. لۆنیداس و هاوڕێکانی کە بەپێی یاسای ئەسپارتەکان بە پێشنیاری تەسلیم بوون ڕازی نەبوو بوو تا دوایین ساتی خۆراگریان کرد و سەرنجام هەموویان کوژران. بە خۆراگری ئەسپارتەکان لە دۆڵی ترۆمپێل دانیشتوانی ئاتن دەرفەتیان دەستکەوت و شارەکانیان چۆڵ کرد و بۆ دوورگەی ئەمنیەکانی باکوور ڕایان کرد. کاتێک ئێرانیەکان گەیشتنە ئاتن، ئەویان بە چۆڵی بینی، وایان گێڕاوەتەوە کە بە دەستوری خاشیارشا لە قەرەبووکردنەوەی ئاگرتێبەردانی پەرستگای سارد پەرستگاکانی ئاکرۆپۆلوسی ئاتنیان ئاگرتێبەردا. کاتێک خاشیارشا لە رەنگرگرتنی کەشتی ئاتینیەکان لە دوورگەی سالامیس 10 کیلۆمەتر باشووری ئاتن ئاگادار بۆیەوە، دەستوری بە کەشتێ شەڕکەرەکانی ئێراندا خۆیان بۆ هێرشی دەریایی ئامادە بکەن. بەیانی ئەو ڕۆژە 1000 کەشتی شەڕکەری ئێران لە بەرامبەر 380 کەشتی یۆنانی ریزیان بەست. بە هەڵهاتنی خۆر دەنگی شیپۆرەکانی شەڕ بەرز بۆیەوە. کەشتیەکانی ئێران لە هەردوو لای دوورگەکە بەرەو کەشتە یۆنانیەکان بەڕێکەوتن. لە هەمان سەرەتا کەشتێ بچووکەکانی یۆنان کە توانای مانۆردانی زیاتریان بوو، توانیان چەندین کەشتی ئێرانی تێک بشکێنن. لەم کاتەدا سەربازە ئێرانیەکان کە کەوتبوونە ناو دەریا هەوڵیاندا خۆیان بگەێنە بەستێک، بەڵام لەوێ یۆنانیەکان بەڕمەوە چاوەڕوانیان دەکردن. بەم شێوەیە لە یەکەم کاتژمێرەکانی شەڕ ژمارەیەکی زۆر لە سەربازە ئێرانیەکان لە دەریادا خنکان. کەشتەکانی دیکەی ئێران کە دەیانویست بگەڕێنەوە بەهۆی تەسکی کەنداوەکەوە بەر کەشتەکانی دیکە کەوتن و نقم بوون. بە بەردەوامبوونی ئەم بارودۆخە پاشای ئێران کە بینەری تێکشکانی لەشکرەکەی بوو دەستوری پاشەکشەی دەرکرد. خاشیارشا کە فراوانترین ئیمپراتۆرێتی جیهانی لەبەردەستا بوو، ئامادە نەبوو بۆ داگیرکردنی سەرزەمینی بچووکی یۆنان زیاتر لەمە کات بە فیڕۆ بدات. لەبەر ئەمە دەستوری پاشەکشەی دەرکرد. گەڕانەوەی پاشای ئێران و سەرکەوتنی لە شەڕی سالامیس بووە هۆی ئەوەی ورەی یۆنانیەکان بەرز بێتەوە و ساڵێک دواتر لە شەڕێک لە دەشتی پلاتە ڕۆژئاوای ئاتن یۆنانیەکان سەرکەوتن تا جارێکی تر بەسەر ئێرانیەکاندا سەرکەون و ئەوان لە سەرزەمینەکەی خۆیان دوور بخەنەوە. سەردەمی کلاسیک 480 تا 323 پێش زاین بابەتی نۆیەم لە بەشی سێیەم لاپەڕە 85. دوای دوو شەڕی ماراتۆن و سالامیس زۆربەی یۆنانیەکان چاوەڕوانی هێرشێکی دیکەی ئێرانیەکان بوون. لەبەر ئەمە ئاتنیەکان
پێشنیاریان کرد پۆلیسەکانی یۆنان بۆ ڕووبەڕووبوونەوە لەگەڵ هێرشێک یەکێتیەک دامەزرێنن. لەبەر ئەمە لە ساڵی 478 پێشداین دەوڵەتە شارە گەورەکانی یۆنان لە دوورگەیەک بە ناوی کەلۆس کۆبوونەوە. لەناو ئەم باس و گفتوگۆیانەدا ئاتنیەکان بەرنامەی دیوارکێشیان بە دەوری شارەکەدا ئاشکرا کرد، بەڵام ئەسپارتەکان بە توندی دژی ئەم بۆ چوونەوەستانەوە. بەڵگەی ئەوان ئەوە بوو ئەگەر ئێرانیەکان دووبارە بتوانن ئاتنداگیر بکەن لەو شارە وەک خەڵایەکی بەهێز بۆ ڕووبەڕووبوونەوە لەگەڵ پۆلیسەکانی دیکە کەڵک وەردەگرن. بە فراوانبوونی دژایەتەکان ئەسپارتەکان لە بەردەوامبوون لەسەر کۆبوونەوەکان خۆیان دوورخستەوە، بەڵام ئاتینیەکان توانیان یەکێتیەک پێک بێن و خۆیان سەرۆکایەتی ئەو یەکێتیە بگرنە ئەستۆ. بە کوژرانی خاشیارشا بەهۆی کودەتایەکی سەربازیەوە دەرباری ئێران بۆ ماوەیەک ڕوبەڕووی بارگژی و کێشەیی بۆوە. ئاتنیەکان کە ئەم دەرفەتیان بە هەلزانی بە کەشتێ شەڕکەرەکانی خۆیان هێرشیان کردە سەر دوورگەی قوبڕوس. دواتر هەوڵیاندا بە ناردنی کەلوپەلی شەڕ بۆ سەربازی میسرەکان بۆ ڕاپەڕین دژی ئێرانیەکان هانیاندا. بەڵام ئەردەشێر پاشای گەنجی ئێرانی بە کەڵک وەرگرتن لە کەشتیەکانی سەترابی فینیقیەکان سوپایەکی بۆ میسر نارد و دوای لە ناوبردنی شۆڕشی میسر ئاتنیەکانی لە قوبرس دوورخستەوە. سەردەمی زێڕینی ئاتن، سەردەمی پریکلیس، بابەتی دەیەم لە بەشی سێیەم لاپەڕا 86. لەگەڵ ئەوەی کۆبوونەوەی دلۆس بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئێران دروست بوو بە تێپەڕبوونی کات ئاتنیەکان بەشێکی گەورەی ئەو سامانە و ئەو یەکێتی کە لە ڕێگەی بازرگانی و کەشتیوانی بەدەستیان دەهێنا بۆ خەزێنەکی خۆیانیان برد و بۆ دروستکردنی بینای جوانەکان لە شارەکانی خۆیان خەرجیان کرد. لەو کاتەدا سیاسەتمەدارێکی لاو بە ناوی پریکلیس بەدەستەڵات گەیشت. ئەو بە چاکسازیکردن لە یاساکان و دامەزراندنی نیزامیدانی موچە بۆ خزمەتگوزاریە کشتیەکان، دروستکردنی پەرستگای گەورە و پارتۆن و لە ئاکرۆپۆلیس توانی ئاتن بباتە ترۆپکی هێز و بەناوبانگی. وتارە هەندەرەکان و هەڵسوکەوتی بە ڕێزانەی پریکلیس کردیە ڕێبەرێکی توانا و خۆشەویست. پریکلیس بەرگریکارێکی ئاشتی بوو، شەڕی نێوان ئێران و یۆنانیەکانی بە بەرژەوەندی گەشەسەندنی ئابووری ئاتن نەدەزانی. لەبەر ئەمە هەوڵیدا جارێکی دیکا پۆلیسەکان بۆ ئاشتی لەگەڵ ئێرانیەکان ڕازی بکات. ماوەیەک دواتر پەیمانێکی ئاشتی لە نێوان ئێران و ئاتن مۆرکرا کە بەپێی ئەو پەیمانە ئێران سربەخۆی پۆلیسەکانی یۆنانی بەڕەسمی دەناسێ و لە بەرامبەردا یەکێتیەکە بەڵێنی دەداتێت کە پۆلیسەکانی دیکەی یۆنان لە ئاسیای بچووک تورکیای ئەمڕۆ بۆ ڕاپەڕیندژی حکوومەتی ناوەندی لە ئێران هان نەدەن. دوای ئەو پەیوەندیە بازرگانیانی لە نێوان یۆنان و بەندەرەکانی ئێران لە فینیقیەکان و ئاسیای بچووک دەستی پێکردەوە، ئاتنیەکان کە لە ڕێگای بازرگانی لەگەڵ ئێران و میسر سامانی زۆریان دەستکەوت بوو، هەوڵیاندا دەستەڵاتی خۆیان لە دەریای ئیژە و مەتیدرانە زیاد بکەن. دەستپێکردنی شەڕە نێوخۆیەکانی پلۆپۆنزی بابەتی 11ەم لە بەشی سێیەم لاپەڕا 87. دەورانی زێڕینی ئاتن زیاتر لە 30 ساڵ درێژەی نەکێشا. ئەسپارتەکان کە سەربازی زۆریان لە ڕێگەی بەرگریکردن لە یۆنان لە شەڕی ترۆمپێل لەدەستدا بوو، لەوێ لەلایەن پۆلیسەکانی ناوێکێتی دالۆس لە بەرچاو نەدەگیران. ناڕەحەت بوون و چاوەڕوانی ڕۆژێک بوون تا بتوانن تۆڵە لە ئاتنیەکان وەربگرن. سەرنجام لە ساڵی 431 پێش زاین کێشەی نێوان دوو پۆلیسی بچووکی کرۆسیری و کرێنت ئەم بیانووی بۆ ئەوان فراهەم کرد. کاتێک سەربازەکانی ئاتن لە بەرژەوەندی پۆلیسی کرۆسیر شەڕیان ڕاگەیاند، ئەسپارتەکانیش پشتیوانیان لە پۆلیسی کرێنت کرد. ئەسپارتەکان بە خێرایی لەگەڵ چەند پۆلیسێکی گەورەتر و لەوان کۆرنێت
ماکدۆنیا و تبس یەکیان گرت و یەکێتێکی تازەیان بە ناوی پلۆپۆنزی پێکێنا. ئاتنیەکان کە لەو کاتەدا بەهێزترین کەشتی شەڕکەریان لەژێر دەستا بوو هەوڵیاندا بە هێرشکردنە سەر بەندەری هاوپەیمانی ئەسپارت ئەوان بترسێنن. دوای ئەوەی هۆپیلیتەکانی ئەسپارت کە بەهێزترین سەربازانی پیادەی یۆنان هەژمار دەکران لە ڕێگەی وشکانیەوە هێرشیان کردە سەر ئاتن و لە شەڕێکی قورس کە لە ناوچەی پلاتە ڕوویدا ژمارەیەکی زۆر لە سەربازانی هەردوو لا کوژران. لە کۆتایی ئەم شەڕەدا ئەسپارتەکان کە لەلایەن کەلوپەلی نیزامی و ماڵی کێشەیان هەبوو پێشنیاری ئاگربەستیان بە ئاتنیەکاندا. ئاتنیەکان بم پێشنیارە ڕازی بوون. بە مۆرکردنی ڕێکەوتن نامەی ئاشتی شەڕی نێوخۆی بە ڕواڵەت کۆتایی هات. بەڵام ئەسپارتەکان کە ئامادە بوون بە هەر نرخێک بەسەر ئاتنیەکاندا زاڵ بن بە نیهێنی پەیامێکیان بۆ ئێران نارد و لە داریۆشی دووەمی داوای یارمەتی ماڵیان کرد. پاشان ئێران کە باشترین ڕێگەی لاوازکردنی یۆنانی بە نانەوەی دووبەرێکی لە ناو پۆلیسەکانی یۆنان دەزانی ڕەزامەندی بۆ داوای ئەسپارتەکان نیشاندا و فەرمانی بە پارێزگای لیدیدا کەلوپەلی نیزامی بە شێوەی نهێنی لە ڕێگەی بەندەرەکانی فینیقیە بۆ ئەسپارت بنێرن. ماوەیەک دواتر ئەسپارتەکان کە هێزیان بەدەستێنایەوە بە بیانووی دیکە هێرشیان کردە سەر ئاتن و لە شەڕێکی گیانبڕیدا توانیان شکستیان بدەن. بە ڕووخانی ئاتن دەوڵەتی شارەکانی وەک تبس داوای ڕێبەریکردنی یۆنانیەکانیان کرد و چەندین ساڵ بۆ بەدەستێنانی ئەم پێگەیە لەگەڵ یەک شەڕیان کرد. لە ئەنجامی ئەم شەڕە ماڵوێرانکەرە کە ماوەی 27 ساڵ درێژەی کێشە توانای نیزامی و ئابووری یۆنان بە تەواوی لە ناوچوو. لەم ناوەدا پاشاکانی ئێرانیش یارمەتی پۆلیسەکانی یۆنانیان دەدا و هەوڵیان دەدا بە نانەوەی دووبەرەکی بە تەواوی هێزی یۆنانیەکان لە ناو ببن. ئیمپراتۆری مەکدۆنی 359 تا 323 ساڵ پێش زاین بابەتی 12م لە بەشی سێیەم لاپەڕا 91 زەمانێک کە پۆلیسەکانی یۆنان سەرقاری شەڕی ناوخۆیەکان بوون فلیپی دووەم پاشای وڵاتی بچووکی ماکدۆنیا سەرقاڵی ئامادەکردنی شۆڕشێکی گەورە لە سەربازە لێهاتوەکانی فلانکس بوو. فلیپ بەم دروشمە کە نەژادی ماکدۆنی لە پێشترن و دەتوانن شکۆمەزنی بۆ یۆنان بگەڕێننەوە هاوپەیمانی زۆری بۆ خۆی کۆ کردەوە. ئەو لە کێشە دووبەرێکی نێوان پۆلیسەکان کەڵکی وەرگرت و توانی بە سوپایەکی ئامادە پۆلیسەکانی تەراکیە تیسالی و تیبس ئاتن تێک بشکێنێت و بیخاتە سەرسنووری خۆی. بە کوژرانی پاشای ئێران ئەردەشیری سێیەم بە دەستی یەکێک لە دەرباریەکان دروستبوونی نەئارامی لە ئێران فلیپ بۆ هێرشکردنە سەر ئاسیای بچووک خۆی ئامادە کرد تا لەژێر دەستەڵاتی ئێران بێتە دەرەوانێ. بەڵام ئەویش ماوەیەک دواتر بەهۆی پیلانی دووبەرەکیەوە کوژرا و بە مەرگی ئەو کوڕە 22 ساڵەکەی کە بە ناوی ئەسکەندەر ئەلێکساندەر بە دەستەڵات گەیشت. لەم کاتەدا بارودۆخی ئێران زۆر شڵەژاو بوو. دەوڵەتی ناوەند کۆنتڕۆڵ و کاروباری لەدەستدا بوو. ئەسکەندەری مەکدۆنی کە بارودۆخی بە گونجاو بینی لە بەهاری 334 پێش زاین بە سوپایەکی 40,000 کەسیەوە خۆی لە دۆڵی پۆسفێر تێپەڕی و ڕۆیشتە ناو سەرزەمینی لیدی واتە تورکیای ئێستا. لەوێ ڕوبەڕووی خۆراگری سوپای ئێران و جێگیر لە کریمیکۆس بۆیەوە بەڵام توانی ئەوان بشکێنێت و بڕواتە ناو سەرزەمینی سووریا. سوپای ئێران جارێکی دیکە هەوڵیدا لە نزیک شاری ئیسۆس ڕێگا لە پێشفەجوونی ئەرتەشی مەکدۆنی بگرن بەڵام سەر نەکەوتن. ئەسکەندەر دوای ئەم سەرکەوتنە ڕووی لە میسر کرد. ئەو لە میسر کاری ئاوەدانکردنەوەی زۆر ئەنجامدا. بۆ نمونە دەستوریدا بۆ دروستکردنی پەیوەندی بازرگانی فراوانتر لەگەڵ یۆناندا. بەندەری گەورەی ئەسکەندەری لە قەراغدەریای ماتیدرانە بنیاد کرد و لەسەر بەرزایی تاشەبەردەکانی قەراغدەریا بورجێکی ڕۆژنایی گەورەی دروست بکەن. ئەسکەندەر 2 ساڵ دوای داگیرکردنی میسر بۆ شەڕی کۆتایی ڕوو لە ئێران کرد. لە پاییزی ساڵی 331 پێشزاین 2 سوپا لە ناوچەی گوگومیل ڕوبەڕووی یەک بوونەوە. لەم شەڕەدا ئەسکەندەر بە ئازایەتی تەواو هێرشی کردە جەرگەی سوپای ئێران و توانی کلێنێکی گەورە لە ناو سوپای ئێراندا دروست بکات. پاشای ئێران کە بە تەواوی ترسا بوو سوار لەسەر عەرەبانەکەی لە گۆڕەپانی شەڕڕای کرد. کاتێک سوپای ئێران
لە هەڵهاتنی پاشاکەیان ئاگادار بوونەوە بە شڵەژاوی پاشەکشەیان کرد. بەم کارە بەرەی ئێرانیەکان لێک هەڵوەشانەوە و ژمارەیەکی زۆر لە ئێرانیەکان لە کاتی هەڵهاتن لە پشتەوە بوونە نیشانەی تیرەکانی سوپای یۆنان و کوژران. ئەسکەندەر دوای ئەو سەرکەوتنە بێ هیچ خۆڕاگریەک ڕۆیشتە ناو شاری ئەفسانەیی بابل و 1 ساڵ دواتر گەیشتە ئێران و دوای وێرانکردنی کۆشکی ئاپەدان شوش ڕۆیشتە تەختی جەمشید و بە وەحشەتگەرێکی کۆشکەکانی ئەوەی سووتاند و گەنجینە گرانبەهاکانی تاڵان کرد. دوای ئەم هێرشە وەحشیانە ئەسکەندەر شوێنی پاشای ئێران کەوت و تا ئەوەی لە مەرو هەواڵی پێگەیشت کە پاشا لەلایەن فەرماندەکانی سوپاوە کوژراوە. لە ساڵی 326 پێشزاین سەربازەکانی ماگدۆنی گەیشتنە هیندستان. لەوێ ئەسکەندەر دەستوری پێشچوونی تا ڕۆژهەڵاتی ئاسیای دەرکرد، بەڵام سەربازە هیلاک و شەکەتەکانی ئەو کە چەندین ساڵ لە بنەماڵەکەی خۆیان دوور بوون گۆڕایەڵی فەرمانەکەیان نەکرد. ئەسکەندەر ناچار بوو بەرەو بابل گەڕایەوە. ئەو دەیویست بڕواتە میسر و لەوێ چاودێری دروستکردنی شاری ئەسکەندەریە بکات، بەڵام مەرگ مۆڵەتی نەدا و بەهۆی توشبوون بە نەخۆشی مەلاریا لە تەمەنی 33 ساڵیدا مرد. بە مەرگی ئەسکەندەر چونکە ئەو جێگیری بۆ خۆی دیاری نەکرد بوو، سەردار و دەسەڵات خوازەکان بۆ بەدەستێنانی دەسەڵات ڕوبەڕووی یەک بوونەوە. لە ماوەی کەمتر لە چەند ساڵێک سنووری فراوانی ئیمپراتۆریەتی مەکدۆنی بۆ چەند دەوڵەتێکدا بەش کرا. بەطلیمۆس هێرشی کردە سەر میسر و خۆی بە فیرعەونی تازە ناوبرد. ئێران و سووریا کەوتە ژێردەستی سلوکۆس. ئەنتیگۆنۆسیش یۆنان و مەکدۆنیای داگیر کرد و پرگامۆنیش پاشایەتی بچووکی لە ئاسیای بچووک دروست کرد. سەردەمی هێلینی 323 تا 31 پێشزاین بابەتی سیانزەیەم لە بەشی سێیەم لاپەڕانەوەت و چوار. دوای وڵاتگرتنەکانی ئەسکەندەر جێگرەوەکانی هەوڵیاندا فەرهەنگی هێلینی یۆنانی لە سەرزەمینە داگیرکراوەکان پەرە پێ بدەن. ئەوان لە ماوەیەکی کووردا شار و بینای تازیان لەسەر شێوەی ئەندازەی یۆنانی بنیادنا و خوێندنگا و زانکۆیان دروست کرد و کە تێیدا زانستەکان بە زمانی یۆنانی فێر دەکران. لەم دەورەدا گۆڕانکاری گەورە و بەربڵاو لە قەراغەکانی مادی ترانەدا دروست بوو. بەطلیمۆسی دووەم بە دروستکردنی کتێبخانەی مەزنی ئەسکەندەریە توانی سەرنجی زانا و ناودارەکان لە هەموو جیهانەوە بەرەو میسر ڕاکێشێت و لەلایەکی دیکەوە ئەنتیخۆنۆسیش کوڕی سلوکۆسیش هەوڵیدا بەندەری ئەنتاکیەی سووریا بکاتە گەورەترین شاری بازرگانی ناوچەکە. یۆنان لەم سەردەمەدا وەک سەردەمی کلاسیک بینەری گەشتسەندنی ئابووری و هاوڕێ لەگەڵ پێشکەوتنی زانستی هونەری بوو. زاناگەورەکانی وەک ئەرشمێدۆس و ئەقلیدۆس و ئەرستن و هیپاخۆس و توانیان سەرکەوتنی گەورە بەدەستبێنن. هەروەها بەرهەمی هونەری گرانبەهای وەکو پەیکەری خواوەندی ئافرۆید و لاۆکۆن و لەم دەورەدا دروستکران. هەرچەندە لەشکرکێشی و داگیرکەرەکانی ئەسکەندەری مەکدۆنی وێرانی کردن و کوشتاری بەدواوە بوو، بەڵام کردەوەی جێگیرەکانی و تێکەڵکردنی بە فەرهەنگی یۆنانی لەگەڵ فەرهەنگی ڕۆژهەڵات کاریگەری پۆزیتیڤی لەسەر ڕەوتی گۆڕانکاری فەرهەنگی خەڵکو و شارستانەتیەکانی دواتری یانی ئێران و ڕۆم بەجێهێشت. دەرکەوتنی ئیمپراتۆریەتی ڕۆم و ڕووخانی دنیای هێلینی بابەتی چواردەیەم لە بەشی سێیەم لاپەڕانەوەت و پێنج. لە سەدەی سێیەمی پێشزاین یۆنانیەکان دووبارە بۆ دەورانی زێڕینی خۆیان گەڕابوونەوە، بەڵام بۆ جارێکی تر گیرۆدەی هەڵەکانی ڕابردوو بوون و شەڕی ماڵوێرانکەرە نێوخۆیەکان دەستی پێکردەوە.
نەبوونی یەکێتی لە ناوچوونی بوونیاتی نیزامی دەوڵەت یۆنانی بووە هۆی بزاوتنی دەسەڵاتی دیکەم لە ڕۆژهەڵاتی و نەتەوەی پارتە ئەشکانیەکان دژی سلوکیەکان ڕاپەڕین و ئەوانیان لە ئێران دەرپەڕاند. لە ڕۆژئاوای ئیمپراتۆرێتی تازەدامەزراوی ڕۆم چاوەڕوانی دەرفەتێک بوون تا بتوانن سەرزەمینەکانی هێلینی سووریا، یۆنان، میسر بخەنە ژێر دەسەڵاتی خۆیانەوە. ڕۆمیەکان بۆ ماوەیەک سەرقاڵی شەڕ لەگەڵ کارتاژەکان بوون. شەڕکەرانی باکووری ئافریکا بوون و هێزی پێویستیان بۆ شەڕکردن لە دەوروبەرەدا نەبوو، بەڵام سەرنجام توانیان کارتاژەکان بشکێن و هەموو سەرزەمینەکانی ڕۆژئاوای ماتی درانە داگیر بکەن. دوای ئەم سەرکەوتنە هەموو سەرنجی ڕۆم بۆ لای سەرزەمینە دەوڵەمەندەکانی ڕۆژهەڵات ڕاکێشرا. لە ساڵی 1970 پێشزاین ئیمپراتۆرێتی ڕۆم بە بیانووی پشتیوانیکردن لە پۆلیسە بچووکەکانی یۆنان دژی پاشای ماکدۆنیا شەڕی ڕاگەیاند. بە ڕووخانی ماکدۆنیا لە ساڵی 1946 پێشزاین مەترسی ڕووخان لە دەوڵەتی سلوکی بۆیەوە کە هێشتا سووریایان لە ژێردەستا بوو. سلوکیەکانیش نەیانتوانی لە بەرامبەر ئەرتەشی ئامادەی ڕۆم خۆڕاگر بن و لە ئەنجامدا سووریا و سەرزەمینەکانی ڕۆژهەڵاتی مادیترانە بوونا بەشێک لە ئیمپراتۆرێتی ڕۆم. دوای ماوەیەک پاشای پرگامۆن کۆچی دوایی کرد و سەرنجڕاکێشی ئەوەیە کە لە بەسێدنامەکەیدا بۆ خۆی حکوومەتی ئاسیای بچووکی بۆ ڕۆمایەکان بەجێهێشت بوو. بەم شێوەیە تەنیا وڵاتی دەوڵەمەندی میسر لە دەست یۆنانیەکان مایەوە. فەرمانڕەواکانی یۆنانی میسر پێش ئەوەی ڕۆمەکان بگەنە سنووری وڵاتەکەیان عاقڵانە خۆیان تەسلیم کرد و لە ماوەی 100 ساڵ میسر وەک وڵاتێکی پەیوەست بە ڕۆم لە هەمان کاتدا سربەخۆ مایەوە. کیلۆباترا دوایین فرعونی یۆنانی بابەتی 15م لە بەشی 3م لاپەڕا 97 لە ساڵی 48 پێشزاین و سەردەمێک کە پەتلیمۆسی 13م لەگەڵ خوشکەکەی کیلۆباترا حوتەم بۆ لە دەستگرتنی دەسەڵات حکومەت ململانیان دەکرد. یەکێک لە سەردارە گەورەکانی ڕۆم بە ناوی ژولیۆس سیزار بۆ بەدواچوونی دوژمنەکەی خۆی ڕۆیشتە ناو میسر. کیلۆباترای جوان و فێڵباز دوور خرایەوە، بە پلانێکی زیرەکانە ڕۆیشتە ناو ژوورەکەی سیزار و بە فریودان توانی پشتیوانی ئەو بەدەست بێنێت و لەسەر تەختی پاشایەتی میسردانیشێت. دوای ئەوە سیزار بۆ ڕووم گەڕایەوە و بوو بە فەرمانڕەوای ڕۆم، بەڵام لە ساڵی 44 پێشزاین بەهۆی پیلانی سیناتۆرەکان لە ناو ئەنجومەنی سینای ڕۆم کوژرا. بە مەرگی سیزار و دوو سەرداری دیکە بە ناوی ئەنتۆنی و ئۆکتایۆس بەدەستەڵات گەیشتن. ئەم جاریان کیلۆباترا ئەنتۆنی شەیدای خۆی کرد و بەڵام بە ئاشکرابوونی نهێنی عەشقەکەی ئەوان سینای ڕۆم دەستوری بە ئۆکتایۆسدا بە کەشتێ شەڕکەرەکان هێرش بکەنە سەر میسر. لە شەڕێک کە لە نێوان لەشکری ڕۆم و میسر ڕوویدا ئەنتۆنی کوژرا و شاژن کیلۆباترا کە لە مەرگی ئەنتۆنی ئاگادار بۆیەوە لە ترسی گیران و ڕسوایی بە ژەهری ماری ژەهردار خۆی کوشت و بەم شێوەیە بە ڕووخانی دوایین پاشای یۆنانی میسریش بوو بە یەکێک لە ویلایەتەکانی ڕۆم. یۆنان داگیرکراوی ئیمپراتۆرێتی ڕۆم 30 پێشزاین تا 330 پێشزاین بابەتی 16م لە بەشی 3م لاپەڕا 97. هەرچەندە یۆنان دوای ڕووخان بۆ چەندین سەدەکەوتە ژێردەستی ئیمپراتۆرێتی ڕۆم، بەڵام میراتی فەرهەنگی یۆنانی بە لە ناوچوونی شارستانیە بەشکۆکەی لە ناو نەچوو.
ڕۆمیەکان بە تەواوی کاریگەری دابوونەرێت و ڕێوڕسم و باوەڕ و هونەری یۆنانیەکانیان پێوە دیار بوو. خوازیارانە پێی رازی بوون و بە فراوانبوونی ئیمپراتۆرێت فەرهەنگی هێلینی یۆنانی لە سەرانسەری دنیادا ئەو سەردەما بڵاو کرایەوە. ڕۆمیەکان کە شەڕانکەرێکی نیوە شارستانی بوون، هونەرمەندان و ئەندازێرانی یۆنانیان بۆ دروستکردنی کۆشک و پەرستگاکان بۆ ڕۆم بانگێشت کرد. لەم کاتەوە کاریگەری فەرهەنگی هێلینی لە ڕۆم و لە شارە گەورەکانی ئیمپراتۆرێتی ڕۆم بەرچاو دەکەوێت. لاساییکردنەوەی ڕۆمیەکان لە یۆنان تەنیا بە ئەندازیاری بیناکان و دروستکردنی پەرستگاکان کۆتایی نەهات. ئەوان بە دروستکردنی زانکۆیەکی زۆر گەورە لە ڕۆم هەموو زاناکانی یۆنانیان لە ئاتن و ئەسکەندەریا بۆ پایتەختی خۆیان بانگهێشت کرد و بە وەرگێڕانی کتێبە یۆنانیەکان بۆ لاتین لەگەڵ زانستەکانی وەک فەلسەفە، ڕیازیات و ئەدەبیات ئاشنا بوون. کاریگەری فەرهەنگی یۆنانی لە کۆمەلگای ڕۆمی تا ئەوێ ڕۆیشت بوو پێش ئەوەی کە ڕۆمیەکان خواوەندەکانی یۆنانیان وەک خواوەندەکانی خۆیان دەپەرست و پەرستگایان بۆ پەرستنی ئەوان لە زۆربەی ناوچەکانی ئیمپراتۆرێت دروست کردبوو. یۆنانی داگیرکراوی ئیمپراتۆرەتی بێزانس 330 تا 1453 زاینی بابەتی حەڤەیەم لە بەشی سێیەم لاپەڕانەوە دوونۆ. لە سەرەتاکانی سەدەی سێیەمی زاین ئیمپراتۆرێتی ڕۆم کە گرفتاری کێشە ناوخۆیەکان بوو بۆ دوو ئیمپراتۆرێتی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا دابەش کرا. یۆنان کەوتە ژێردەسەڵاتی ئیمپراتۆرێتی ڕۆژهەڵاتی بێزانس لە ساڵی 330 زاین. ئیمپراتۆرێتی کۆستانتینی یەکەم کە باوەڕی بە ئاینی مەسیحی هێنابوو پایتەختی ئیمپراتۆرێتی بێزانسی بۆ شاری قوستەنتینیە ئاستانبوڵی ئەمڕۆ گواستەوە. بە گەورەبوونی قوستەنتینیە و هێرشی نەتەوە بەربەرەکان لە باکووری ئەوروپا بۆ سەر یۆنان و مەکدۆنیا ئاتن بوو بە شارێکی وێران و سەردەمی تارێکی ئاتن دەستی پێکرد. لە سەدەی پێنجەمی زاین و بە زۆربوونی هێرشی بەربەرەکان ئیمپراتۆرێتی ڕۆمی ڕۆژئاوا ڕووخاو، بەڵام بێزەنسەکان توانیان بۆ ماوەی 1000 ساڵی دیکە درێژە بە ئیمپراتۆرێتەکانیان بدەن، بەڵام بە دەرکەوتنی هێزێکی تازە بە ناوی ئیسلام بارودۆخەکەی گۆڕی. یۆنانی داگیرکراوی ئیمپراتۆرەتی عوسمانی 1453 تا 1830 زاینی بابەتی هەژدەیەم لە بەشی سێیەم لاپەڕا سەد. لە سەدەی 12هەمی زاین شەڕی خاچپەرستەکان لەسەر داگیرکردنی بەیت الموقەدس لە ناو موسڵمانەکان و مەسیحیەکان دەستی پێکرد. لە ماوەی 200 ساڵی شەڕی خوێناوی بەشێک لە ئیمپراتۆرەتی بێزانس کەوتە دەستەڵاتی موسڵمانان تا ئەوەی لە ناوەڕاستی سەدەی 15هەمی زاینی تورکەکانی عوسمانی شاری قوستەنتینیە دوایین پێگەی ئیمپراتۆرەتی بێزەنگتیان داگیر کرد و ماوەیەک دواتر دەستیان بەسەر یۆنانیشدا گرت و بەم شێوەیە یۆنان بوو بە بەشێک لە خاکە داگیرکراوەکانی ژێردەسەڵاتی عوسمانی. لە ماوەی 400 ساڵی حکوومەتی سوڵتانەکانی عوسمانی بەشێکی گەورەی میراتی فەرهەنگی یۆنانی لە ناوچوو. یۆنان بۆ وڵاتێکی گۆشەگیر لە ناوچەکەدا گۆڕا. سەرنجام لە سەدەی 18 زاین یۆنانیەکان دوای خۆڕاگرێکی زۆر لە ژێر داگیرکەری عوسمانیەکان هاتنە دەرێ و وڵاتی سربەخۆی هێلینیان دامەزراند.
سربەخۆیی یۆنان لە نیزامی پاشایەتی تا کۆماری 1833 تا 1974 زاینی بابەتی 19 لە بەشی سێیەم لاپەڕاسەد. دوای سربەخۆیی یۆنان دەوڵەتە بەهێزەکانی ئەوروپا بێ سەرنجدان بەڕای گشتی خەڵک نیزامی پاشایەتی بێگانیان بەسەر یۆنانیەکاندا سەپاند و شازادەیەکی ئەڵمانی بەناوی ئاتۆ بۆ فەرمانڕەواییکردنی حکوومەتی یۆنانی دانا، بەڵام دژایەتی خەڵک بۆ هۆی ئەوەی کە شا ئاتۆ یۆنان بەجێ بهێڵێت و دوای ئەوە شازادەیەکی دەنیمارکی بەناوی ژۆرژی یەکەم بوو بە پاشای حکوومەتی یۆنانی. لە سەرەتاکانی سەدەی 19 زاین و بەشەکانی عوسمانی لە شەڕی یەکەمی جیهانی یۆنانیەکان توانیان بەشەکانی دیکە لە سەرزەمینی دایکی خۆیان وەک دوورگەکانی کریت و سەرزەمینی مەکدۆنیا لەژێر دەستی عوسمانیەکان ڕزگار بکەن. ماوەیەک دواتر یۆنانیەکان بۆ داگیرکردنی شاری بەستانیەکانی یۆنان هێرشیان کردە سەر ڕۆژهەڵاتی تورکیا و بەڵام تورکەکان بە سەرۆکاتی ئەتاتۆرک ڕێگەیان لێگرت و لە شەڕێکی خوێناویدا کە لە قەراغەکانی ئەزمیر ڕوویدا زیاتر لە 30,000 یۆنانی کوژران. لە ساڵی 1941 بە دەستپێکردنی شەڕی دووەمی جیهانی یۆنان کەوتە ژێر دەستەڵاتی ئەڵمان و هاوپەیمانەکانی. لە ماوەی 4 ساڵ کە یۆنان لەژێر دەستەڵاتی داگیرکردا بوو، زۆربەی سەرچاوەکانی وڵات لەلایەن نازیەکانەوە تاڵان کران. بە کۆتایی هاتنی شەڕی دووەمی جیهانی کۆمۆنیستەکان و ئەرتەش گیرۆدەی شەڕی نێوخۆی بوون تا ئەوەی لە ئەنجامی کودەدایەکی نیزامی ئەفسەرانی ئەرتەش کۆنتڕۆڵی حکوومەتیان گردە دەست. لە ساڵی 1974 و بەدواوە دژایەتی بەردەوامبوونی خەڵک دژی حکوومەتی تاگڕەوی نیزامیەکان سیاسەتمەدارێکی خۆشەویست بەناوی کرامانی لیکس دەستەڵاتی گرتە دەست و بە پێکێنانی دەوڵەت ڕزگاری بەخشی بەنەتەوەی چاکسازی بەرفراوانی ئەنجامدا و ساڵێک دواتر یۆنانیەکان لە ڕیفراندۆمێکی گشتیدا دەنگیان بۆ نەمانی سەڵتەنەت و جێگیرکردنی حکوومەتی کۆماری بەم شێوەیە یۆنان دووبارە تامی دیموکراسی سەردەمی زێڕینی خۆی کردەوە. پەرستگاکانی یۆنان بابەتی یەکەم لە بەشی چوارەم لاپەڕاسە و سێ. یۆنانی باستیان ڕێزێکی تایبەتیان بۆ خواکان دادەنا، هەوڵیان دەدا تا پەرستگاکانی ئەوان بە باشترین کەرەستەکان و جوانترین نەخشەکان دروست بکەن. زۆربەی پەرستگا یۆنانیەکان لە ئاکرۆپۆلیسی شارەکانیان شوێنێک کە باشترین جێگە و دیمەنی بوو دروست دەکران. یەکێک لە گرنگترین تایبەتمەندیەکانی ئاکرۆپۆلیسەکان ئەو بوو کاتی هێرشکردنی دوژمن خەڵک دەیانتوانی پەنابەرن بۆ پەرستگا و بەشی بەرزی شار بەرگری لە خۆیان بکەن. هەروەها لە پاڵ ئەو پەرستگانەدا بینای بەرزیان دروست دەکرد تا ئەنجومەنەکانی ڕاوێژکردنی شار لەوێ دانیشتنەکانی خۆیان ببەستن. بە تێپەڕبوونی کات بیناکان بوونە شوێنی ئەنجامدانی جەژنە مەسەبیەکان و سیرکردنی شانۆ. ئەمڕۆ ئەگەر سەفەر بۆ یۆنان بکەن لە هەموو شارەکانی باسێنەکان دەتوانین وێرانی پەرستگاکان ببینین کە ڕۆژگارێک شوێنی پەرستنی خواکان وەک زیئۆس و ئاپۆلۆ و ئاتینا بوون. کۆمەڵەی ئاکرۆپۆلیسی ئاتن بابەتی دووەم لە بەشی چوارەم لاپەڕاسە و پێنج. ئاکرۆپۆلیس کە بە ڕۆحی ئاتنیش ناو دەبرێت ناوی تەپۆڵکەیەکە لە ناوەندی شاردا جێگیرە. لە دەوروبەری سەدەی هەشتەمی پێش زاین لەم شوێنەدا وەک قەڵایەکی بەرگریکردن لە شار کەڵک وەردەگیرە. بەڵام لە سەردەمی کۆن کە ئەشراف و دەوڵەمەندەکان دەستیان بە دروستکردنی کۆشکە ڕازاوەکان کرد، بنکەی سەڵتەنەتی خۆیان بۆ سەرەوەی ئاکرۆپۆلیس گواستەوە. بە ڕووخانی حکوومەتی پاشایەتی و دەستپێکردنی دەورەی دیموکراسی کۆشکە سەڵتەنیەکان جێگی خۆیان بە پەرستگاکان و بیناگشتیەکاندا. لە سەردەمی پرێکلیسدا بە کەڵک وەرگرتن لە خێزانەی کێتی دالۆس چەندین پەرستگای گەورە و بەشکۆ لەسەر وێنانەکانی پەرستگایە کە بەدەست ئێرانەکان وێران کرابوو دروست کرا. پەرستگاکانی ئاکرۆپۆلیس بە تێپەڕبوونی زمانێک زیاتر لە 2000 ساڵ تا ڕادەیەک وەک خۆیان مابوونەوە تا ئەوەی لە سەردەمی حکوومەتی عوسمانیەکان
بەشێکی گەورەی ئەم کۆمەڵەیە لە ناوچوو سوڵتانەکانی تورک کە بۆ میراتی فەرهەنگی یۆنانیەکان بەهایان دانا پەرستگاکانی ئاکرۆپۆلیسیان کردە شوێنی نیشتەجێبوونی بنەماڵە سەڵتەنێتیەکان و پادگانە نیزامیەکان. لە ساڵی 1687 زاینی وێنیزەکانی ئیتالیا لەسەر قاڵی شەڕکردن لەگەڵ سەربازانی عوسمانی بوون. شەڕەکانیان بۆ ئاکرۆپۆلیس گواستەوە ئەویان کردا نیشانی ئاگری تۆپەکانی خۆیان. لەم کاتەدا سندوقێک لە بارود کە لە پەرستگای پارتۆن دانرابوو تەقیە و بیناکەی بە تەواوی بوو بە وێرانە. لە ناوبردنی شوێنەوارە باستنیەکانی یۆنان بە مەکۆتایی نەهات. لە ساڵی 1801 زاینی لۆرد ئەلگرین باڵیۆزی ئینگلیز لە دەربارەی عوسمانی بەدانی ڕیشوە بە سوڵتانە تورکەکان بەبێ بە زەیانە دەستی بە تاڵانکردنی بەرهەمەنەتەوەیەکانی یۆنان کرد. هەموو پەیکەرەکان و نەخشە هەڵکەنراوەکان کە دوای تەقینەوەی پەرستگای پارتنۆن بە ساغی مابوونەوە بە کەشتی بۆ ئینگلیستانی برد. گەورەترین پەرستگای کۆمەڵی ئاکرۆپۆلیس ناوی پارتۆنە. ئەم پەرستگایە بە شانازی خاوەندی ئاتنیان پارێزگاری شاری ئاتن لە ساڵەکانی 447 تا 432 پێشزاین و بە دەستوری پلیکریس دروستکراوە. ستونەکانی دەرەوەی ئەم پەرستگایە بە ئەستوری 2 مەتر و بەرزەکەی 10 مەتر بە شێوەی دووریەک دروستکراون. پەراوێزی سێگۆشەی ژێربانەکە سنتوری بەو پەیکەرانە ڕازێنرابوونەوە کە داستانی لەدایکبوونی خاوەندی ئاتنیان و شەڕی ئەو لەگەڵ پۆسئویدون و خوای دەریاکان بۆ داگیرکردنی ئەم شارە دەگێڕایەوە. دەوراندەوری پەرستگاکە بە نەخشی هەڵکەنراو لە جژنی ڕسمی بە بەشداری سواران و خواکان هەروەها شەڕی پاڵەوانەکان لەگەڵ بوونەوەرە ئەفسانەیەکان ڕازێنرابووەیەوە. هەروەها دەڵێن لە ناو پەرستگاکە پەیکەرێکی گەورەی لە خاوەندی ئاتنیان بە دەستی ئەندازیارێکی گەورە بە ناوی فیدیاز لە ئاج و زێر دروستکرا بوو. لە دیمەنی سەرەوەی سنتوری ڕۆژئاوای پەرستگا پەیکەرێک لە شەڕی خاوەندی ئاتنیان و هاوڕەکانی لەگەڵ هاوڵەکانی خاوەندی پۆسئیدۆن بەسەرداگرتنی شاری ئاتن دەبینرێت. لە نێو سنتور و سەرستونەکانیشیدا چەندین نەخشەی هەڵکەنراوی شەڕی پاڵەوانەکانی لاپیتی لەگەڵ قەندووسەکاندا جێگیر کراوە. لە دیمەنی لای ڕاست پەیکەری مەزنی خاوەندی ئاتنیان لە کاتێکدا لە دەستێکە قەڵغان و لە دەستەکەی ترتیری تایە خاوەندی سەرکەوتنی نایک لە دەستی گرتبوو دەبینرێت. لە نزیکی پارتۆن پەرستگایەکی تر هەیە بە ناوی ئەرختۆم. هۆکاری ناوداری ئەم پەرستگایە زیاتر لەبەر هەیوانە باشووریەکەیەتی کە بە چەندین سون لاکچە جوانەکان ڕازێنراوەتەوە. لە لای ڕاستی دەرگای چوونە ناوەی کۆمەڵی ئاکرۆپۆلیس پەرستگایەکی بچووک بە شانازی خاوەندی سەرکەوتوو نایک جێگیرە. ئەم پەرستگایە لە ساڵی 420 پێشزاین بە دەستوری پریکلیس بۆ ڕێزگرتن لە سەرکەوتنی یۆنانیەکان بەسەر ئێرانیەکاندا دروستکراوە. لە شاری ئاتن جگە لە کۆمەڵە پەرستگای ئاکرۆپۆلیس پەرستگای دیکە وەک پەرستگای زیئۆس و پەرستگای هەفتاسۆس و بوونی هەیە. لە پەرستگای جوانی زیئۆس کە بە 104 ستون و 7 مەتر بە شێوەی گرنتی دروستکرابوو ئەمڕۆ تەنیا چەند ستونێک ماوەتەوە. بەڵام پەرستگای هەفتاسۆس کە بە شانازی خوای ئاسنگەران لە ناوەندی بازاڕی ئاسنگەران دروستکرابوو تا ڕادەیەک وەک خۆی ماوەتەوە. دەگێڕنەوە کە لە ناو ئەم پەرستگایەدا دوو پەیکەری مەفرەغی لە خوای هەفتاسۆس و خواوەندی ئاتنیان بوونی بووە. پەرستگای ئاپۆلۆ لە دۆڵفی بابەتی سێیەم لە بەشی چوارەم لاپەڕاسە و سیانزە. پەرستگای ئاپۆلۆ لە 180 کیلۆمەتری ڕۆژئاوای ئاتن و لە یەکێک لە جوانترین شوێنە مێژوویەکان و سروشتیەکانی یۆنان بە ناوی دۆڵفی جێگیرە کە ساڵانە ملیۆنان گەشتیار بەرەو لای خۆی ڕادەکێشێت. لە دەورانی باستان هەردوو ساڵجارێک جژنێکی گەورە لە گۆڕەپان یاری قەراغشار ئەم پەرستگایە ئەنجام دەدرا. ژمارەیەکی زۆر لە سەرانسەری یۆنان لەوێ کۆ دەبوونەوە تا هەم لە کێبڕکێ پاڵەوانەکاندا بەشداری بکەن و هەم بۆ بڕیاردان لە کاروباری داهاتووی خۆیان لە پێشگوێیەکانی خواوەندی ئاپۆلۆ کەڵک وەربگرن. یۆنانیەکانی باستیان باوەڕیان وا بوو بەردی ئۆمافالۆسی کە خواکان لە پەرستگای دۆڵفی دایانناوە
بە تەواوی لە ناوەڕاستی زەوی جێگیرە. لە شوێنی ئیلهامی ئەم پەرستگایە کاهینێکی غەیبزانی لێبوو کە لەسەر سێ پایە دادەنیشت و هەموو دەیانتوانی بە دانانی بڕێک پارە بە خەزێنەی پەرستگا بە نێوجەرگی ئەو ئیلهامەکانی خواوەندی ئاپۆلۆ سەبارەت بە داهاتوی خۆیان پرسیار بکەن. هەڵبەت لەوێەوە کاهین بەهۆی پرسیارەکان وەڵامی سەیری دەدانەوە. تەنانەت ئەگەر پێشگوێەکانی ڕاست نەبوونایە خەڵک گومانیان دەکرد کە هەڵسەنگاندنی خۆیانە لە وەڵامی خواکاندا هەڵە بووە. هەروەها لە پاڵ پەرستگای ئاپۆلۆ بینایی گەنج خانەیەک بوونی هەبوو کە خەڵک بە ئاسوودەیی ئامانەتەکانی خۆیان بە خەزێنەداری ئەوێ دەسپارد تا بۆ ماوەیەک بۆیان هەڵبگرێت. بەشێکی گەورەی کۆمەڵی پەرستگای دۆلفی کە لە 500 ساڵی پێش زاین لەلایەن ئەندازیار تیزئۆدۆرس دروست کرابوو لە ساڵی 373 پێش زاین بەهۆی ئاگرکەوتنێکی گەورە لە ناوچوو تا ئەوەی لە ساڵی 320 پێش زاین پەرستگایەکی تازە بە بینایەکی خڕ لە جێگای دروست کرا. دواتر ئەم شێوەیە ئەندازیاریە لە دروستکردنی بینا تازەکان لە سەرانسەری یۆنان و ڕۆم کاری پێدەکرا. پەرستگای زیئۆس لە ئۆلۆمپیا بابەتی چوارەم لە بەشی چوارەم لاپەڕا 150 لە 150 کیلۆمەتری باشووری ڕۆژئاوای ئاتن شارێکی مێژووی بە ناوی ئۆلۆمپیا بوونی هەیە کە لە دەورانی باستان شوێنی یاریەکانی ئۆلۆمپی بوو. لەم شارەدا جگە لە گۆڕەپانێکی یاریکردن پەرستگای مەزن و بەشکۆ بۆ پەرستنی خواوەندی زیئۆس دروست کرابوو. لەناو ئەم پەرستگایە پەیکەری گەورە لە خواوەندی زیئۆس بۆ نیشانەی ڕێز لە خواوەندی مەزنی یۆنانی دانرا بوو. ئەم پەیکەرە مەزنە 12 مەتر فیدیاسی ئاتنی ئەندازیاری بینای پارتۆنۆن لە بەردی مەرمەر دروستی کردبوو بۆ ڕازاندنەوەی بەشە جۆراوجۆرەکانی لە زێڕ و ئاج کەڵکی وەرگرت بوو. ئەم پەیکەرە تا سەردەمی حکمی ڕۆمانیەکان لەم پەرستگایەدا بوو تا ئەوەی لە ساڵی 435 زاینی بە دەستوری ئیمپراتۆر تۆد ئیدیۆسۆس بە بیانووی پەرستنی خواوەندە درۆینەکان و دوژمنایەتی جژی مەسیحیەت دەرگاکانی پەرستگای زیئۆسی لەسەر هەمووان داخرا و پەیکەری خواوەندی زیئۆس بۆ شاری قۆستەنتینیا ئەستەمبولی ئەمڕۆ گوازرایەوە. ماوەیەک دواتر کۆشکێک کە ئەو پەیکەری تێدا جێگیر بوو بەهۆی ئاگرکەوتنەوە وێران بوو. پەیکەری زیئۆس کە لەو زەمەنەدا بە یەکێک لە حەوت شتە سەرسوڕهێنەرەکان دادەنرا بە تەواوی لە ناوچوو. پەرستگای ئۆلۆمپیا لە ساڵی 600 زاین بوومەلەرزەیەکی گەورە بە تەواوی وێرانی کرد و ئەمڕۆ جگە لە چەند ستون و پەیکەرێکی لەتلت شتی ئەو تۆی لێ نەماوە. شەڕی نێوان یۆنان 500 ساڵ پێش زاین سەردەمی زێڕینی ئاتن، شەڕەکانی پلۆپۆنزی 400 ساڵ پێش زاین ئیمپراتۆرێتی مەکدۆنی، بابەتی پێنجەم لە بەشی چوارەم لاپەڕاسە و حەڤە. فەیلسوفەکانی ئەو سەردەما سوقرات، ئەفلاتۆن، ئەرستۆ، مێژونوس، هیرۆدۆت، گەزنەفون، ئەندازیار، فیدیاس، شانۆنامەنووس، سۆڤکۆڵ، ئۆروپید، ئەرستۆڤان، پزیشک، بوقرات، ڕیازدان، فیساگۆرس، دۆمیکریتۆس، هیراکلیدیس. 200 ساڵ پێش زاین سەردەمی هیلینی، 200 ساڵ پێش زاین دەورانی گەشەکردنی زانست لە ئەسکەندەریا، 100 ساڵ پێش زاین ئەستێرەناس، ئەریستاخۆس، ئەریستاتن، هیپراخۆس، بەتلیمۆس، ڕیازدان، ئەقلیدۆس و ئەریشمێدۆس.
ناودارەکانی یۆنانی باستیان لە بەشی پێنجەم لاپەڕا 19. یۆنانی باستیان دامەزرێنەرانی شارستانی لە پێش مرۆڤایەتی بابەتی یەکەم لە بەشی پێنجەم لاپەڕا 120. لەگەڵ ئەوەی 2000 ساڵ لە ڕووخانی ئیمپراتۆرەتی یۆنانی لە سەردەستی ڕۆمانەکان تێدەپەڕێت، فەرهەنگ و ئەندێشەی یۆنانیەکان هێشتا زیندوو ماونەتەوە. ئەمڕۆ کە بینا و تەلاری دەوڵەتی زۆر لە سەرانسەری جیهان بە شێوەی ئەندازیاری یۆنانی دروست دەکرێن و هێشتا بیرمەندانی جیهان لێکۆڵینەوە لەسەر باوەڕ و بۆچوونی هزروانانی یۆنانی وەک ئەفلاتۆن و ئەرستۆ دەکەن. زۆر لە شانۆنامەکانی سەردەمی کلاسیکی یۆنانی لە هۆڵە ناودارەکان و شانۆکانی سەرانسەری جیهان نمایش دەکرێن. هێشتا پزیشکە لاوەکان لە کاتی تەواوبوونی خوێندن سوێندنامەی بۆقرات دەخوێنن. ئەستێرە ناسان لەسەر بنەمای خشتەیە کە ئەستێرە ناسە یۆنانیەکان ئامادەیان کردووە لێکۆڵینەوە لەسەر ئەستێرەکان دەکەن و خوێندکارانی هاوکێشەی بیرکاریەکان بە کەڵک وەرگرتن لە یاساکانی ڕیاضی زانای یۆنانی دایان هێناوە شیکاری بۆ دەکەن و تەواوی ئەوانەی لەبەر تایبەتمەندی تایبەتەکان کە گەورەکان و بیرمەندانی یۆنانی بوویانە. لەم بەشەدا و بە شێوەیەکی گشتی دەستەیەک لە گەورەکانی یۆنانی کە لە سەردەمی زێڕین سەردەمی کلاسیک لە شاری ئاتن و دەورانی گەشە سەندنی زانست واتە سەردەمی هێلینی لە ئەسکەندەریەی میسر دەژیان دەناسرێن. ناودارانی یۆنان سوقرات بابەتی دووەم لە بەشی پێنجەم لاپەڕا 120. سوقرات لە ساڵی 470 پێشزاین لە ئاتن لەدایک بووە تا لە ساڵی 390 پێشزاین کۆچی دوایی کردووە. زۆربەی تەمەنی لە ناو گۆڕەپان و بازاڕەکانی شاری ئاتن بە گفتوگۆکردن لەگەڵ خەڵک بەسەر دەبرد. سەرەتای ژیانی ئەو ڕێکەوت بوو لەگەڵ دەورانی گەشە سەندنی و ترۆپکی مەزنی و شانازی ئاتن کە لەو کاتەدا ئیمپراتۆرێتی دەریای خۆیان بنیاد نابوو. سوقرات لە دەورانی لاوی توانایەکی جەستەیی سەیری هەبوو بە شێوەیەک کە لە زستانی سارد بە پێی خاوس و بەجلێکی ئاساییدا بەڕێدا دەڕۆیشت. کاتێک 20 ساڵ بوو هزرەکانی بەرەولای چەمکی مرۆڤایەتی ڕایکێشا. ئەو بەم باوەڕە گەشت بوو کە مرۆڤ بۆ ناسینی باشترین جیهان سەرەتا دەبێت خۆی بناسێت. سوقرات بەردەوام هەستی دەکرد کارێکی گرنگی لە ئەستۆدایە دەبێت ڕاستیەکان بدۆزێتەوە و بە هەموانی نیشان بدات. ئەو لەگەڵ ئەوەی دەورانی لاوی بەسەر دەبرد زەینێکی بە ئەزمموی هەبوو. لەو زەمانەدا سۆفستائیەکان کاریگەری زۆریان لە ناولاوانی ئاتنیەکان هەبوو. ئەوانیان فێری فەلسەفە و فەنی چۆنێتی فێرکردنیان دەکردن. سۆفستائیەکان خۆیان بە زاناترین و بیرمەندترین خەڵکان دەزانی و دەیانود ڕاستیەک بوونی نییە. سوقرات بەپێی ئەو ئەنجامانی کە لە ژیان بەدەستی هێنابوو ڕوبەڕووی ئەوان وەستایەوە کە بانگەشەی زانست و زانیاریان دەکرد. شێوازی زانستی سوقرات بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم کەسانە بەم شێوەیە بوو کە لەگەڵ یەکێک لەواندا گفتوگۆی دەکرد هەوڵی دەدا هزر و بیری ئەو لەسەر بابەتی تایبەتی وەک بوێری وێنە بکات. ئەو لەو کەسەدا کە لە سەرەتاوە هەستی دەکرد ڕاستی بوێری دەناسێت و لێی ئاگادارە. سوقرات گفتوگۆ لە شێوەی وەڵام و پرسیار دەست پێ دەکرد و لە سەرەتادا خۆی لەگەڵ ئەو بەرابەرەکەی دەیوت بە هاوڕا نیشان دەدا. هەندێک کات گفتوگۆکانی سوقرات چەندین کاتژمێری دەخایاند، بەڵام سەرنجام باسەکانی بە شێوەیە کۆتایی پێدەهێنا کە کەسی بەرامبەری هەست بە نەزانی خۆی بکات، یانی دەگەشتە ئەو ئەنجامەی بەڕاستی هیچ شتێک سەبارەت بە بوێری نازانێت و سوقرات تێدەگات کە دانان بە نەزانی گەورەترین زانستە. سوقرات ڕۆژەکان لە شاردا دەگەڕا و لەگەڵ کەسە جیاوازەکان بەم شێوەیە باس و گفتوگۆی دەکرد. ئەو خوێندکارانی بووی زۆربیان لە گەنجە ئاتنیەکان بوون. یەکێک لە خوێندکارەکانی ئەو بوو بە یەکێک لە گەورەترین فەیلسوفەکانی جیهان کە ناوی ئەفلاتۆن بوو. سوقرات زۆربەی گەورەکانی ئاتن کە بانگەشەی زانست و زانیاریان دەکرد بەم شێوەیە مەحکوم کرد و ئەو بابەتانەی لای ئەوان سازگار و گونجاو نەبوون. سەرنجام ئەو گشارانە هاوڕێ لەگەڵ گۆڕانکاریەکانی دواتر سوقراتیان بردە دادگا و ئەویان بە تاوانی ئیهانەتکردن بە خواکان و فریودانی گەنجانی شار بە مەرگ مەحکوم کرد.
سوقرات لە دادگا بە خوێنساردی و لەسەر خۆ وەڵامی هەموو تۆمەتەکانی دایەوە و ئەوانی ڕوبەڕووی خۆیان کردەوە. سوقرات ڕایگەیان لە مرگ ناترسێت، بەڵام مرگی ئەو پەڵەیەکی ڕەشە لەسەر ڕوخساری ئاتن بەجێ دەهێڵێت و داهاتوان ئەو کارە مەحکوم دەکەن بەم وەسف و بەرگریە بەهێزانی ئەو داورانەی دادگا کە لەژێر کاریگەری بارودۆخی سیاسی شڵەژاوی ئەو سەردەمە بوون. سوقراتیان بە مەرگ مەحکوم کرد. چەند ڕۆژ مایەوە بۆ جێبەجێکردنی مەحکومیەتی سوقرات و زیندانی کرا. هاوڕێکانی ئەو هەوڵی زۆریاندا بۆ ئازادکردنی و تەنانەت هەموو شتێکیان بۆ ڕاکردنی ئامادە کرد، بەڵام سوقرات بە وتنی ئەوەی کە ئەم کارە جی یاسا و بەهاکانی ئەوە پێشنیاری هەڵاتنی لە زیندان ڕەت کردەوە. ئەو لەو ڕۆژە دیاریکراوەی لە کاتێکدا بنەماڵە و خوێندکارەکانی لە دەوری کۆبوونەوە داوای لێکردن ئارام و خوێندسار بن و دوای ئەوەی وەسێتەکەیان خوێندەوە جامێ ژەهری شۆرکەرانی بە ئارامی خواردەوە و دوای چەند خولەکێک گیانی لەدەستدا. ناودارانی یۆنان ئەفلاتۆن بابەتی سێیەم لە بەشی پێنجەم لاپەڕا 122. ئەفلاتۆن لە گەورەترین فەیلسوفەکانی جیهانە. لە ساڵی 427 پێشزاین لە بنەماڵەیەکی ناسراوی ئاتن لەدایک بوو. ناوی ڕاستەقینەی ئەو ئاریستۆکلیس بوو. نازناوی ئەفلاتۆنی دواتر بەهۆی گەورەی جەستەیەوە پێدرا. ئەو لە 20 ساڵیدا چاوی بە سوقرات کەوتو بوو بە خوێندکاری. ئەو کەسە نزیکەکانی سوور بوون لەسەر ئەوەی دوای پیشەی بنەماڵەی یانی سیاست بکەوێت، بەڵام کاتێک ڕووداوی تاوانبارکردنی مەرگی مامۆستاکەی لەسەر دەستی سیاسەتمەداران بینی بۆ هەمیشە لە سیاست بێزار بوو. لەوێوە کە سوقرات کتێبێکی لێبەجێ نەما بوو، هەموو زانیاریەکانی ئێمە سەبارەت بە سوقرات و ڕوودا و دادگایکردنی ئەو دەگەڕێتەوە بۆ ئەفلاتۆن کە وردەکارەکانی لە کتێبێکدا تۆمار کرده بوو. ئەفلاتۆن دامێزرێنەری زۆر لە باسە قوڵەکانی فەلسەفەکان بوو. بە شێوەیەکێک لە گەورەترین فەیلسوفەکانی سەدەی 20م دەڵێت هەموو مێژووی فەلسەفە تا ئەمڕۆ شتێک جگە لە پەراوێزی نووسین لەسەر بەرهەمەکانی ئەفلاتۆن نییە. هەموو بەرهەمەکانی ئەفلاتۆن لە ژمارەی باشترین بەرهەمەکانی فەلسەفیەکانی مێژوون. ئەو لە گرنگترین و ناودارترین بەرهەمەکانی بە ناوی کۆمار باس لە حکوومەتی دڵخوازی خۆی دەکات. ئەفلاتۆن لە ساڵی 388 پێشزاین ئەکادیمی زانستیەکانی ئاتن بە مەبەستی بڵاوکردنەوە و هاندانی خەڵک بۆ زانستخوازی بینا کرد. ئەکادیمی زانستیەکانی ئەفلاتۆن دەتوانێت بە یەکەمین زانکۆی ئەوروپا ناو ببین، چونکە لەوێ خوێندن و لێکۆڵینەوە تەنها بە فەلسەفەی سنووردار نەبوو. بەشە بەربڵاوەکان لە زانستەکانی دیکە وەک بیرکاری، ئەستێرەناسی، زانستە سروشتیەکانی دەگرتەوە. گەنجی زۆر لە شارە دوور و نزیکەکان دەهاتنە ئەوێ و زانستە جیاوازەکان فێر دەبوون. یەکێک لەم گەنجانە ئەرستۆ بوو کە دواتر بوو بە یەکێک لە گەورەترین فەیلسوفەکانی جیهان. ئەفلاتۆن جگە لە سەرپەرشتیکردنی ئەکادیمی خۆی سەرقاڵی وانەوتنەوە بوو. خوێندکارەکانی لەوانەکانی یاداشتیان هەڵدەگرت. زۆربەی ئەو بەرهەمانەی لەو بەجێماوە ئەنجامی ئەو وانانەیە. ناودارانی یۆنان ئەرستۆ بابەتی چوارەم لە بەشی پێنجەم لاپەڕا 124. ئەرستۆ لە ساڵی 384 پێشزاین لە ئەستاگیرا لە باکووری یۆنان چاوی بە دنیا هەڵهێناوە. ئەرستۆ کاتێک 17 ساڵ بوو بۆ خوێندن ڕۆشتە ئاتن و لە ساڵی 386 پێشزاین بوو بە ئەندامی ئەکادیمیای ئەفلاتۆن. ئەو بۆ ماوەی 20 ساڵیانی تا کاتی مەرگی مامۆستاکەی لە ئاتن مایەوە.
ساڵی 343 پێشزاین فلیپی پاشای ماگدۆنی بانگێشتی ئەرستۆی کرد و تا فێرکردن و پەروەردەکردنی کوڕەکەی ئەسکەندەر کە لەو کاتەدا 13 ساڵ بوو زیاتر نەبوو بگرێتە ئەستۆ. ئەرستۆ بم پێشنیارە ڕازی بوو بۆ پەروەردەکردنی ئەخلاقی زانستی ئەو هەوڵیدا. ئەو بە ڕەزابوونی بەم کارە دەورێکی گرنگی لە مێژوو بینی چونکە دوای چەند ساڵ ئەسکەندەر لەسەر تەختی پاشایەتی دانیشت و بە ڕێنوێنیەکانی ئەرستۆ دەستی بە داگیرکردنی وڵاتان کرد. دوای ئەوە ئەرستۆ بۆ ئاتن گەڕایەوە و زانکۆیەکی تازەی لەسەر شێوەی ئەکادمی دامەزراند. زانکۆکەی ئەو کتێبخانەی تێدا بوو چەندین مامۆستا بۆ کە بە شێوەی ڕێکوپێک گوانیان دەوتەوە. زۆربەی ئەو بەرهەمانەی لە ئەرستۆ ماونەتەوە ئەو یاداشتانن کە خوێندکارەکان لە وتەکانی ئەو لە کاتی وانەوتنەوە نووسیویانە. دەڵێن ئەرستۆ عادەتی بۆ لە کاتی وانەوتنەوە بەڕێدا بڕوات و لەبەر ئەمە فەلسەفەی ئەو بە فەلسەفەی موشە ئەوەی زۆر بەڕێدا دەڕوات ناوبانگی دەرکرد بوو. ئەرستۆ یەکێکە لە گەورەترین زاناکانی جیهان کە لەبارەی هەموو زانستەکان وەک فیزیک، ئەستێرەناسی، سیاسەت، لۆژیک، بیر و بۆچوونە پێوێنەکانی دەربڕیوە. بۆ نمونە ئەرستۆ یەکەم کەسە خڕبوونی زەوی بە بەڵگەی زانستی سەلماند و ئەو تێگەیشت بوو مانگ گیران بەهۆی جێگربوونی زەوی لە نێوان مانگ و خۆر و هەروەها دەیوت چونکە سێبەری زەوی لەسەر مانگ بەردەوام خڕا کەواتە زەوی دەبێت خڕبێت. ناودارانی یۆنان بوقرات بابەتی پێنجەم لە بەشی پێنجەم لاپەڕاسە و 25. بوقرات بە دامەزرێنەری پزیشکی یۆنانی دەزانن. پێش بوقرات باوەڕی گشتی لەسەر ئەوە بوو کە نەخۆشی سەرچاوە لە هۆکارە سروشتیەکانەوەیە، بەڵام بوقرات تەندروستی بە حاڵەتی سروشتی مرۆڤ و نەخۆشی بە نەبوونی هاوسەنگی جەستەیی یا دەرونی دەزانی. بوقرات یەکەم کەس بوو ئاکارە ئەخلاقیەکانی وەک سوێندنامە لەگەڵ زانستی پزیشکیدا تێکەڵاو کرد. قوتابیانی بوقرات ئەو سوێندنامەیان وەک بەڵێنێک لە کاتی تەواوبوونی دەوری خوێندن دەوتەوە. دەقی سوێندنامەکەی بوقرات هێشتا کەش بە کەمێک گۆڕانکاری پزیشکانی سەرانسەری جیهان لە کاتی تەواوکردنی خوێندن دەیخوێنن بەم شێوەیە: من بەخوای ئاپۆلۆ سوێن دەخۆم و هەموو خواکان بە شایەت وەردەگرم کە لە سنووری هێز و بەپێی دادپەروەری خۆم بەندەکانی ئەم سوێندنامەیە بەجێبێنم. من سوێن دەخۆم کە ئەو کەسەی منی فێری پزیشکی کردووە وەک دایک و باوکی خۆم سەیری بکەم و لە ئەگەرێک کە نیازمەند بێت داهاتەکانی خۆم لەگەڵدا بەش بکەم. من سوێن دەخۆم پارێزگاری خواردن بەپێی توانا و دادوەری خۆم لە بەرژەوەندی نەخۆشەکانمدا بنێم، نەبۆ زەرەر و زیانی ئەوان لەسەر داوای کەسان دەرمانی کوشندا بە کەس نەدەم. من سوێن دەخۆم تەنها بۆ چارەسەرکردنی نەخۆشەکان دەڕۆمە ماڵی ئەوان و لە هەر کارێکی ناشرین خۆم بە دوور دەگرم. ئەوان لە کاتی ئەنجامدانی کار و تەنانەت لە دەرەوە سەبارەت بە ژیانی خەڵک دەیبینم یان دەیبیستم هیچ کات ئاشکرای ناکەم و هەمیشە ڕازداری خەڵک دەبم. ئەگەر ئەم سوێندنامەیە جێبەجێ بکەم هەمیشە لە ناو پیاوان سەربڵند و سەرفراز بم، بەڵام ئەگەر بە پێچەوانەوە کار بکەم لە بەرهەمەکانی ژیانی خۆم و پیشەی خۆم بەهرە نەبم و بەردەوام سەرشۆڕ و شەرمەزار بم. ناودارانی یۆنان دۆمیکریتۆس بابەتی شەشەم لە بەشی پێنجەم لاپەڕاسە و 26. دۆمۆکریتۆس زانای گەورەی یۆنانی لە ساڵەکانی 470 تا 38 پێشزاین لە یۆنان دەژیا. ئەو تیۆری کردداری شیکردنەوەی دانا و وتی هەموو شتەکان لە گەردیلە نەشیا و بۆ شیبوونەوەکان بە ناوی ئەتۆم دروست بوون.
ئەو هەروەها باوەڕی وابوو مادە جیاوازەکان لە ئەتۆمە جیاوازەکان یا پێکهاتەکانی ئەوان دروست بوون و بۆ گۆڕینی چۆنێتی ئەتۆمەکان دەتوانین مادەیەک بۆ مادەیەکی تر بگۆڕین. ناودارانی یۆنان فیساگۆرس بابەتی حوتەم لە بەشی پێنجەم لاپەڕاسە و 26. فیساگۆرس لە دەوروبەری ساڵی 570 پێشزاین لە دوورگەی سامسۆ هاتۆتە دنیا. ئەو لە لاویدا سەفەری زۆری کرد و لەگەڵ زاناکانی میسر و بابل و ئێران ئاشنایەتی پەیا کرد. ئەو دوای 20 ساڵ گەڕان لە ساڵی 530 پێشزاین بۆ زادگای خۆی گەڕایەوە، خوێندنگایەکی بنیادنا تا بتوانێت بابەتی بیرکاری و ئەخلاقی تیا بڵێتەوە. لەم زانایەش وەک سوقرات کتێبەکانمان بۆ نەماوەتەوە. فێرکاریەکانی ئەو لە ڕێگەی یاداشتەکانی خوێندکارانی بەدەست ئێمە گەیشتووە. دۆزینەوەی پەیوەندی نێوان لاکانی سێگۆشە بۆ ئەو دەگەڕێتەوە. ناودارانی یۆنان ئەقلیدۆس بابەتی هەشتەم لە بەشی پێنجەم لاپەڕاسە و 26. ئەقلیدۆس ڕیاضزان و ئەستێرەناسی گەورە کە لە سەدەی سێمی پێشزاین لە شاری ئەسکەندەریە دەژیا و شارەزایی زیاد لە ڕادەبەدەری لە زانستی هەندەسە بووە. ئەو یاساکانی فیساگۆرس و ڕیازی زاناکانی دیکەی کۆ کردوتەوە. لە کتێبەکەی خۆی بەراوردکردنی بۆ ئەندازەگرتنی قەبارەی شێوەی هەندەسیەکان پێشکەش کردووە. ناودارانی یۆنانی بەطلیمۆس بابەتی نۆیەم لە بەشی پێنجەم لاپەڕاسە و 26. بەطلیمۆس ڕیاضزان و جوگرافیزانی ناودار بوو. لە ساڵی 168 پێشزاین لە ئەسکەندەریەی میسر هاتۆتە دنیاوە. ئەو بە کەڵکوەرگرتن لە پانی و درێژی جوگرافی نەخشەی وردی لە جیهانی ناسراوی ئەو سەردەما بۆ ئێمە بەجێهێشت. بەطلیمۆس هەروەها لێکۆڵینەوەی لەسەر شکانی نور کردن و لێکۆڵینەوە لەسەر ئەندازەگرتنی تیشک و تیشکدانەوە کرد. ناودارانی یۆنانی ئەرشمیدۆس بابەتی دەیەم لە بەشی پێنجەم لاپەڕاسە و 27. ئەرشمیدۆس یەکێک لە گەورەترین زاناکانی ڕیاضی و میکانیکی سەردەمی هێلینی یۆنان بوو. لە ساڵی 287 پێشزاین لە شاری سیراکۆزی باشووری ئیتاڵیا هاتۆتە دنیا و بۆ درێژەدان بە خوێندن ڕووی کردوتە خوێندنگاکانی بیرکاری ئەسکەندەریە. دەگێڕنەوە کە ئەو لە کاتی شیکارکردنی بابەتە ڕیاضی و فیزیەکاندا بە ڕادەیەک نوقمی بیرکردنەوە دەبوو کە چەندین ڕۆژ لە خواردن و خەوتن بێ ئاگا دەمایەوە. دەڵێن ڕۆژێک پاشای سیراکۆز زێڕەنگەرێکی ڕاستپارد بوو تا تاجێکی لە زێر بۆ دروست بکات. لەو زەمانەدا زۆر لە زێڕنگەران زێڕیان تێکەڵ بە مزد دەکرد و کانزای هاوشێوەی زێڕیان دروست دەکرد. لەبەر ئەمە کاتێک کاری دروستکردنی تاجەکەی کۆتایی هات، پاشا داوای لە ئەرشمیدۆس کرد تا عەیارەی زێڕەکەی هەڵسەنگێنێت. ئەرشمیدۆس ماوەیەک بە دوای چارەسەرێکەوە بوو تا بتوانێت ئەندازەی تاجی زێڕین بەدەست بێنێت. بەڵام بەهۆی ناڕێکبوونی شێوەی تاج بەراوردکردنی قەبارەکەی بە ئاسانی ئەگەری نەبوو. ئەم کێشەیە بەردەوام بوو تا ئەو ڕۆژەی ئەرشمیدۆس ڕۆیشتە حەمامی شار. ئەو کاتێک قاچەکانی خستە ناو حەوزی حەمامەکە، هەستی بەوە کرد کە کەمێک لە ئاوەکە سەرڕێژ بووە. ئەرشمیدۆس تێگەیشت کە بڕی ئاوی سەرڕێژ بوو دەتوانێت
هاوتای قەبارەی بەشێک لە جەستە بوو کە ڕۆیشتووی ناو ئاوەکە لە ناکاو بیرێک بە زەینیدا هات. ئەو بەم شێوەیە دەیتوانی قەبارەی هەر شتێکی ناڕێک وەک تاجی پاشا بە خستنە ئاوی دەفرێ ئاوی بیدۆزێتەوە. ئەرشمیدۆس کە لەو دۆزینەوە خۆی زۆر شادمان بوو، بێ ئەوەی جلەکانی لەبەر بکات بەدەم هاوار و ئۆرکا تێگەیشتم بەرەو کۆشکی پاشا ڕای کرد. بەڵام داستانی مەرگی ئەرشمیدۆس بە شێوەیە گێڕاوەتەوە کە لە ڕوودانی گەمارەدانی شاری سیراکۆز بەدەست ڕۆمیەکان ئەرشمیدۆس لە قەراغی بستێن دانیشت بوو بێ سەرنجدان بە ڕووداوەکانی دەوروبەری. لەسەر چەم و لم شێوەی هەندەسیەکانی دەکێشا و شیکاری دەکردن. لەم کاتەدا سەربازێکی ڕۆم لە بەلەم دابەزی و بە ڕێگە ڕۆیشتن لەسەر چەم و لم شێوە هەندەسیەکانی ئەو بە پێدەشێلا. ئەرشمیدۆس بە هاوارێکی بەرز ڕەخنەی لێگرت و سەربازی تووڕە کە ئەم زانایی نەدەناسی هێریشی کردە سەری و بەلێدانی شمشێرێک سەری لە لەشی جیا کردەوە. لە بەرهەمەکانی ئەم زانا گەورە دەتوانین بە دۆزینەوەی چەندین یاسا سەبارەت بە شلەمەنی و گازەکان، دیاریکردنی جەرمی قەبارەی شتەکان، ژماردن و ژمارەی پێ و داهێنانی پێچکی تایبەتی شێوەی حەلەزۆنی بۆ بردنەسەرەوەی ئاو لە ڕووبار ئاماژە بدەین. ناودارانی یۆنان سۆفۆکۆڵ و ئۆرپید بابەتی 11م لە بەشی 5ەم لاپەڕاسە و 28. سۆفۆکۆڵ و ئۆرپید تراژیدیای نووسە ناودارەکانی ئاتن بوو کە شانۆنامەی خەمهێنەرەکانیان لەسەر بنەمای ئەفسانەیەکانی یۆنان نمایش دەکرد. لە بەناوبانگترین شانۆنامەکانی ئەوان دەتوانین بە ئۆدۆپیسی شەهریار و ئانتیگۆنە و مادیە ئاماژە بدەین. ناودارانی یۆنان ئەریستۆفان بابەتی 12م لە بەشی 5ەم لاپەڕاسە و 28. ئەریستۆفان شانۆنامە نووسێکی ناودار بوو کە لە دەوروبەری ساڵەکانی 450 تا 385 پێش زاین دەژیا. ڕووداوەکانی ڕۆژی ئاتنی وەک تەنز دەگێڕایەوە و گاڵتەی بە کەسایەتیە سیاسی و نیزامی و زانستیەکانی ئاتن دەکرد. لە کاتی نمایشکردنی شانۆنامە کۆمیدیەکانی ئەو هەموو کورسەکانی شانۆی دیۆنۆس لە کۆمەڵەی ئاکرۆپۆلیسی ئاتن پڕدەبوون لە بینەر. ناودارانی یۆنانی هیرۆدۆت بابەتی 13م لە بەشی 5ەم لاپەڕاسە و 28. هیرۆدۆت مێژوونووس و ناوداری یۆنانی لە ساڵەکانی 484 تا 425 پێش زاین ینی هاوکات لەگەڵ پاشایەتی خاشیارشا لە ئێران لە یەکێک لە شارە یۆنانیەکان دەژیا. لە هیرۆدۆت کتێبێک بە ناوی مێژوەکان ماوەتەوە کە بەشێکی گێڕانەوەی شەڕی پارسەکان و یۆنانیەکان لە دەشتی ماراتۆن کەنداوی سالی میسیا. هەرچەندە هیرۆدۆت لەبەر هەستی نەتەوایەتی بەشێک لە بابەتەکانی کتێبەکەی لە بەرژەوەندی یۆنانیەکان نووسیوە، لەگەڵ ئەمەشدا کتێبەکەی ئەو یەکێکە لە گرنگترین سەرچاوەکانی ئێرانی باسییان لە سەردەمی هاخامنشینیدا. ناودارانی یۆنانی گەزنەفون بابەتی 14م لە بەشی 5ەم لاپەڕاسە و 29. گەزنەفون یەکێکی تر لە مێژوونووسە یۆنانیەکان بوو کە لە ساڵی 420 تا 353 پێش زاین دەژیا. لە زمانی ئەو یەکێک لە شازادە هاخامنشینەکان بە ناوی کۆرشی بچووک هەوڵی دەدا بە کرێگرتنی دەیان هەزار سەربازی یۆنانی
پێگەی سەڵتەنەتی ئێران بەدەستبێنێت، بەڵام سوپاکەی ئەو لە شەڕی دژی ئەردەشێری دووەم لە ناوچوو. گەزنەفون کە یەکێک بوو لە بەکرێگیراوەکان بوو، هاوڕێ لەگەڵ یۆنانیەکان تێکشکان. بە ڕازیبوونی ڕەنج و ئازاری زۆر گەشتە یۆنان و ئەو دواتر ڕووداوەکانی ئەو کاتەی لە کتێبێک بە ناوی ئاناباز نووسی. ناودارانی یۆنان ئەریستاخۆس بابەتی 15 لە بەشی 5 لاپەڕا 129. ئەریستاخۆس لە زاناکانی یۆنان بوو کە لە سەدەی سێمی پێش زاین دەژیا. ئەو بە کەڵک وەرگرتن لە کەرەستە سەرەتایەکان بە پێوانەی دووری نێوان مانگ و زەوی سەرقاڵ بوو. ئەریستاخۆس هەستی بەوە کرد خواری سێبەری زەوی لەسەر مانگ لە کاتی خۆرگیران دەتوانێت لاکانی گریمانەی مانگ و زەوی نیشان بدات. ئەو دوای ئەندازەگرتنی دەوری زەوی تا مانگ بە دروستکردنی سێ گۆشەیەکی گۆشە وەستا و گریمانەی دووری زەوی تا خۆریشی دیاری کرد. لەو کاتەدا ئەو دەیوت دووری زەوی تا خۆر 20 بەرامبەری دووری زەویە تا مانگ. بەڵام 100 ساڵ دواتر زانایەکی یۆنانی تر بە ناوی هیپارخۆس سەلماندی ئەم دووریە 400 بەرابەرە. هەرچەندە ئەم ژمارەیە بە دەست هاتوانەی لای ئەرستاخۆس ڕاست نەبوو، بەڵام شێوازی کارکردنەکەی ڕاست بوو. هەڵەی ئەو لەبەر کەرەستەی زۆرە سەرەتایەکان و ئاراستەکان کە لەو کاتەدا لە بەردەستا بوون شیاوی بەڵگەهێنانەوەیە. ناودارانی یۆنان ئارات ستن بابەتی 16 لە بەشی 5 لاپەڕا 129. ئارات ستن یەکێکە لە زانا گەورەکانی یۆنان بوو کە توانی چەقی و چێوەی گۆی زەوی ئەندازە بگرێت. داستانی دۆزینەوەی ئەو بۆم شێوەیە بوو. لە نیوەڕۆیەکی گەرمی هاوین کە ئارات ستن بۆ شاری ساینی ناوچەی لە باشووری میسر و لەسەر هێڵی ئیستیوا سەفەری دەکرد، هەستی کرد خۆل لەسەر سەری جێگیرە و هیچ سێبەرێک لە جەستەی نەدەبینرا. بەڵام چەند ڕۆژ دواتر کاتێک بۆ شاری ئەسکەندەریا لە دووری 800 کیلۆمەتر باکووری ساین ڕۆیشت، سێبەرێک لە جەستەی لەسەر زەوی بینی. ئەو سەرنجی بۆ لای ئەم خاڵە ڕاکێشا کە ئەگەر جەستا 7 پلە بچەمێتەوە سێبەرەکەی لەناو دەچێت. لە ناکاو بیرێک بە زیهنی گەیشت و بە خێرایی سێگۆشەی گۆشەی وەستاوی کێشا و چەقی گۆی زەوی بە وردیەکی زۆر و بەرزی ئەندازە گرت. ناودارانی یۆنان هیپارخۆس بابەتی 7 لە بەشی 5 لاپەڕا 130. هیپارخۆس ئەستێرەناسی یۆنانی بوو کە لە ماوەی ساڵانی 190 تا 120 پێش زاین دەژیا. ئەو پێڕستێکی لە نێوی ئەستێرەکان و شێوە فەلەکیەکان لەسەر بنەمای ئەفسانەی یۆنانیەکان کۆ کردەوە. ئەو هەروەها بە شێوەی ئاریستاخۆس و بە کەڵک وەرگرتن لە ئەندازەی چەقی زەوی کە پێش لەو ئاراستن دۆزی بوویەوە، توانی دووری زەوی تا مانگ هەروەها دووری زەوی تا خۆر بە وردی زۆر بدۆزێتەوە. هیپارخۆس راپۆرتێکی لە خواردبوونەوەی مانگ و خۆر لە ڕێگەی بازنەیدا و توانی کاتی خۆرگیران بپێوێت. ئەمڕۆ ئەستێرە ناسەکان چەندین ناوچیان لەسەر مانگ بە ناوی ئەم سێزانایەوە ناوناوە. چەند زانیاریەک سەبارەت بەو وێنە و پەیکەرانەی کە لە شارستانی یۆنانی کۆندا
دۆزراونەتەوە. لاپەڕا 131 پەیکەری مەڕمەڕینی چەنگژەنی دانیشتوو لەسەر کورسی شوێنی دۆزینەوەی دوورگەی کرۆس لە دەریای ئیژە مێژووەکەی 2800 ساڵ پێش زاین شوێن ئەمریکا مۆزەخانەی مەترۆپۆلیتی نیویۆرک. سواڵەتی تایبەتی تێکەڵکردنی ئاو و شەراب بە نەخشی ڕێ و ڕسمی بە خاکسپاردنی جەنازەی دەستە عەرەبانچیەکان و شەڕکەران مێژوو 740 ساڵ پێش زاین شوێنی دۆزینەوە گۆڕستانی دیپۆلۆن لە ئاتن. جامی سواڵەتی سێدەسکەی بە نەخشی ئۆختاپۆس لە بەرهەمەکانی شارستانی میسینی مێژوو 1200 ساڵ پێش زاین شوێن ئەمریکا مۆزەخانەی مەترۆپۆلیتانی نیویۆرک. بۆندان و سواڵەت بە نەخشی خواوەندی ئارتیمۆس لە کاتی ناندان بە قاز. بۆندانی سواڵەت بە نەخشی ماڵئاوایی شەڕکەری ئاتنی لە هاوسەرەکەی. ئاو خۆری سواڵەتی دەسکدار بە نەخشی خواوەندی ئاتینا و خواوەندی ئاپۆلۆ لە کاتی شەراب تێکردن شوێن مۆزەخانەی باستیان ئاتن مۆزەخانەی باستیانی دۆڵفی. سواڵەتی کریتی تایبەت بە تێکەڵکردنی ئاو و شەراب بە نەخشی بە خاکسپاردنی ساریدۆن. سواڵەتی کریتی بە نەخشی خواکانی یۆنانی مێژوو 450 ساڵ تا 500 ساڵ پێش زایەن. سواڵەتی ئامفۆرا بە نەخشی یاری تاوڵە و دوو پاڵەوانی ئەفسانی ئاشیل و ئاژاکس مێژوو 520 ساڵ پێش زاین شوێن ئیتالیا مۆزەخانەی واتیکانی ڕۆم. سواڵەتی ئامفۆرا تایبەت بە تێکەڵکردنی شەراب و هەنگوین بە نەخشی کێبڕکەی ئۆپۆلۆ یۆنانی مێژوو 450 تا 500 ساڵ پێش زاین شوێن ئەمریکا مۆزەخانەی میترۆپۆلیتانی نیویۆرک. نەخشەی گۆرانی بێژێک لەسەر سواڵەتی تایبەت بە هەڵگرتنی ڕۆن مێژوو نزیکەی 490 ساڵ پێش زاین شوێن ئەمریکا مۆزەخانەی میترۆپۆلیتانی نیویۆرک. سواڵەتی ئامفۆرا بە نەخشی هیرۆکۆل و ماری هایدرا. سواڵەتی کریتی بە نەخشی شەڕی ئاشیل و شەڕکەرەکانی ئەمازۆنی. ئینجانەی سواڵەت لە شێوەی سەری ژنێک مێژوو 480 ساڵ پێش زاین شوێن ئەمریکا مۆزەخانەی میترۆپۆلیتانی نیویۆرک. ئینجانەی سواڵەت لە شێوەی سەری پیاوێک. پەیکەری مەڕمەڕینەکان لە خواوەندەکان و ئەلفسانەکانی یۆنان مێژوو 400 تا 300 ساڵ پێش زاین شوێن مۆزەخانەی ئارمیتاژی رووسیا مۆزەخانەی لۆری فەڕەنسا مۆزەخانەی بۆستنی ئەمریکا. بەردی ستونی بیرهێنانەوەی بنەماڵەی ئاتنی بەرزەکەی 170 سانتیمەتر مێژوو 360 ساڵ پێش زاین شوێن ئەمریکا مۆزەخانەی میترۆپۆلیتانی نیویۆرک. بەردی گۆڕی کچێکی یۆنانی بەرزی 80 سانتیمەتر مێژوو 450 ساڵ پێش زاین شوێن ئەمریکا مۆزەخانەی میترۆپۆلیتانی نیویۆرک. هیکتۆر بیری براکەی دەخاتەوە کە دەبێت بۆ شەڕ لەگەڵ منلۆس خۆی ئامادە بکات. نەقاشی هاوچەرخ لە ویلهۆم تیچن شوێن مۆزەخانەی هونەرە جوانەکان لە شاری بەرلینی ئەڵمانیا. تابلۆی ناوداری پاریس و هێلین نەقاش لیوسۆن دیودی فەڕەنسایی شوێن مۆزەخانەی لۆری پاریس. هیکتۆر لە شەڕی ئاشیل دەکوژرێت دوای ئەو پەریان پاشا لاشەی کوڕەکەی لە ئاشیل وەردەگرێت و بۆ شاری تەراوە بردوویەتەوە. تابلۆی ناوداری سوقرات و جامی شەوکەران بەرهەمی لویس دیۆت شوێن ئەمریکا مۆزەخانەی میترۆپۆلیتانی نیویۆرک. پرسەی ئاندرۆماچا لە مردنی هاوسەرەکەی هیکتۆر کوڕەکەی ئەستیانکس لە کاتی دڵدانەوەی دایکی بەرهەمی لویس دیودۆن شوێن فەڕەنسا مۆزەخانەی لۆری پاریس. دوو حیماسەی ئیلیادە و ئۆتیسا کە لە دەوروبەری 3000 ساڵ پێش لەلایەن هۆمیرۆ شاعری گەورەی یۆنانی هەڵبەستراوە هێشتا لە شاکارەکانی ئەدەبیاتی جیهان هەژمار دەکرێت. لەم دوو کتێبەدا شاعیر بەو پەڕی جوانی وەسفی ئازایەتی پاڵەوانانی گەورەی یۆنانی لە شەڕی گەورەی تەراوە کردووە. لە درێژەیدا ئاماژەی بە ئاوارەبوونی سەربازە بەجێماوەکان لەم شەڕە و ماڵوێرانیکەرەدا داوە. لەناو ئەم شوێنەوارانە لە وێرانەکانی کۆشکی 4000 ساڵەی کۆنسۆس لە دوورگەی کریتی یۆنانی دۆزراوەتەوە. سەرسوورهێنەرترین لە هەمویان ئەو وێنانن کە لەسەر دیواری تەلارەکانی ئەم کۆشکەدا نەخشێنراون. ڕێوڕسمی شەڕی گاکان و جەژنە مەزهەبیەکان کە بە ئامادەبوونی ژنان و پیاوانی گەنج نمایش کراون هەمویان لە دیارترین نمونەکانی وێنەکانی جیهانی باستیان هەژمار دەکرێن.